بیسەرانی عزیز و خۆشەویستی شنەوای دەنگی هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی نوێم بە ناونیشانی مۆنۆلۆژیا یان قوتابخانە چنراوەکەی لاریبنتس لاپەڕا 167. گوتفرد ویلیام لاریبنتس 1716 بۆ 1746 زاینی لە لایپزیگ هاتە دنیاوە. ماف و فەلسەفە و بیرکاری زانکۆی ئێلتدرفی خوێند و لە 26 ساڵیدا دکتۆرای لە یاسادا وەرگرت و وەک سەفیرێک بۆ پاریس چوو. پاشان بوو بە سکرتێری ڕاوێژکار دەربارەی حاکمی هانوور و ئەمپلەی بەرنەدا تا ڕۆژی مردن. هەرگیز ژنی نەهێناوە و لە کاتی مردنەکەیدا سەرۆت و سامانێکی زۆری بەجێهێش کە درا بە برازاکەی. لە نێوان بەرهەمەکانی ئەو کە بە فەڕەنسی و ئەڵمانی و لاتین نووسراون گرنگترینیان ئەمانن: یەکەم Meditations, Deconditations, Verated et Ideas. دوم Letras Schwer, I Equation CL Isn't Due Corpus Consists Dans I Intended. سێم Neural System دی La Natural. چوارم Nieuweg Essay Schwer, I Entertainment Human. ئەم کتێبە لە دژی تێگەشتنی مرۆیی جۆن لۆک نووسیوێتی. پێنجەم دی ئیپسا ناشرا. شەشەم ئیسەیس دی ثیۆدیک. حەوتەم لا مۆندۆ لۆجی. هەشتەم پرینسیپس دی ئای ناتشرال ئەت دی لا گرەیسس. مۆنادەکان لاریبنتس ئیسپینۆزا و دیکارتی پێکەوە ئاشکردەوە بەم مانایە کە ئەو یەکێتی بووەکەی ئیسپینۆزای پێقبوڵە و ڕاستیشە بە یەک ئەزانێ. لە هەمان کادا وەک دیکارت باوەڕی بە گشت هەیە و ئەڵێت ڕاستیەکی تەنیا دابەش بوو بۆ چەندین بەش. ئەم بەشانە ئەڵێت مۆناد. مۆناد بە یۆنانی واتە یەک. تەنیا ئەوە نەبێ کە ئەتۆم گیانەوەرێکە کە وزەیەکی سەر و ئاسایی لە دەروون خۆیدا شاردۆتەوە. بەم شێوەیە لاریبنتس بە مۆنادەکانی خۆی ئێمە ئەخاتە ناو سنووری خەونەکانی خۆیەوە. لە پەرجووی مۆنادەکانی لاریبنتس ئەوەیە جگەلەوەی کە بە تەنیا خاوەنی شێوە نین کەچی تەنیا کە ژمارەیەک لەوانە لە شوێنێکدا کۆ ببنەوە. لە هزری مرۆڤدا وێنای شێوەیەک درێژی پانی و بەرزی ئەکرێ وەکو ئاماژەکان کە هەر یەکەیان بە تەنیا گشت نین بەڵام کاتێک کە کۆ ئەبنەوە لە شێوەی گشتێکدا دەرئەکەون. لە پەرجوویەکی تری مۆنادەکان ئەمەیە هەر کامیان بە تەنیا دنیایەکن کە بەهۆیانەوە دنیای گەورە دروست ئەبێ. هەر گیانەوەرێک یان گیایەک وەکو باڵندەیەک وایە لەسەر درەختێک یان دەریاچەیە کە پڕە لە ماسی و هەر بەشێک لەو گیانەوەرە و هەر لقێک لەو گیایە خۆی وەکو باخێک و دەریاچەیەک وهایە. هەر دڵۆپێک لە خوێنی ئاژەڵ یان شیلەی گیایەک دیسانەوە خاوەنی ئەمەیە. لە هەموو شوێنێکدا وزە هەیە، لە هەموو شوێنێکدا ڕۆح هەیە و هەر یەک لەوانە جیهانێکە ئیدی چ گەورە بێت وە چ بچووک. وەک چۆن تێبینی ئەکەن کە فەلسەفەکەی لاریبنتس وەکو چێشتی مجەور وهایە بیرۆکەکانی ئەفلاتون، فلوتین، ئەرستۆ، دموکریت، دیکارت، ئیسپینۆزای پێکەوە لە یەک شوێندا جێگیر کردووە و لە هەمان کاتدا زۆریش بێمانایە. ئەتوانین فەلسەفەکەی ئەو لە شێوەی جلێکدا وێنا بکەین کە لە چەندین بەنی ڕەنگا و ڕەنگ دروست کرابێ تەنیا بۆ ئەندامێکی بووکەڵەیەک ئەبێت. مەسەلەی خراپە. لاریبنتس هونەرە ڕاستەقینەکەی خۆی کاتێک پێشانەدا کە هەوڵ ئەدات ژیان بەکەم و سەراپاپیس و تێکەڵ بە پلە و پایە و جێگیری بزانێ و ئەم بە بەڵگەداریەکی فەلسەفا ئاڕاستی بکە. لە بڕوای ئەو ئەم دنیاە باشترین دنیاە کە ئەگەری هەبوو دروست ببێ. ئەو هێندە کەم و کوردێش کە لە دنیادا هەیە پەیوەندی بە خوداوەند نیە. خوداوەند ئیش و کارەکانی ئیجابین و خودی خراپە و کەم و کوڕی شتێکە کە لە ناو نەبووندایە. بوونەوەرەکە بە سروش ناچارە و سنووردارە لە خراپە و کەم و کوڕی و ڕووی ڕەشی هەرگیز جودا نابێتەوە و لە شتێک کە ئەگەری ڕوودان و هاتنی هەیە لەبەر ئەمە بنیاتەکەی نەگۆڕە و لەکوێدایە کە سوودمەند نییە و ئەبێت هەمەکیانە سەیری دروستکراوەکان بکەین. شتە تایبەتیەکان نابێت بکەینە پێوەر. لە کاتێکدا ئەتوانین شتەکان بزانین کە چاکە و خراپەی جیهان بە جوانی بپێورێ و چاکە زاڵە و زۆرە ئەوەش کە لە دنیای ئەفرێنراودا ڕوو ئەدا بە باشترین شێوەیە. ڤۆڵتێر لە داستانی کاندیدیدا ئاماژە بە فەلسەفا قاج لە ئاسمانەکەی لاریبنتس کردووە و وەڵامێکی دەمشکێنی داوەتەوە. شۆپنهاوەریش وەڵامێکی توندی فەلسەفە پوچەکەی لاریبنتس زیداوەتەوە و ئەڵێت باشترین دنیای هەبووەکان کە بۆ خودای گەورە کە خودی ئافرێنەرە ئەگەری هەیە هیچ مانایەکی نییە مەگەر ئەوەی کە بڵین خوددا گەورە نییە و لە توانایدا نییە کە دنیایەکی باشتر دروست بکات. لاریبنتس ڕەمەکی پاراستنی بوون کە لە فێڵبازێک زیاتر نییە و بە یارمەتی ئەو ڕەمەکە سروشتیە بوونەوەرەکانی ئەم جیهانەی ناچار کردووە کە لە بەرامبەر ناخۆشیەکانی ژیان خۆگری بنوێنن.
بە بەڵگا بۆ باشی ئەم ژیانە ئەزانێت و ئەڵێت کە ئەگەر دووبارە تەمەن بدەنەوە بە کەسێک دیسانەوە بە شادومانی دەست بە ژیان ئەکاتەوە لە یەکەمەوە. تیۆریای معریفەت لەلایەنە گرنگەکانی لایبنتس تیۆریەکەیە لەبارەی زانستەوە 50 ساڵ لە دوای مردنی ئەو کتێبەی لەژێر ناوی چەندین مەقالەی تازە لەبارەی تێگەیشتنی مرۆڤ چاپ کردووە و لەم کتێبەدا زۆر بەتوندی هێرش کرایە سەر تیۆریای زانستی جۆن لاک. کورتی ئەم تیۆریای ئەو لەمبارەیەوە ئەمەیە: لاک وتبووی کە سەرچاوی تەواوی زانستی ئێمە ئەزمونە هەستیەکانمانن وە شتێک بە ناوی بڕوای زگماگی بوونی نییە و هزر وەک ڕوویەک سافە وێنەکانی دەرەوە لەسەری ئەنەخشێنین و ئەم وێنانە بنەمای زانستی ئێمەن. لایبنتس بە دژایەتیەوە وتی ئەتوانین بڵێن کە هەسپێکراوەکان و پێی پێبراوەکان دەروون لە دەرەوە ئەکەن و ئەزمون بەدەستێنن بەو مانایەی کە هەر تاکێک پێی پێبراوەکانی کەسێکی تریشی لایە، کەواتە هەر کاتێک پێی بەناوڕۆکی مەسەلەیەک ئەبا لە ڕاستیدا پێی بردنە شاراوەکەی ئەو ئاشکرا بێ. بەڵام لەبەر ئەوەی هەمان پەیبردن لە ناوەڕۆکی ئەوی تریشدا هەیە ئەتوانین بڵین کە پەی پێبردن کەواتە ئەرستۆ و لاک ڕاست ناکەن. دیکارتیش مافی ئەوەی هەیە، بەڵام من پێش ئەو ئەکەوم و ئەڵێم هەموو پەی پێبراوەکان زگماکین، چونکە هەمویان بە هەمان وزە لە ناوەڕۆکەکاندا هەستی پێ ئەەکەین وەک بۆنێک. ئەوەش کە قبولمان کرد پەی پێبراوەکانە لە دەرەوە بۆ ناوەوەی دەروون دێن. دژی ئەوە نییە کە ئەو پێی پێبراوانە لە ڕاستیدا بۆ هەموو کەسێک بە شتێکی دەرونی بزانێت و ئەو ڕخنانەی کە لە دیکارت گیراوە هەندێک لە چەمکەکان و وێناکردنەکانە. هەر کەسە و بە شێوەیەکی زگماکی خاوانیانە. ئیدی بۆ چ منداڵانە و وەحشیەکان ئەو پێی پێبردنیان نییە؟ ئەگۆڕێت بەوەی کە منداڵان و وەحشیەکان تەنیا لە بێ ئاگاییاندان و ئەگەر لە عەقڵی ئەواندا ئەو چەمکانە وەکو کردەیەک نین وەک دەزوولەیەک هەن و ئایدیای ئەم چەندێڕە ئەتوانێت بەمە وێنا بکەین. بەردێک هەیە و لە ڕۆژی یەکەمەوە هێڵێکی لەسەر نەخشێنراوە، هەر کە پەیکردتاشەکە لەسەر بنەمای ئەو هێڵانە دەستکاری بکە پەیکەری فڵانە کەسی لێ دەردێ. ئەگەر چی بەردەکا بەڕووکەش وێنەیەکی نەئەنوان، بەڵام لە ڕاستیدا ئەو خاوەنی هزرێک بوو کە دیار و ئاشکرا بوو. لقی ئەلف بەناونیشانی ئیمپریسیزم جۆن لاک لە بەشی نۆیەمی مۆنۆلۆژیا یان قوتابخانەی چنراوەکانی لایبنتس لاپەڕا 1970. جۆن لاک لە ساڵی 1632 زاینی لە نزیک بریستول هاتە دنیا و باوکی پارێزەری دادگایەک بوو و لە ئازادی خوازەکان ئەژمێردرا. ئەو لە شەڕی ناو خۆی ئینگلیزدا لە یانگری پەرلەما بوو و لە ڕێگای ئازادیدا هەوڵێکی بێ ئەژماریدا. لاک لە 20 ساڵیدا چوویە ناو ئۆکسفۆرد و 6 ساڵ لەوێ مایەوە، بەڵام بەنیسبەت خوێندنی فەلسفەی قوتابخانەی سکۆلاستیسم کە بەشێک بوو لە بەرنامە پەیوەست نەبووە. پاشان لە زانکۆی پزیشکیدا سەرقاڵی خوێندن بوو، بەڵام تەواوی نەکرد لە هەمان سەرەتاکانی خوێندنەوە دەستی بە بەرهەمەکانی دیکارت و کاساندیەوە گرت بوو. خوێندنەوەی ئەم دوو نەفەرە مەیلێکی فەلسەفیان لەودا دروست کرد. لە ئەنجامدا خۆی دەستی کرد بە توێژینەوە لەبارەی بابەتە فەلسەفیە گرنگەکان. ئەمەش چەندین بەرهەمی لێبوویەوەیە کە بریتی بوون لە مانەی خوارەوە. یەکەم Letters Concerning Narration، دووەم Essays Concerning Human Understanding، سێم Some Theologies Can Learning Education، چوارەم Treatise on Civil Government، پێنجەم On the Conduct of the Understand، شەشەم Elements of Natural Philosophy، حوتەم The Ressemblances of the Christian. بەرزبوونەوە و پێشکەوتنی جۆن لاک لە سەردەمێکەوە دەستی پێکرد کە ئاشنای ئارڵ شافتسبری بوو کە ئەو وەکو خودی لاک پیاوێکی چاکەخواز و جۆرویست بوو. بەهۆی ئەو بیر و باوەڕە تایبەتیانەی کە هەیبوو لەسەر ئیشە دەوڵەتیەکەی لابرا. لە ئەنجامدا لاک کە لەلایەن ئەوەوە پشگیری لە ئەکران ناچار بوو بۆ فەڕەنسا هەڵبێ. لە ساڵی 1678 زاینی شافتسبری گەڕایەوە سەر ئیشەکەی و لاکیش گەڕایەوە ئینگلیز. 5 ساڵ دواتر شافتسبری جارێکی تر لەسەر کار لابرا و جۆن لاکیش بەرەو هۆڵەندا هەڵهات. لە دوای 3 ساڵمانەوە لە هۆڵەندا جارێکی تر بەهۆی چوونە سەر تەختی ئەکیوم دوارانش گەڕایەوە ئینگلیس و باقی تەمەنی خۆی بە ئارامی لەوێ بەسەر برد و بەشێکی زۆری بەرهەمەکانی ژیانی خۆی لەم ڕۆژانەدا نووسی. لەگەڵ ئەوەشدا لاک سیری هەبوو، هەموو ژیانی خۆی لە ئاوارەیدا بەسەرە برد. ئەو هەمیشە خەریکی خوێندنەوە و توێژینەوە بوو، بەڵام کتێبە گرنگەکەی خۆی لەبارەی تێگەیشتنی مرۆڤ کاتێک نووسی کە تەمەنی لە 6 ساڵی تێپەڕی بوو.
دیارە ئەگەر نەخۆشی سیل پێش 6 ساڵی ئەویان لە ناو بردایە، ئێمە لە توێژینەوە گرانبەهاکەی لاک کە لە کتێبەکەی سەرەوەدا ڕوونی کردوێتەوە بێبەش ئەبووین. ئەبێت سوپاسی ئارڵ ئۆشافتسبری بکەین کە پاڵپشتێکی دڵسۆزانەی لاکی هەژار و نەداری کردووە تا ئەوەی لە سەلامەتی دابێت و بتوانێت بەرهەمە گرانباکەی خۆی بە ئازادی بنووسێ. لەبارەی تێگەیشتنی مرۆڤەوە، جۆن لاک پەردە لەسەر قوڵایە تاریکەکانی هزری مرۆڤ هەڵدەماڵێت و هەوڵ ئەدا پلەی ڕەهایەتی زانستی مرۆڤ دیاری بکە. ئەو بارودۆخ و سنووری عەقڵ ئەپێوێتی و سنووری ناسرا و نەناسراوەکان ئەدۆزێتەوە و ڕێگای توێژینەوە ئەزموونیەکان بەرفراوانترەکە. لە دوای باشکردنێکی پێویست خۆپارێزانە و هەمیشەیانە لە سروشبوونی وێنە زگماکیەکان بەهێنانەوەی چەند بەڵگەیەک ڕەت ئەکاتەوە ئەڵێت هەر کەسێک بڕێک تێڕامانی هەبێ بۆ کردارەکانی هزری تێ ئەگات کە بەڕاستی زانینی هەندێک لە ڕاستیەکان نەپەیوەندیان بە نەخشە زگماکیەکانەوە هەیە نە بەکارهێنانی هێزی عەقڵ. هەستەوەرەکانی مرۆڤ لە سەرەتادا ڕێی بە وێناکردنە بەشەکێکان داوە و پەردا خاڵیەکەی هزری ئامادە کردووە و هزریشی پلە بە پلە ئاشنای بڕێک لەم وێنانە ئەبێ لە بیرمانی خۆیدا جیانەکاتەوە و ناوی جیاوازی بۆ دانێ. و لەوە زیاتریش لەم بەشانە ماناگشتیەکان وێنە ئەکەن کە لە شێوەی ئەبستراکتیەوە فێری بەکارهێنانی واژە گشتیەکانە بن. بەم شێوەیە ڕێخستنی ماناو دەربڕینەکانیان کە کەرەسا پێویستیەکانی کردداری بیرکردنەوە و ئەقڵاندنن ئەکەونە ژێردەستی هزر هەر ڕۆژە و بە هەمان ئەندازە ئەم کەرەستانە زیاد ئەکەن و کاریگەری بیرکردنەوە زیاتر دەرەکەوێ. هەرچەندە پەیبردن بە مانەکان و بەکارهێنانی دەربڕینەکان بە دەستپێکی بیرکردنەوە هەڵ ئەسەنگێنرێ، ناتوانین لە مرۆڤە بگەینە ئەو ئەنجامەی کە ئەمانە زگماگین. ئەگەر دانایی زگماکی دەبوو، منداڵەکان و هۆزە وەحشیەکانیش و خەڵکە ئاساییەکە ئەبوون. بە شێوەیەکی یاسایی زیاد لە باقی ئەوانی تر کاریگەری بوونی ئەم بنەما تیۆریانەیان دەرخستایە و هاوکات دەبوو گەلحۆز زگماکەکان کە جیاوازیان لەگەڵ خەڵکی تەنیا لە ڕووی جەستەوەیە لەم بنەمایانەی کە پەیوەندی بە هزر و دەروون و سروشتن ئاگادار بوونایە و لە کاتێکدا ئەگەر توێژینەوە بکەین منداڵەکان و وەحشیەکان و خەڵکی ئاسایش لەوەی کە ئەیزانن ئەیبینن جگە لە وێناکردنا ژمارەی و ڕووکەشیەکان لە شتەکان و ئەو مەسەلانەی کە زیاتر سەرقاڵیانن بە یارمەتی دووبارە بوونەوە و هێزەوە کاریگەریان لە هزریاندا دەرکەوتووە هیچ شتێک نازانن. کەواتە ئەم جۆرە مەسەلە و یاسا گشتیانە نابێت لە تەویلەی وەحشیەکان یان لای منداڵەکان و لای گەلحۆکان و شێتەکان بەدوایاندا بگەڕین. ئەمانە چەندین دەربڕین و دەستەواژەی ئاساین کە لە قوتابخانە و زانکۆ زانستیەکانی نەتەوە بیرمەندەکاندا هەن کە هەمیشە خەریکی گفتوگۆ و قسەڵۆکن. ئەم جۆرە گریمانە و بەڵگەداریە بۆ پێداویستیاتی ڕق و کینەیە لە پلەی دژایەتی و گفتوگۆدا، بەڵام لە ڕوانگەی دۆزینەوەی ڕاستیەکان پێشکەوتنی زانست هیچ سوودێکی نییە. کەواتە ئەگەینە ئەو ئەنجامەی کە زانیاریەکانی مرۆڤ وەرگیراون و بەرهەمی ئەزمون و تێبینین. تەنانەت ئایدیای خوددا کە لە بڕوای هەندێکدا زگماکیە، سروشتیە، زگماکی نییە و هۆی ئەوەش کە بە زگماکی ئەزانین ئەوەیە کە لە سەرەتای منداڵیەوە ئەم ئایدیایە وەکو تەڵقینێک بەسەرماندا ئەدرێ. بەم شێوە بەڵگەشمان ئەوەیە کە هەندێنەتەوە هەن هیچ وێنایەکیان لە خوددا نییە، تەنانەت لە زمانەکەشیاندا وشەیەک بۆ خوددا نییە و هەر بەم هۆیەوە کە هەر کەس بەپێی گونجاوی زانیاریەکانی بڕوا لەبارەی دروستکراوەکانی خوددا ئەگۆڕێت و خودایەک کە عارفێک باوەڕی پێی هەیە بەگشتی زۆر جیاوازە لەو خودایی کە خوێندەوارێک باوەڕی پێی هەیە. نەتەنیا زانیاریەکانی ئێمە وەرگیراون بەڵکو بنەمای ئەخلاقیشمان وەرگیراوە و هەر بەم هۆیەوە کە مەراسیمێک لە نای نەتەوەیەک نەنگیە کەچی لای نەتەوەیەکی تر هەمان مەراسیم چاکەکاریە. دەوڵەت و خەڵک بڕوا سیاسەکانی جۆن لاک هەروەکو بڕوا فەلسەفیەکانی زۆر منتقی و عاقلانن. ئەو بە پێچەوانەی هابس باوەڕی بەوە نییە کە مرۆڤەکان لە سروشدا شەڕخواز و دڕن دەبن. مرۆڤ خاوەنی دەروونێکی پیرۆزە کە ئەو بۆ هۆکاری هاوجۆرەکانی خۆی پاڵی پێوانێ. چونکە جۆن لاک پێچەوانەی حکومەتی عەقڵی تۆماس هابس بنیادی حکومەتێک داڕژێ کە ئەخلاقی و سۆزداریە نەک سەمکاری ئەژدیهایی. لە بڕوای ئەودا پادشا خاوەنی هێزی ڕەهانیە، خەڵکیش ئیش و کارەکانی دەوڵەتیان بە شێوەیەکی ڕەهان نەداوەتە دەست ئەو. پادشا لە هەڵبژارنەکانیدا سنووردار و پەیوەستە بە هەمان ئەو یاسا سروشتی و ئەخلاقیانەی کە خەڵکی پەیڕەوی لێ ئەکەن. لاک دیموکراسی ڕاستەقینەی فێر ئەکردین و ئەیوت خاوەندارەتی ئیش و کارەکانی دەوڵەت ئەبێ بڕوای زۆرینە بێ. ئەگەر زۆرینەی تاکەکانی دەوڵەت ناڕازی بن ئەبێت ئەو دەوڵەتە لە ناو ببرێت و هاوکات هیچ کەس مافی ئەوەی نییە کە هەرچی حەزی لێ بێت ئەنجامی بدا.
هیچ دەوڵەتێکیش مافی ئەوەی نییە بە پێی خواستی خۆی حکمڕانی بکە. ئەو بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ئاماژەی بە سەڵتەنەتی ستەمکارانەی ئینگلیس و تیۆریا مەوهیبە خوداییەکانی پادشای ئەکرد و ئەیود کە پادشا پێویستە خزمەتکاری خەڵکی بێ، نەک خەڵک خزمەتکاری پاشا. ئەگەر پادشا ئیشێکی هەڵا ئەنجام بدا، خەڵکی مافی ئەویان هەیە کە لای ببەن و دانەیەکی تر لە جێگایدا بنێن. ئەو هێزەی کە میلەت داوێتی بە دەوڵەت ئەمانەتێکە، ئەبێت دەوڵەت ئەو بە شێوەیەکی باش لە بەرژەوەندی خەڵکی بەکاربهێنێ، جگە لەوەی کە هەر خەڵکی هەستیان بەوە کرد کە دەوڵەت لە ئامانەتداریەکەیدا خیانەت دەکا، ئەبێ یەکسەرا لی بسێنینەوە و دەوڵەتێکی باشتر بنیاد بنین. لاک باوەڕی بە گونجان هەبوو دەوڵەت مافی ئەوەی نییە کە سنووری باوەڕ و بڕوادینیەکانی کەسێک ببەزێنێ. هەر کەسە و مافی خۆیەتی بڕوای بە هەر ئایدۆلۆژیایەک هەبێ، هەر ڕێگایە کە بیەوێ بیگرێتە بەر بەو مەرجەی کە هیچ بربەستێک لەبەر دەم ئەوانی تردا دروست نەکات. لقی بە بەناونیشانی سەردەمی درەخشانەوەی بیرەکان لە فەڕەنسا لە بەشی نۆیەمی مۆنۆلۆژیا یان قوتابخانە چنراوەکەی لاریبنتس لاپەڕا 1970. پیەر بەیل 1706 بۆ 1647 ناقوسی تازەکردنەوەی لە فەڕەنسا پێدا و بوویە هۆی ئەوەی کە وەکو دیدەر و ڤۆڵتێر و دالامبەر ڕوبەڕووبوونەوەیکی بێڕەحمانە لە دژی خورافە مەزهەبیەکان دەستی پێکرد. بایل دوو کتێبی ڕخنەگرانەی نووسی کە بریتی بوون لە یەکەم سیستەمەیتد لا فیلۆسۆفیا، دووەم دیکشنەری هیستۆریکویت ئت کرایتیکوی. لەم دوو کتێبەدا ئەو وەکو نەشتەرگەری کارێکی لێهات و دۆگماتیسمی مەزهەبی و فەلسەفی زۆر بێڕەحمانە ڕوون کردبەوە و بە کارامەیە بەرچاوەکانی دیالێکتی دووفاقیەکانی ناو بەڵگەداریە مەزهەبیەکانی ڕوون کردەوە و بەهێنانەوەی بەڵگەی جیاوازی نێوان زانست و دین، عەقڵ و سروشت ڕوون ئەکاتەوە. بەم شێوەیە ئەو مەزهەبە تیۆریا میتافیزیکیانەی بە گریمانە زانستیەکان سنووردار کرد و جڵەوی سنوور بەزاندنیانی بۆ ناو سنووردارەتی زانستگر. بەرهەمەکانی بایل بۆ زمانی ئەڵمانی وەرگێڕا و کاریگەریەکی قوڵی خستە سەر فەیلسوفەکانی ئەڵمانیا و لە ئینگلیزدا هیوم کەوتە ژێر کاریگەری بەیل و لە فەڕەنسا ڤۆڵتێر. ئەو بەڕوێنی کاری خۆی ئەزانی، بێهۆ نەبوو کە فردریکی گەورە لە ساڵی 1767 زاینی بۆ ڤۆڵتێری نووسی. بایل سەرەتای ئیشەکەی دەست پێ کرد و بڕێک لە ئینگلیزەکان کەوتنەداوی و تۆش هەڵبژێردراوی بۆ ئەوەی کە کۆتایی بەم شەڕە بهێنیت. بزوتنەوەی درەخشانەوەی بیرەکان کە لە ئینگلیز بەدەستی فرانسیس بیگن و جۆن لاک و هیوم ڕوویدا، لە فەڕەنسا بە ڤۆڵتێر دەستی پێکرد و بڕێکی تریش کە ناسراون بە ئینسیکلۆپیدیتیەکان بەشداریان لە بزوتنەوەکەدا کرد و دەستیان کرد بە لە ڕێگ و ڕیشە دەرهێنانی خورافە مەزهەبیە زیارناوی و بۆشەکان. لە نێوان ئەوانەشدا لە هەمویان گرنگتر دیدەر و هولباخ و هلیۆسیس و مۆنتسکیۆ و ڕۆسۆ و دالامبەر بوون. ئەتوانین بڵین کە هیچ کات لە مێژووی دنیادا سەردەمێک نەهاتۆتە پێش کە بیرۆکەی زاناکان هێندەی بەرهەمەکانی ئەوانەی سەرەوە کە ناویان برا کاریگەریان لە گۆڕینی کۆمەڵگای مرۆیی و دروستکردنی شۆڕشی فکری گەورەی سیاسی و ئابووری هەبوو بێ. ئێمە ئەبێت زۆر مەمنونی نووسەرەکانی سەرەوە بین کە مێژوویان پاڵ پێوە ناو کارێکی وایان کرد کە مرۆڤایەتی زۆرتر و خێراتر بارودۆخە ئاساییەکەی خۆی بگۆڕێ. لە سەرەتادا بزوتنەوەی درەخشانەوەی بیرەکان لە فەڕەنسا پاڵیدا بوو بە خواپەرستی و دینداری، بەڵام زۆری نەخایەن کە مادیگەرایەتی جێگای مەزهەب و ئایدۆلۆژیای گرت و گەیشتە سنوورێک. کەلامتری لە کتێبی لی هۆمس ماشین مرۆڤی گۆڕی بە شێوەیەکی ئامێرێک یان ماشێنێک کە خۆکارە و تەنیا لە ژێر کاریگەری یاسا فیزیکیەکاندا ئیش ئەکات و گوندیلاک تیۆریەکەی سنسالیسۆنالیسمی گرتە پێش هلیۆسیس و هەمان بنەمای هادی گوندیاکی خستان ناو ئەخلاقیات و وتی وروژێنەری سەرەکی کردارەکانی مرۆڤ فڕێدانی ئازار و ڕاکێشانی چێژە. هولباخ لە کتێبی سیستەمی سروشدا سروشتی خستە جێی مەزهەب و بە شێوەیەک دینداری و سروشت پەرستی خستە لای یەک. ئەیوت خودای کڵەسا تەنیا بە یەک ڕێگا لە ناو ئەچێ، ئەویش لە ناوبردنی خودی خودایە و لە جێی دانایی سروشت و یاسانە گۆڕەکانیەتی. هاوژیانی ساغ و سەلامەتی نێوان ڕاستی و ئایدۆلۆژیا شتێکی ڕوو نەدەرە. ئەم دوانە دوو جەمسەری جیاوازن لە کاتێکدا سروشت لە مرۆڤ ئەخوازێ کە خۆی خۆش بوێ، بەردەوام لە بیری پەرەپێدانی ئارامی و خۆشیەکانی خۆیدا ئابێت. مەزهەب فەرمانی پێکە کە خودای خۆش بێ، خۆ بەکەم بزانێت و لە خۆ بێزار بێت و چێژە شیرینەکانی ژیان بخاتە ژێر پێی و بگات بە قوربانی ئەم بتە ترسێنەرە.
سروش لە مرۆڤ ئەخوازێ لە هەموو ئیشەکاندا ڕاوێژ لەگەڵ عەقڵدا بکە ئەو بەڕێوێنی کاری خۆی بزانێ، بەڵام مەزهەب فێری ئەکا کە عەقڵ پیسە و گومڕاکەرە و بەسەرچووە، بێوەفایە و باوەڕی پێ ناکرێ. سروش بە مرۆڤ ئەڵێ کە بە دوای ڕاستی و ڕووناکیدا بگەڕێ، بەڵام مەزهەب پێی ئەڵێ لەبارەی هیچ شتێکەوە پێداچوونەوە مەکە، کوێرانە باوەڕ بهێنە و بە نەزانی بمێنەرەوە. سروش بە مرۆڤ ئەڵێ بەرز بەرەوە و شانازی بەدەست بهێنە، هەوڵ بدا ڕێزی مرۆڤ بۆ خۆت ڕابکێشید، چالاک و ئازا و زەحمەت کێش بە. بەڵام مەزهەب کاتی خۆی بە عیبادەت و دوعا و مەراسیمی مەزهەبی تێپەڕێنێ بۆ خۆت و ئەوانی تر بێسوودا. سروش ئەڵێ دایک و باوکت خۆش بێ و ڕێزی قسەکانیان بگرە و ببە بەداردەستی ئەوان، بەڵام مەزهەب ئەڵێ تەنیا گوێ بۆ گوتەکانی خودا بگرە و لەو شوێنانەدا کە مەسەلەکان پەیوەست ئەبن بە خوداوە مافی دایک و باوکت بخەرە ژێر پێ. سروشت ئاماژە بە پیاوی پیس و گومڕا ئەڵێت کە لە بەرامبەر کردارەکانی خۆیدا هەز بە شوورەیی بکات و هۆکاری فەسادەکەی بدۆزێتەوە لەگەڵیت بەشەڕ بێ. کەسانێک کە مافی خەڵکی زەوت ئەکەن تۆڵەیان لێ بسێنەرەوە، بەڵام مەزهەب بە فەساد خوازەکان ئەڵێ لە هەڵگیرساندنی تووڕەی خوددا بترسن و خودایەک کە ئەو ناناسێ، بەڵام ئەگەر بە پێچەوانەی یاساکانی ئەو تاوانێک تووشی ببێ لە یادت بێ کە دامرکانەوەی تووڕەی خوددا زۆر ئاسانە و بەزەی زۆر زۆرە. بچۆ بۆ ماڵەکەی و لەوێ خۆت بخەر بە زەویدا و قوربانی و عیبادەت و نوێش بکە تا گوناهەکانت بسڕێتەوە و کەفارەتی تاوانەکەشت بدا بە سەفیرەکانی خوددا. سروش بە مرۆڤ ئەڵێ تۆ بە ئازادی دروستکراوی، هیچ هێزێک ناتوانێت تۆ لە مافە سروشتیەکانت بێبەش بکە. مەزهەب هاوار ئەکات و ئەڵێت تۆ بەندەیەکی و تۆمەتبار کراوی و ئەبێت لەژێر شەڵاقی نوێنەرەکانی خوددادا ناڵە و هاوار بکەی. بهێڵن بەم ڕاستیە سادەیە ئەوە بڵێم کە هەر ئەم بیر و باوەڕە سەر و سروشتیانە کە بوونەتە بەربەز لە بەردەم ئەخلاقیاتدا سیاسەتیان پیس کرد و بوونە بەربەز لە پێشکەوتنی زانست و چرای بەختەوەریان کوژاندەوە و ئارامی مرۆڤەکانیان تێک و پێکدا. هلوسیوس 1771 بۆ 1750 زاینی. کلود ئاردین هلوسیوس لە زانا گەورەکانی فەڕەنسایە کە لە 1765 لەسەر داوای فردریکی گەورە بۆ بەرلین بانگێشکراوە. چەندین کتێبی جیاوازی نووسی کە گرنگترینیان بەرهەمی دی ئێل ئیسپریتە کە لە ململانەی نێوان ئێل ئیسپریت دێس لۆسی مۆنتسکیدا نووسیویەتی. ئەوی تریش دێڵ هۆمیە کە لە دژی ئەرمیلی ڕۆسۆ نووسی کتێبی دی ئێل ئیسپریتی ئەو ترسنۆک بوو. لە کتێبا گومڕاکانی ژمێردرا و بە پێی فەرمانی زانکۆی سۆربۆن سووتێنراوە و ڤۆڵتۆر و ڕۆسۆش زۆر بێڕەحمانە هێرشیان کردە سەر چوار بنەماکەی فەلسەفەکەی ئەو بریتیە لە یەکەم تەواوی ئامادەیە مرۆیەکان پێی پێبراوی هەستین، تەنانەت یادگە و هێزی ناسینەوە و هێزی دادوەریکردنیش. دووەم بەرژەوەندی خوازی لەسەر بنەمای فڕێدانی ئازار و ڕاکێشانی چێژ بنیاد نراوە، سەرچاوەی دادوەری کردار و عەشقە. سێم ژیری هەموو تاکەکان یەکسانە، جیاوازی نێوان تاکەکان بەهۆی ئەوەیە کە هەندێک حەزیان لە فێربوون نییە، سەرچاوەی ئەم نەخواستنەش هێزی دەرونیە کە بە سەرکەوتن بەسەریدا ئەتوانێت ئەم نەخواستنە لەناو ببەین. چوارەم دانا فەیلسوف شێوەکان بەڕێخستنی یاسا گونجاوەکان ئەتوانن هاوتاسازیەکی واتایی بۆ بەرژەوەندیەکانیان دروست بکەن. ئێمە ئەبێت لەگەڵ دەمارگیریەکاندا بەشەڕ بێن و هانی مرۆڤ بدەین ڕێز لە عەقڵ بگرێ و ئەو زنجیرانەی کە دەسەڵاتدارە ستەمکارەکان بەستویانەتەوە تێکیان بشکێنین. لە ڕاستیەک زیاتر بوونی نییە، ئەویش داناییە کە لە مرۆڤ ئەخوازێ وازبێنێ لە گەڕانەوە بێسوودەکان بە دوای میتافیزیکدا، بەو مانایەی لە هێزەکەی بۆ بەختەوەری سوود ئەبینێ. لە دنیادا تەنیا مادە و جوڵە بوونیان هەیە، دەروون وشەیەکی بێمانایە، هەموو شتێک گوێڕایەڵ و دیلی یاسا میکانیکەکانە. مرۆڤ بە نرخترین دروستکراو نییە، جەبر زاڵە بەسەر هەموو شتێکدا، تەنانەت لە دنیای ئەخلاق و شتەواتاییەکانیشدا. دیدەرۆ دنی دیدەرۆ 1784 بۆ 1713 زاینی لەژێر دەستی یەسوعیەکاندا پەروەردە بوو و چالاکیەکانی و نووسراوەکانی خۆی بە وەرگێڕانی بەرهەمە ئینگلیزیەکان بۆ فەڕەنسی دەست پێ کرد. پاشان کەوتا دانانی چەندین بەرهەمی گرانبەهای فەلسەفی و زانستی کە کاریگەریەکی سەر و ئاساییان لە درەخشانەوەی بیری خەڵکی سەردەمەکەی خۆیدا هەبوو و لە بەرهەمەکانی ئەو ئەتوانین ناوی ئەمانە ببەین. یەکەم پێنس فیلۆسۆفیا، دووەم پرۆمێنتد دیسکوایت، سێم لێتەر شوەر لێس ئاراگڵس، چوارەم لێتەر شوەر لێس ساردس ئیت مەتس، پێنجەم
لی فێڵس ناتشرەڵ. شەشەم لیپێردی فامیلی. دوو کتێبەکەی کۆتایی شانۆنامەیە، واتە کتێبی پێنجەم ئێل فیل ناتشرەڵ لەگەڵ شەشەم لیپێردی فامیلی. کتێبفرۆشێک بە ناوی لبرتۆن داوای لە دیدەرۆ کرد وەک وەرگێڕێک کە ئینسکلۆپیدیایەکی ئینگلیزی بە ناوی چامپریس چیلۆپیدیا وەربگێڕێت بۆ فەڕەنسی. لە سەرەتادا ئەو ویستی لەسەر داوای کابراکە دەست بداتە وەرگێڕانی، بەڵام دواتر بڕیاریدا یارمەتی چەند نووسەرێکی گەورەی فەڕەنسایی ئینسکلۆپیدیایەکی زانستی تازە دروست بکەن. پێش نیازەکەی ئەو وەرگیرا و هاتە دی. دالامبەر، ڤۆڵتێر، مۆتسکیۆ، هولباخ، هلوسیوس، لامتری بۆ هاوکاریکردنی خۆیان ئامادە کرد. نووسەرەکانی ئەم ئەنسکلۆپیدیا ئازادی و گونجان و دیموکراسی و شەڕ لەگەڵ خوڕافەیان فێری خەڵکی ئەکرد. لەبەر ئەوەی تەواوی هێرشەکانی ناو ئەم کتێبە ڕوبەڕووی ڕۆمانیەکان و دار و دەستەستەمکارەکان بوونەوە، تووڕێی دەستەی بەڕێوەبەری فەڕەنسای هەڵگیرساند و ئەنجامەکەی ئەوە بوو کە فەرمانی وەستاندن و کۆکردنەوەی نووسینەکانی ئینسکلۆپیدیاکە درا کە بەش بەش چاپ ئەکرا و بڕێکیان کە زۆر ترسناک بوون وەکو دالامبەر وازی لە هاوکاریکردن هێنا. بەڵام دیدەرۆ لەگەڵ چەندانە لە هاوڕێکانی بە گیانێکی زۆر ئازادیانە بۆ ماوەی 7 ساڵ وەکو کۆی لە ئیشیان کردو دەیان مەقالەی پرزانیاریان بۆ ئینسکلۆپیدیاکە ئامادە کردو. لە کۆتاییدا و پاش 20 ساڵ هەوڵ و تێکۆشان ئینسکلۆپیدیاکە بە تەواوەتی لە چاپدرا. دیدەرۆ ساڵانە تەنیا 120 لیرە دەرامەتی هەبوو لە ڕێگای نووسینی ئینسکلۆپیدیاکەەوە، لە کاتێکدا لە سوپادا هەر کەسە و 800 لیرەی هەبوو. و بەم ڕاستیە ئەتوانین لەوە تێبگەین کە تا چه ئەندازەیەک خواستەمادیەکانی دیدەرۆ کورت و سادە بوون و ئەو بە هەڵبژاردننی ئەم پیشەیە بە چ فیداکاریەکی مێژووی گەورەوە هەڵساوە. دیدەرۆ ساڵانێکی زۆر لە کەمدەستی و هەژاری داژیا. کاتێک کە بیستی کچەکەی بەشەو بدا، ناچار بوو کتێبخانە خۆشەویستەکەی بفرۆشێ. لە ڕوانگەی فەلسەفیەوە دیدەرۆ یەکبوون خواز بوو. لە توێژینەوە بە شێوەی بیرکاریانە دیکارت باوەڕی نەبوو و لەو باوەڕەدا بوو کە بۆ بەدەستهێنانی زانست تێبینی و بیرکردنەوە و ئەزمون بەسا. زانستی بۆ بەختەوەری مرۆڤ پێبەست بوو، بەڵام سەرنجان بە هۆکاری یەکەم و مەسەلەی سەر و سروشتیەکان شتێکە کە تەنیا کات بە فیڕۆدانە. دیدەرۆی خودانەناس جاروبار لە ڕووی بەرژەوەندیەوە باوەڕی بە خودا ئاهێنا تا لە زیانی هاوڕێکانی دوور بکەوێتەوە، بە تایبەتی ڕوحانیەکان. ئەو ڕوحانیەکانی بە یەکێک لە دوژمنە گەورەکانی مرۆڤایەتی ئەزانی و ئەیوت ئەمانە تەنانەت خوداشیان لە قەفەز ناوە تا هاوجۆرەکانی خۆیان باشتر بەکار بهێنن. ئەولیاکانی دین خودایان لە نێوان خەڵکی دوور خستبوویەوە و خستبوویانە ناو پەرزگاکان و وەک بڵێ لە دەرەوەی پەرزگا هیچ خودایەک بوونی نییە. لقیدال ڤۆڵتێر لە بەشی نۆیەمی مۆنالۆژیا یان قوتابخانە چنراوەکەی لاری بنتس لاپەڕا 183. ڤۆڵتێر لەو سەردەمەدا سوور و ڕەش واتە دەسەڵاتدار و ڕۆحانیەکان فەرمانڕەوایی خەڵکیانە کرد. دەسەڵاتدارەکان هەر ئیشێکی هەڵەیان بویستایە ئەنجامیانەدا. ڕۆحانیەکانیش ئازادانە سەرقاڵی کاری زیاتری گەرمکردنی خوڕافیەکان بوون. دەسەڵاتدارەکان وەکو گورگ ئەخلاقیان ئەرزاند و قەشەکانیش وەکو قەلەڕەش توورەکەی دنیایان ئەدڕاند و ئەیان خوارد. ئەوان خاوەنی جەستەکان بوون، ڕۆحەکانیش خاوەنی ڕۆحەکان، هەردووکیان دز و تاوانبار و پیس بوون. لەوێدا مێژووی میلەت چی بوو؟ دەمارگیری. دادپەروەری چی بوو؟ زوڵم و سەم. ڤۆڵتێر لە ڕۆژێکی لەم شێوەیەدا لەدایک بووە، بە تەنیا لەگەڵ دوژمنەکانی بەختەوەریدا شەڕی دەکرد. ئامێر و کلوپەلی شەڕەکەی ئەو چی بوو؟ ئەوەی کە هێندەی ڕەشەباکان خێرایە و هێندەی هەورە بروسکەکان بەهێزە پێنووس. ئەو بەو ئامێرەی خۆی چوان ناو بەرەی شەڕ هەر بە هەمان کەرەسە سەرکەوت. ڤۆڵتێر سەرکەوت و دنیای داگیر کرد. ڤۆڵتێر بە تەنیا لەگەڵ هەمویاندا بە شەڕ هات، لە هیچ هێزێک نەترسا. شەڕی ئەو شەڕی مەنتیق بوو لەگەڵ دەمارگیریدا. شەڕی سەملێکراو بوو لە بەرامبەر ستەمکار. فەلسەفە تا پێش ڤۆڵتێر وەکو پیرێژنێک لە گۆشەیەکدا خۆی کەس کرد بوو. ئیشی فەلسەفە تەنیا سیرکردنی بارودۆخەکان و هاتوچۆی مرۆڤ بوو. فەلسەفە هیچ هەنگاوێکی زانستی نەنابووە بارودۆخی مرۆڤ، چونکە لاواز و بێتوانە بوو. هەروەکو پیرێژن ئەترسا بە هاتنی ڤۆڵتێر، فەلسەفە وزەیەکی تازەی بەبەرداکرا و لە سیرکردن وازی هێنا و چوویە ناوبەرەی ژیانەوە. ڕۆژی یەکشەمە 21 نۆڤەمبەری 1694 منداڵێکی زۆر لاواز لەم دیمەنە دووڕووەکان
ئەم تەماشاخانە پێچاو پێچە بە هەڵا پێی هەڵێنایە ناو بازاڕی ژیانەوە. دایک و باوکی ناویان نا فرانسۆ ئاروە، هیچ وێنای ئەوەیان نەئەکرد کە ئەو زیندوو بمێنێتەوە. ڤۆڵتێر دەستی بە یەکەمین گاڵتەجاری خۆی کردبوو و خۆی بە مشکێکی تۆپی و شکڵاندەبوو. پاش ئەوەی کە پەرستارەکان مەساجێکی توند و تۆڵیان کردبوو ئەویش باش بووبوویەوە. ڤۆڵتێر لە هەمان منداڵیەوە زۆر زیرەک و چالاک و عاقڵ بوو. گاڵتەی بە مامۆستاکانی خۆی ئەهات، شعری هێرشبەرانە و گاڵتەجارانەی بۆ دروست ئەکردن و زانستەکانی خوداناسی خستە ژێر ڕخنەگرتنەوە. هێرشی ئەکردا سەر هەموو ئەو شتانەی کە نامەنتیق بوون. تەنیا 7 ساڵ لە قوتابخانەدا خوێندی و لە 17 ساڵیدا وازی لێهێنا. لە قوتابخانە هەرچی فێر بوو ئەو ئەیود، جگە بڕێک لە زمانی یۆنانی و لاتینی و بڕێکی زۆر لە خەیاڵ و خورافە هیچ شتێکی تر فێر نەبوو. لە 17 ساڵیدا باوکی ڤۆڵتێر بڕیاریدا کە کوڕەکەی لە دادگای پاریس سەرقاڵی ئیش بکە. بەڵام ڤۆڵتێر وتی من باوەڕم بەو ئیشە ماقوڵانە نییە کە ئەکردرێن و پارەیان تێدایە. باوکیشی وتی دەی ئەتەوێ ببی بەچی؟ ڤۆڵتێر وتی شاعیر. باوکیشی پێکەنی وەڵامی دایەوە ئەمەش بوو بە ئیش بە شاعیری کە ناتوانیت پارە بەدەست بهێنی. باوکیشی لەبارەی دوو کوڕەکەی بە هاوڕێکانی وت من لە جیاتی دوو کوڕ خاوەنی دوو گەلحۆم، یەکێکیان لە ڕێخستندا گەلحۆیە، ئەوی تریان لە پەخشانە. لە ساڵی 1712 زاینی ڤۆڵتێر بوو بە دیبلۆماتیەکی بچووک، لەگەڵ وەزیری فەڕەنسادا چوو بۆ لاهای و لەوێ عاشقی کچێک بوو. دایکی کچە بەمە ڕازی نەبوو. ڤۆڵتێر بۆ ئەوەی کچەکە بە تەنیا سەردانی بکە جلەکانی خۆی بۆ ناردوو هەموو هەنیەکانی دەرکەوتن. کاتێک کە لویسی چواردەیەم مرد لەبەر ئەوەی جێگرەکەی زۆر بچوو بوو جێگرەکەی ئەو هەڵبژێردرا. ئەویش بڕیاریدا دەرگای بەندینخانەی باستیل بکرێتەوە و تەواوی بەندەکان ئازاد بکرێن، چونکە نەی ئەزانی زۆربەیان لەسەرچی گیراون. پاش چەند ڕۆژێک جێگر بڕیاریدا کە بۆ کەمکردنەوەی زیادەڕەوی هەندێک لە ئەسپەکانی کۆشکی پاشا بفرۆشێ. ڤۆڵتێر ئەو کاتە 20 ساڵ زیاتر نەبوو. لە دانیشتنێکدا بە هاوڕێکانی گوت چەندە باش بوو نیوەی ئەو کەرانەش کە لە گۆشەکاندان و سەرقاڵی خواردنن بنێردرێنەوە بۆ ماڵەوە. جێگر زۆر ئەم قسەیەی پێسەخت بوو، بەڵام هیچی نەوت تا ئەوەی کە شەعرێک بە پێنووسی نەناسراوێک بڵاو بوویەوە کە هێرشکرا بوویە سەر جێگر و لە ناو خەڵکدا بڵاو بوویەوە کە ڤۆڵتێر نووسەری ئەم شەعرەیە. جێگر چاوەڕی تۆڵەسەندەوە بوو، ئیدی خۆی نەگرت و ڤۆڵتێری خستە ناو باخێک و لە ناو قسەکانیدا پێیوت من بە مەرجێکدا ئەنێم کە شتێکت پیشان بدەم تا ئێستا نەتبینیوە. ڤۆڵتێر وتی ئەوە چییە؟ جێگر وەڵامی دایەوە بەندینخانەی باستیل. ڤۆڵتێر ڕۆژی دواتر واتە 16 ئۆریەلی 1770 خۆی لەوێ بینیەوە. سەیری کرد کە شوێنێکی خراپ نییە بۆ نووسین، تەنیا ئەوە نەبێ کە ناوی بەندینخانەیە. بە کورتی ڤۆڵتێر لەوێ بێ ئیشدا دەنیشت و سەرقاڵی نووسینی کتێبەکەی خۆی بوو. بەدەستی خاڵی چووە بەندینخانە و کاتێک کە هاتە دەرەوە بندەستی کتێبێکی بە نرخی چەند هەزار فرەنکی بوو. خەڵکی هێندە بە جوانی پێشوازیان لە شانۆنامەکەی ڤۆڵتێر کرد کە جێگر جگەلەوەی کا لە هەڵەکانی پێشووی ڤۆڵتێر بوورە بڕێک پارەشی وەک خەڵاتێک بۆ نار. ڤۆڵتێر پارەکەی خستە باخەڵی و بەم شێوەیە نامەیەکی بۆ جێگر نووسی لە نەرمی و میهرەبانی ئێوە زۆر سوپاسگوزارم، بەڵام خوازیارم بۆ هەڵبژاردنی شوێنی دانیشتنی من ئیدی سەری خۆتان مێشێن و ڕێ بدەن خۆم بەویستی خۆم شوێنێک هەڵبژێرم. چەند ڕۆژێک بەبێ ترسناکی تێپەڕین تا ئەوەی ئەسرێک ئەرستۆکراتیەکی لە خۆڕازی بەناوی نەجیبزادە دووروها لە دانیشتنێکدا زۆر بە پۆزەوە لە ڤۆڵتێری پرسی ئۆ ڤۆڵتێر ئادەی بزانم ناوی ڕاستەقینەی تۆ چییە؟ ڤۆڵتێر بە چاوێکی کەمەوە سەیری نەجیبزادەکەی کرد و بێ ئەوەی وەڵامی بداتەوە ڕووی لێ وەرگێڕا. کابراژوتی مەگەر نەتبیست من ئەمەوێ ناوە ڕاستەقینەکەت بزانم. ڤۆڵتێر وەڵامی دایەوە ناوم نەناسراوە، بەڵام هیچ نەبێ کەمێ شەرەفم بۆ ناوەکەم بەدەستهێناوە. کابرا لە تووڕەییدا ڕەنگی ئەگۆڕی، هیچی نەوت و چوو. شەوی دواتر بە فەرمانی جەنابی نەجیبزادە هێرش کرایە سەر ڤۆڵتێر. ڤۆڵتێریش زۆر بەتوندی بەرگرین واند و ئەویش نەجیبزادەکەی بۆ شەڕبان کرد. نەجیبزادەکە لە ترسی ئەوەی شمشێرەکەی ڤۆڵتێر وەکو زمانی تیژ بێ قبوڵی نەکرد و بە سەرۆک شارەوانی وت. ئەویش بە فەرماندان بۆ دوودانە ڤۆڵتێریان دەستگیر کرد و بردیانەوە بۆ باستیل. ڤۆڵتێر دیسانەوە ئەو هەلەی بە نرخزانی و خۆی سەرقاڵی خوێندنەوە کرد. پاش ماوەیەک کە لە بەرەبەیاندا پێیان وت کە ئەبێ پاریس بەجێبهێڵی، ڤۆڵتێریش خۆی ئامادەی چوون بۆ ئینگلیز کرد. هەر کە گەیشتە دوور
جلەکانی خۆی گۆڕی و گەڕایەوە پاریس. چۆن ئەبێت ئەو پاریسی ئازیز بەجێبهێڵێت؟ بەڵام خەڵکی پێیان وت کە دەوڵەت بە فێڵەکەی ئەوی زانیوە و دووبارە ئەیخەنەوە بەندینخانە. ڤۆڵتێر بە گۆڕینی جلەکانی ویستی سەر لە دەوڵەت تێک بدا. ڤۆڵتێر بە ژیرانەی خۆی دووبارە خۆی گەڕاندەوە بۆ ئینگلیز. 3 ساڵ لە ئینگلیز مایەوە و لە ماوەی ئەم 3 ساڵەدا زۆر شت فێر بوو. زمانی ئینگلیزی بە جوانی فێر بوو، کتێبی ئازادی خوازانی ئینگلیسی خوێندەوە، ئەدەبیاتی ئینگلیزی خوێندەوە و ئاشنای ئەدەب دۆستەکانی بوو و سەردانی هەندێکیشیانی کرد. کاتێک کە نیوتن مرد ئەو بەشداری بە خاکسپاردنەکەی کرد. بە کورتی تا ئەو کاتەی لە ئینگلیز بوو سوودی لە هەر جۆرە چالاکیێکی زانستی و ئەدەبی برد. لە کۆتاییدا کاتێک ساڵی 1729 زاینی لەگەڵ جەنازەکەی جێگر گەڕایەوە بۆ فەڕەنسا. ڤۆڵتێر نەتەنیا لەگەڵ خۆیدا زانیاری و بیری تازەی هێنایەوە، بەڵکو کتێبێکیشی لەوێ بە ناوی نامە ئینگلیزیەکان نووسی بوو لەگەڵ خۆیدا هێنایەوە. نامە ئینگلیزیەکان پڕبوون لە بیرۆکەی ئازادی خوازی ڤۆڵتێر کە ئەم کتێبەی بەدزیەوە ئەدا بە هاوڕێکانی، بەڵام نازاندرێ کام خێرخواز بوو کە ئەو هەواڵەی بڵاو کردەوە کە ڤۆڵتێر کتێبێکی بەم ناوەوە نووسیوە. دەوڵەتی فەڕەنسا کتێبەکەی وەستاند و نووسەرەکەشی خرایە ژێر چاودێری. ڤۆڵتێر چوو بۆ ژێر کیپای، لەوێ لەگەڵ ژنێکدا مادام دۆشتالا مایەوە و هەر لەوێ بوو کە زادیکی و کاندید و میکرۆمیکیاس و قوتابی سروشتی نووسی. لەگەڵ شازادە بابل و دنیا بەو شێوەیەی کە تێ ئەپەڕێت شتێک کە لەم کتێبانەدا شایانی سەرنجدانە ئەوەیە کە بە گوتەی ویل دۆڕانت قارەمانەکانیان مرۆڤ نین، بەڵکو وێناکردنەکان و کەسە گەورەکان نادیارە و واقعیەتەکانیش بریتین لە بیرکردنەوەکان. لەوێوە کە شتێک نمونەی خەرمانێکە پێویست ناکات ناوەڕۆکی تەواوی ئەم کتێبانە باس بکەین، چونکە خۆمان بە گێڕانەوەی کورتەیەک لە چیرۆکی میکرۆمیکاس ئەسا چێنین. میکرۆمیکاس چیرۆکێکە کە لەبارەی یەکێک لە دانیشتوانی ئەستێرەی سەگی گەورە کە دێتە سەرزەوی بەرزیەکەی 500,000 پێیە. لە کاتێکدا کە تێ ئەپەڕێ لە ئەستێرەی کەیوان هاوڕێیەک ئەدۆزێتەوە و لە کاتێکدا دانیشتوی ئەستێرەی سەگی گەورە لە دەریای سپی ناوەڕازدا تێ ئەپەڕێ. پاژنەکانی تەڕ ئەبن لە هاوڕێکەی ئەپرسێ کە خەڵکی دانیشتووی زوحەل چەند جۆر هەستیان هەیە. هاوڕێکەی وەڵامی ئەداتەوە کە ئێمە خاوەنی 22 هەستین، بەڵام هەمیشە لە کەمی هەستەوەرەکانمان گلەیمان هەیە. دووبارە لێ ئەپرسێتەوە کە چەند ساڵ تەمەن ئەکەن. هاوڕێکەی وتی بەداخەوە تەمەنی ئێمە زۆر کورتە، زۆربەیان لە 15,000 ساڵ تێناپەڕێ. دینە دنیا هەر کە هاتوینە ناو دنیا ئەبێ بمرین. بەڵێ لە چرکەیەک زیاتر زیندوو نین و ئەستێرەی زوحەل لە ئۆتۆمێک زیاتر هیچی تر نییە. هێشتا دەستمان نەکردووە بۆ کۆکردنەوەی زانیاری کە پاشای مردن چاوی بڕیوەتە چاومان و دەم و چاوە ناشرینەکەی خۆیمان پیشان ئەدا. لە کاتێکدا کە لە ناو دەریادا وەستاوە سەیری ئەملا ئەولاکە بەلەمێک کە بەسەر ئاوەکەوە بوو وەکو گیانەوەرەکی میکرۆسکۆبی هەڵ ئەگرێت و زوحەلیەکە کەشتێکە ئەخاتە سەر پەنجە بچووکەکەی و هەوڵ ئەدا هاوسەنگی کەشتێکە بپارێزێ. لەلایەکی ترەوە خەڵکی ناو کەشتێکە پەرێشان و تووشی دڵەڕاوکێ بوون، لە لای خۆیانەوە ئەڵێن کە تووشی تۆقانێک بوون. خەڵکە خواپەرستەکە دەست ئەکەن بە گریان و زاری تا خودا میهرەبانیان لە بەرامبەردا بنوێنن و خەڵکە فەیلسوفەکە دەست ئەکەن بە دانانی گریمانەی عەقلی تا تێبگەن کە هۆکاری پێکدادانی هاوسەنگی کەشتێکە چییە. زوحەلیەکە وەکو هەورێکی ڕەش بەسەریاندا ئەنەوێتەوە و پیان ئەڵێ ئەی شتە بچووکە ژیرەکان، خوداوەند لە ڕێگای سۆز و میهرەبانیەوە دانایی و هێزی خۆی دەرئەخات. ئێوەش بێگومان ئەبێ لەسەر گۆی زەوی خاوەنی خۆشی و بەختەوەریەکی زۆر بن. مادە لە جەستەی ئێوەدا کەمە و وا دیارە توانای ڕۆحتان زاڵە بەسەر توانای لاشەتان، کەواتە ئەبێت لە ناو چێژەکانی خۆشی و ئەندێشە کە خۆشی ڕاستەقینەکانی ڕۆحێکی پێگەیشتون بژین. لە هیچ شوێنێک بەختەوەریم نەدۆزیەوە، بێگومان بەختەوەری ڕاستەقینە لە دنیاکەی ئێوەدایە. یەکێک لە دانیشتوانی ناو کەشتێکە کە فەیلسوف بوو وتی لاشەی ئێمە بە ئەندازەی پێویست مادەی تێدایە تا ئەندازەیەکی زۆریش خراپە ئەنجام ئەدەین. بۆ نمونە ئەبێت بزانێت کە ئێستاکە خەریکی قسەکردنم لەگەڵ ئێوەدا 100,000 نەفەر لە هاوجۆرەکانمان کە کڵاویان لەسرە. تەزاریەکان سەرقاڵی کوشتنی هاوجۆرە عەمامە بەسەرەکانیانن واتە تورەکەکان. ئەگەریش سەرقاڵی کوشتن نەبن هیچ نەبێت، یان ئەکوژرێن یان ئەکوژن. و ئاینی ئێمە هاوجۆرە لە سەرتاسەری ژیانی بەم شێوەیە. زوحەلیەکە هاواری کردووتی ئەی خراپەکارەکان، وای تاوان بارەکان،
من ئەخوازم کە قاچم بەرز بکەمەوە و ماڵی ئەو پیا و کوژانە بشێلم و لە ناویان بەرم. فەیلسوفەکە وەڵامی دایەوە خۆتان بێهۆ ئەزیەت مەدەن، چونکە هاوجۆرەکانمان بە ئەندازەی پێویست هەوڵی لە ناوبردنمان ئەدەن. بزانە کە لە ماوەی 10 ساڵ لە سەدایەکی ئەم داماوانە نامێنێ، جگەلەوەش نابێت ئەمانە بە خەتابار بزانی. ئەبێت ئەو خوێن خۆرە دڕندە گۆشە نشینانە سزا بدەین کە لە کۆشکەکانیاندا بڕیار دەرئەکەن و ملیۆنەها هاویاری یەکتری لە ناو ئەبەن. لەو کاتەدا ڤۆڵتێر 40 ساڵ بوو، بە ئەندازەیەکی پێویست سەرما و گەرمای ڕۆژگاری چەشت بوو. ئەم بوونەوەرە سەیرانەی خست بوویە ژێر توێژینەوە. لەگەڵ ئەوەشدا کە دوور خراببوویەوە هێشتا هەر بێتاقەت نەدەبوو، چۆن کار لە خانووە فراوان و دڵگیرەکەی مادام دووشاڵتەر ژیانی بەسەر ئەرد برد و خاوەنی هەموو جۆرە ئارامی و ئاسوودەی یەک بوو. مادام دووشاڵتەر جگە لە جوانیەکەشی ژنێکی زانا و تێگەیشتوو بوو. ئەویش وەکو ڤۆڵتێر زۆر پەیوەستی نیوتن بوو، هەر لەبەر ئەوە پێکەوە بەرهەمەکەی نیوتن وەرگێڕدرا. چەندێک پێکەوە هاوڕێ بوون، بەڵام لەگەڵ ئەوەشدا ڤۆڵتێر پیاوێک نەبوو کە خواستە شەهوانیەکانی مادام دۆشاڵتەر جێبەجێ بکە. دانایی سەرچاوەی شەهوەتی لەودا کوێر کردبوویەوە، لەبەر ئەوە مادام دۆشاڵتەر لە دەوری عاشقێکی تردا بوو تا ئەوەی کە لە کۆتاییدا لاوێکی بەناوی سنت لمبارت دۆزیەوە. لەو کاتەدا ژنا 40 ساڵ بوو، پیاوەکە تەمەنی 36 ساڵ بوو. چەند مانگ بەسەر هاوسەرگیریەکەی مادام دۆشاڵتەر و سنت لمباردا تێپەڕی. سکی مادام گەورە بوو. لە کۆتاییدا لە ڕۆژی لەدایکبوونی منداڵەکە مادام مرد. ڤۆڵتێر زۆر تووڕە بوو، بە ئەندازەیە کەوتبوویە ژێر کاریگەری مەرگی مادام. کاتێک لە پڕدا لەسەر لاشە مردوەکەی هەڵسایەوە بگەڕێتەوە بۆ ژوورەکەی. قاچی لە پلیکانەکان ترازا و کەوت. کاتێک هەڵسایەوە سنت لمبارتی بەسەر سەریەوە بینی. ڤۆڵتێر لەو کاتەدا هاواری کرد ئەی بکوش، تۆ ئەوت لە ناو برد. ڤۆڵتێر بە درێژای ژیانی چەندین کەسایەتی ناسی، بەڵام هیچ کەسی بە ئەندازەی ئەم خانمە عەقڵ و ژیرە خۆش نەدەویست. مەرگی ئەم خانمە درزێکی گەورەی لە ژیانی ڤۆڵتێردا دروست کرد. هەرگیز ئەم درزە پڕ نەبوویەوە. لە هاوڕێکانی تری ڤۆڵتێر فردریکی دووەم بوو لە ساڵی 1736 زاینی. ئەم پادشایە لەگەڵ ڤۆڵتێر شتی ئەنووسی. لەو کاتەدا هێشتا فردریک نەبوو بوو بە پادشا و کتێبێکی لە دژی ماکیاڤیلی نووسی و بەرگری کردبوو لە ڕێکەوتن و ئاشتەوایی. کاتێک کە نوسخەیەک لە کتێبەکەی خۆی بۆ ڤۆڵتێر نان، ڤۆڵتێر بە بیرۆکەکانی خەڵەتا و لە درێژەی نامەکەیدا فردریکی شکڵاندبوو بە مارکی یەکەمی ئیمپراتۆریەتی ڕۆم و بەم شێوەیە بۆی نووسی بوو. فردریک لە شتێکدا کە لە مارکی یەکەم بەرزترا، ئەویش ئەوەیە کە پادشای ڕۆم شێعر نانووسێ، بەڵام فردریک شاعیریشە. لەگەڵ ئەوەشدا پەخشانەکەی فردریک لە ڕوانگەی ڕەوانی و دەربڕینەوە هاوبەرامبەری ڕێخستنەکەیەتی. تەنیا هەڵەیە کە لەودا هەیە ئەوەیە کە لە نووسیندا پەلە ناکات. ڤۆڵتێر چاکسازی لەو شعرانەدا ئەکرد کە فردریک بە زمانی فەڕەنسی ئەینووسین. جارێکیان یەکێک لە شاعیرە ڕووسەکان شێعرەکانی بۆ هەڵەبڕی هێنا بۆ لای ڤۆڵتێر و ئەویش وتی هاوڕێی خۆشەویستم، تکا ئەکەم لە کاتێکی ترداوەرن، چونکە ئێستا سەرقاڵی شۆردنی قاپە پیسەکانی فردریکم. ئێستا بڕۆن وە قاپە پیسەکانی ئێوەش دواتر ئەشۆم. کاتێک کە فردریک گەشتە سەرتەخت بە پێچەوانەی ئەوەی کە لەگەڵ کتێبەکانیدا نووسی بووی، حەزی لە شەڕ بوو. ڤۆڵتێر لەم دەست پێشخەریەی پادشا زۆر دڵگران بوو، وای بۆ نووسی من باوەڕ ناکەم کە ئێستا دوای ئەو هەموو ناوبانگەی کە بەدەست هێناوە زۆر لەو کاتانە خۆشبەختتری کە لە ڕوون سبرگی بووی و لە گۆشەیەکدا ئەژیایت. پاشان وتی جەنابی فردریک، من پێش ئەوەی لە بیری تۆدا بم لە بیری مرۆڤایەتی دام. من بۆ جۆری مرۆڤایەتی کە لە ترسی تۆ چاویان ئەبلەغ بووە ئەگریم. فردریک لە برینامە پرستایشەکەی ڤۆڵتێر بۆی نووسیەوە من بەبوونی کەسێک بە ناوی ڤۆڵتێر گومانم هەیە. گومانەکەی منیش بێهۆ نییە، چونکە لەوانە نییە ئەو هەمە کاریانەی کە کەسێک داونیەتیا پاڵ مسیۆ ڤۆڵتێر ئەنجامی دابن. وا دێتە بەرچاو کە لە سری گروپێک لە فەیلسوفە هەڵبژێردراوەکان لە تەواوی وڵاتەکان هەبن کە بەرهەمەکانی نیوتن و شعرەکانی کوورنی و مێژووی تووسیدید وەربگێڕێت و تەواوی بەرهەمەکانی ئەم گروپە بە ناوی ڤۆڵتێرەوە بڵاو ئەکرێنەوە. هاوکات خەڵکی ئیش و چالاکی سەربازەکان ئەدەنا پاڵ فەرماندەی گشتی وڵات و لەگەڵ ئەوەشدا فردریک ڤۆڵتێری ناو نابوو ئاپۆلۆن و سوقرات و بەمەشەوە نەوەستا ڤۆڵتێری بۆ لای خۆی بان کرد.
ڤۆڵتێر بە بیانووی لاوازی میزاجەوە داواکەی قبول نەکرد، بەڵام جەختکردنەوەکانی فردریک گەیشتە ئەوەی کە ڤۆڵتێر ئامادە بێ بڕوا بۆ بەرلین و کاتێک ڤۆڵتێر چوان ناو بەرلین فردریک نەخۆشکەوت بوو، بەڵام لە خۆشیدا هەڵسایەوە و لە نامەکەیدا کە فردریک بۆ ژڕوان نینوسی بوو وتی: ئێوەش ئەو ڤۆڵتێرەتان بینی کە من خوازیاری دیداری بووم؟ من تووشی هەڵامەت بووبووم و لە ئاگری لێدانەکانی دڵمدا ئەسووتام و ڕۆحم ئازاری ئەچەشت و جەستم لاواز بوو، بەڵام لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسانێک وەکو ڤۆڵتێر نابێ نەخۆش بیت، بەڵکو ئەبێ باش بیتەوە، ئەبێت تەنانەت لە حاڵەتی ئاسایش باشتر بی. ئەمە ڤۆڵتێرە کە ڕەوانبێژی سیسیرۆن و میهرەبانی پەڵنی و ژیری ئەگریپای هەیە، مێشکی هەمیشە ئیش ئەکا هەر دڵۆپێک لە پێنووسەکەی کە ئەتکێتە خوارەوە پارچەیەکە لە ئاگری ڕۆح. ڤۆڵتێر کاتێک میوانی فردریک بوو بەهۆی لاوازی میزاجیەوە کە لە سەراپای تەمەنیدا ئەی ناڵاند بەدەستیەوە، ئەو چێشتەی کە فردریک و دارودەستەکەی ئەی خوارد نەیخوارد و لەم ڕۆژەوە چێشتێکی تایبەتیان بۆ دروست ئەکرد. لەبەر ئەوەی ڤۆڵتێر کێشەی هەرسکردنی هەبوو، جۆرێک لە سوپی تایبەتی کە لە ئاردی پەتاتە و هێلکەی مریشک دروست ئەکرا ئەی خوارد و بە هاوڕێکانیشی بەردەوام ئەوت کە دوور بکەونەوە لە کێشەی هەرسکردن، ئەو جۆرە سوپە بخۆن و لە دەربارەی فردریکدا باشترین زانا و فەیلسوفەکانی ئەڵمانیا و فەڕەنسا کۆبووبوونەوە. لە ئەنجامدا ئەو گفتوگۆیانەی کە لە نێوانیاندا ئەکرا زۆر شیرین و پڕمانە بوون و ئەم قسە و گفتوگۆیانە بە زمانی فەڕەنسی ئەکران و فەرماندەی گفتوگۆکان ڤۆڵتێر بوو. بەڵام ڤۆڵتێر لێرەشدا لە قسە ڕقی وازی نەهێنا و لە ئەنجامدا پەیوەندی لەگەڵ فردریک بەرەو خراپی چوو و لە دوای 2 ساڵ لە کۆتاییدا ڤۆڵتێر لە دوای قسەکردنێکی زۆر کۆشکەکەی فردریکی بەجێهێشت و لەبەر ئەوەی ویستی بگەڕێتەوە فەڕەنسا بیستی کە لەوێ فەرمانی دوورخستنەوەی دەرچووە و لە ئەنجامدا ڤۆڵتێر لە نزیک ژنێڤ مایەوە و بەردەوامیدا بە چالاکیە ئەدەبیەکانی خۆی و لە دوای چەندین جار کە فردریک دەستی هاوڕێتی بۆ ڤۆڵتێر درێژ کرد و بەم شێوەیە بۆی ئەنووسێ: گفتوگۆکانی ئێوە شیرین و دڵگیرن، ئێوە ئەزانن بە چ شێوەیەک لەو بابەتەدا بەرامبەرەکەی خۆتان بە قسە شیرینەکانی خۆتان ببەستنەوە و لە قسەی بخەن. ڤۆڵتێر 20 ساڵی کۆتایی تەمەنی خۆی لە فرنە تێپەڕاند، ئیدی بوو بە پیاوێکی دەوڵەمەند و لەگەڵ ئەوەشدا کتێبەکانی فرۆشێکی زۆریان پەیدا کردبوو. ڤۆڵتێر لە ڕێگای بازرگانیەوە پارەیەکی زۆری بەدەست ئێهێنا و چەندین کارخانەی جیاوازی لە فرنا دروست کردبوو. یەکێک لەم کارخانانە کارخانەی گۆرەوی چنین بوو. ڤۆڵتێر وەکو بازرگانێکی بە ئەزمون لەگەڵ ناردنی گۆرەوی بۆ خانمێکی دەوڵەمەند ئەنووسێ: هیچ نەبێ یەک جار ئەم گۆرەویە لە کارخانەکەی خۆمدا چەندراوە، لە پێی بکە و قاچی خۆتانی پیشانی هەر کەسێک کە حەز ئەکەن بیدەن. ئەگەر ڕازی نەبوون بەوەی کە ئاوریشمەکەی من لەوەی ئیتالیا ئەسوورترا، من واز لە ئیشەکەی خۆم ئەهێنم. بەڵام ڤۆڵتێر ئیشێکی گەورەتریشی هەبوو، ئەویش بەردەوام ناردنی نامە و نووسرا و کتێب بوو و دڵی هەرچی بخواستایە ئەینووسی. کتێبەکانی وەک سەرباز بوون لە بۆ ئەو شەڕیان ئەکرد، پارەیان بەدەست ئەهێنا و دڵی خەڵکیان داگیر ئەکرد. ڤۆڵتێریش لەو پەڕی ئارامی و ئاسوودەی لە فرنا بەشێک لە ڕۆژەکەی بە نووسین تێپەڕاند و ئێوارانی بە قسەکردن و عەسری بە باخەوانی لەبارەی وەرزێریەوە ئەیود: باشترین ئەو ئیشانەی کە مرۆڤ لە دنیادا ئەتوانێ ئەنجامی بدا وەرزێریە و هەر ئیشێکی تر نەخوازراوە بێمانایە. ڤۆڵتێر زیاتر بەو توانایی کە لە باخەوانی و دیوارسازیدا هەیبوو شانازی ئەکرد تا بە نووسینەکەی، چونکە باخەوانی فەلسفەی پراکتیکی ئەو بوو. ڕۆژێک کەسێک باسی ڤۆڵتێری بە چاکە ئەکرد کە گوایە بۆ نەوەکانی داهاتوو بەرهەمێکی گەورەی بەجێهێشتووە. ڤۆڵتێر وتی: بەڵێ وایە، من 4000 درەختم ناشتووە و درێژەی پێدا درەخت ئەنێژم و لەگەڵ ئەوەشدا ئەزانم کە لە بەرەکەی ناخۆم. لەو کاتەدا خەڵکی بەرەو ڕووی ئەهاتن و ماڵەکەی ئەویان پڕ ئەکرد بە ئەندازەیەک کە بەرامبەرەکەی بێزارە بوون. لە کۆتاییدا یەکێک لە میوانەکان وتی: ئێوە کۆپیەکی ڕاستەقینەی دۆن کیشوتن. دۆن کیشوت کاروان سەرای بە مڵکی ئەربابەکان ئەزانی و تۆش مڵکی ئەربابەکان بە کاروان سەرا. لە کۆتاییدا ڤۆڵتێر لە دوای 28 ساڵ دووری لە فەڕەنسا بڕیاریدا دووبارە بگەڕێتەوە بۆ ئەوێ. لەو کاتەدا تەمەنی لە 83 ساڵی تێ ئەپەڕی و لەگەڵ ئەوەشدا هاوکات زڵی هەرزیند و تەڕبوو. دکتۆرەکان پێیان وت کە سەفەرکردن لەو تەمەنەدا بۆ ئەو ناشێ. ئەو لە وەڵامدا بە پۆزەوە کەمێک پێکەنی وتی: ئێوە نازانن کاتێک من بمەوێ ئیشێکی ئەحمەقانە ئەنجام بدەم، هیچ شتێک بە بەربەست لە بەردەممدا نازانم. لە کۆتاییدا ئەو بە زەحمەتێکی زۆر گەیشتا پاریس، زۆر ماندوو لاواز بوو. پاریسیەکان هێندە گوڵبارانیان کردبوو، هێندەی تر ماندوویان کردبوو. کاتێک کەلاوێک پەلاماری ڤۆڵتێریدا و ماچی کردوتی: ئەمە ژیانە کە مەرگ ماچ ئەکات. ڤۆڵتێر ئەیزانی کە تەمەنی گەیشتۆتە کۆتایی، بەڵام هێشتا ئومێدەوار بوو کە چەند ساڵێکی تر بژی.
بەڵام ماندوێتی سەفەرەکەی تەنگی پێ هەڵچنی و لە پاریسدا نەخۆشکەوت. ئەجەل هێندە فرسەتی پێدا کە بڕواتە پێشانگایەک و لەوێ ئایرن کۆتا بەرهەمی خۆی ببینێ و لەمە زیاتر ئەجەل نەیتوانی ڕاوەستێ. ڤۆڵتێر بێتواناتر بوو، کەوتە ناو جێگەی مەرگەوە. کاتێک قەشە هاتە لای کە دان بە تاوانەکانی دابنێت و دەریان ببڕێ، ڤۆڵتێر لێی پرسی لەکوێوە دێیت؟ قەشە هیچی نەوت، چونکە تێگەیشت کە ناتوانێ لەم بارەیەوە لەگەڵ فەیلسوفدا بە قسە بێ. لە کۆتاییدا کاتێک لە 30 مەی 1778 ڤۆڵتێریانی سپارد و ویستیان دفنی بکەن. قەشەکان نەیانهێش لە گۆڕستان بینێشن. هاوڕێکانیشی بۆ ئەوەی قەشەکان دەستیان نەگاتە لای جەستە مردوەکەی ڤۆڵتێر و زیانی پێنەگەێنن، ڤۆڵتێریان بەدزیەوە بردە دەرەوەی شار و لەوێ بەنهێنی ناشتیان. ڤۆڵتێر پێش هەموو شتێک سەرچاوی وزەی سەر و ئاسایی بوو، ئەو لەگەڵ ئەوەشدا بەردەوام لاواز و مردوو ئەهاتە بەرچاو، هەم لە ڕووی جەستەیەوە و هەم لە ڕووی ڕۆحیەوە. لە هەمووان زیاتر ئیشی ئەکرد ئەوە مشتێک دەمارە خانە بوو کە لە وزەیەکی کارەباییدا گەوزا بوو. فردریکی دووەم ئەڵێ بۆ نووسینی کۆتا تراژیدی خۆی ڤۆڵتێر سەراپای شەو ئیشی دەکرد و دیار نییە بۆ بە شەڕهاتن لەگەڵ خەو کە ڤۆڵتێر زیاد لە ئەندازە قاوەی ئەخواردەوە یان بۆ وروژاندنی توانای عەقڵی مێشکی بوو بێت. ڤۆڵتێر لە درێژەی یەکێک لە نامەکانیدا لەبارەی خۆیەوە ئەنووسێ من وەکو مارماسی نەرمم، وەکو سومسار چوست و وەکو سمۆرە چالاکم. ڤۆڵتێر ڕێی بە هەموو جۆرە خەڵکێک ئەدا کە بێنە ماڵەکەی و داوای یارمەتی لێ بکەن، بەڵام ڕێی بەوانە نەئەدا کە بێهۆ ئەهاتن و کاتیانەگرت و ئازاریانەدا، بە شێوەیە کە جارێک چەند گەڕیدەیەکی ئینگلیزی هاتنە دیداری ڤۆڵتێر و ئەویش وتی پێیان بڵێن نەخۆشە. خزمەتکارەکانیش بە گەڕیدەکانیان وت نەخۆشە. گەڕیدەکان وتیان هاتوین سەردانی بکەین. ڤۆڵتێر وتی مردووم. گەڕیدەکان وتیان هاتوین جەستەی ببینین. ڤۆڵتێر وتی بڵێن شەیتان منی خەڵەتاندووە بۆ دیداری من ئەچن بۆ جەهنەم. یەکێک لە ئینگلیزیەکان وتی ئێمە تەنیا بۆ بینینی ڤۆڵتێر ئەم ڕێگە دوورەمان بڕیوە. ڤۆڵتێر لە وەڵامدا هاواری کرد وا ئەزانن من ئاژەڵێکم و لە باخی ئاژەڵاندام و خەڵک بێن سەیرم بکە، پێیان بڵێن بلیتەکەی 6 لیرەیە. ئەوانیش وتیان ئەمە 12 لیرە. بەم شێوەیە سەرکەوتن لەوەی ڤۆڵتێر ببینن. لایبنتزی ئەڵمانی وتبووی کە ئەم زانایە گەورەترین زانایە کە تا ئێستا هەبوو بێ. ڤۆڵتێر لە وەڵامی ئەم قسە پوچ و بێمانایانەی کە تەنیا بە کەڵکی ئەوە دێ ڕۆحانیەکان پێوەی بدەن ئەڵێت لایبنتز تێم ناگەێنێ کە بە گرێکوێریەک کە لە ڕێکخراوترین دنیاکاندایە چۆن ئەکرێت شڵەژاوی و هیچ نەداریەکی جاویدان و بارودۆخێکی قورسی ئازارەکانی ئێمە تێکەڵ بە بۆنێکی پوچ بکات، بە چ شێوەیەک بێتاوانەکان و تاوانبارەکانی ئەم شەڕە هەمیشەیە بە یەکسان بزاندرێ. ڤۆڵتێر بەم شێوە ڕخنانە نەوەستاوە و لە ڕەتدانەوەی بڕواکەی لایبنتزدا ئەو کابرا ئاسوودە خوازە ئەشرافیا داستانێکی شیرین و دڵگیری لە ژێرناوی کاندید واتە دڵسافدا نووسی. کاندید پڕە لە بڕواسازی و کۆمەڵایەتی و ئەدەبی و فەلسەفیەکان. کاندید لە ڕاستیدا چیرۆک نییە، فەلسەفەیە، فەلسەفەیەک بۆ بچووک و گەورە، لاو و پیر، ژن و پیا و هەمووان ئەتوانن لێی تێبگەن و چێژی لێ ببینن. کاندید لاوێکی دڵساف بوو کە لە کۆشکی بارۆنێکدا ئەژیا و لەژێر کاریگەری خوڕافات سەر و سروشتیەکانی دکتۆر پانکلوس پرۆفیسۆرێکی گەڵتەجاردا بوو. ئەم دکتۆرا باوەڕی وا بوو لە ڕووی یاسایی، هۆکارەتی و ئەنجامەوە ئەتوانین بیسەلمێنین کە ئەم دنیاە باشترین دنیاە کە ئەبێت هەبێت. پرۆفیسۆری ناوبراو لە هەموو شتێکدا مەبەستێکی گەورەی ئەبینی و هەمیشە ئەیوت ئەتوانین بیسەلمێنین کە شتەکانی دنیا ناتوانن جگەلەوەی کە هەن ببن، چونکە هەموو دروستکراوەکان بۆ مەبەستێک دروست بوون و لەبەر ئەمە هەموو شتێکی پێویست بۆ گەیشتن بە باشترین مەبەستەکان دروست کراوە. نمونە تێبینی بکە کەلوود بۆ ئەوە دروست بۆ چاویلکەی بخێتە سەر و هەر لەبەر ئەوە چاویلکەی ئەخەنە سەر. قاچ بۆ گۆرەوی دروست بووە و هەر لەبەر ئەوەیە کە گۆرەوی لەپی ئەکەین. بەرازەکان بۆ خواردن دروستکراون و هەر لەبەر ئەوەیە کە ئەیان خۆین. جگەلەوەی کە کەسانێک هەن و ئەڵێن هەموو شتێکی دنیا باشە، قسەی بەلاش ئەکەن و ئەوان ئەبێت بڵێن کە هەموو شتێکی ئەم دنیاە بە باشترین شێوەیە کە ئەبێت هەبێ دروست کراوە. لە دوای ئەوەی کاندید لە کۆشکەکەی بارون عاشقی کچێک بەناوی کوونە گوند ئەبێت، ناچار ئەبێت لە دوای توانەوەی عاشق بازیەکانیان کۆشکەکە بەجێ بهێڵێ. لە دوای دوورکەوتنەوەی لە خزمەتی بارون ماوەیەک بەدەر ئەبێت. سەرنجام لە سوپای بولگاریادا ناوی خۆی دەنووسێت و دەبێتە سەرباز. ڕۆژێک کاندید لە ڕووی سەرکێشیەوە بێ ئەوەی ئینجازە بگرێ
ئەڕوات بۆ گەڕان و لە خۆیەوە ئەڵێ کە مرۆڤ خاوەنی ئازادی ئیرادێ و ئەتوانێت بۆ هەر شوێنێک کە بێوێ بڕوا، بەڵام هێشتا چەند کیلۆمەترێک زیاتر ناڕوا کە 4 پاڵەوانی مل ئەسوور دەستەکانی ئەبەستنەوە و ئەیخەنە بەندیخانە. کاتێکە لیان ئەپرسێ کە بۆ وای لێ ئەکەن، پێیان ئەڵێن کە پێچەوانەی یاسا ڕەفتاری کردووە. لە کۆتاییدا پرسیاری لێ ئەکەن کام یەک لە شێوازانەی پێخۆشە، 36 جار شەلاق خواردن یان قوتدانی 12 فیشک. ئەو لە وەڵامدا ئەڵێ ئیرادەی مرۆڤ شتێکی ئازادە و ئەو هیچ کامیان قبول ناکە. کاتێک کە ناچاری دەکەن کە دانەیەکیان هەڵبژێرێ، ئەویش دەرخواست لەو مەوهیبەی خوداییە واتە ئازادی ئیرادە ئەکات و ئەڵێ کە شەلاقی لێ بدەن. لە دوای هەڵاتنی لە سوپای بولگاریا کاندید سواری کەشتێک دەبێ ئەڕوات بۆ ناو لشبۆنا پایتەختی بولگاریا. لەوێ ڕۆژی 1 نۆڤەمبەری 1955 زاینی بوومەلەرزەیەکی ترسناک سەراسەری شارەکەی ئامدی و ئەودی و ئەکات و 30,000 نەفەر ئەکوژێ. بەم شێوەیە ئەسەلمێت کە بوونی شتەکانی دنیا لەوەی کە هەن ناتوانن باشتر ببن. هەموو ڕووداوە کەسیەکان ئەبێت ڕوو بدەن، چونکە بەختەوەری گشت و کۆمەڵگا لە بەدبەختی کەسەکاندایە. بە شێوەیەک هەرچی بارودۆخی کەسانە خراپتر و بەدبەختتر ئەبێ، بارودۆخی گشتی کۆمەڵگا باشتر ئەبێ. لە دوای بوومەلەرزەکە کاندید و پانکلوز ئەگرن و ئەیان خەنە ناو ژوورێکی شێدارەوە، یەکێکیان بە تۆمەتی ئەوەی کە قسەی کردو و یەکێکی تریشان بە تۆمەتی ئەوەی کە گوێی بۆ قسەکانی گرتووە. بۆ لە کۆتاییدا پانکلوز لە سێدارا دەن و کاندید ئازادەکەن. لە دوای ئەوەی کە چەند نەفەرێکی تر وەکو تاوانبار تاوانەکەی ئەوان بۆتە هۆی ئەوەی کە خواوەند تێپەڕ ببێ و بوومەلەرزەیەک ڕوو بدا لە سێدارەی ئەدەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا کە لە هەمان کاتدا زەوی زۆر سەیرە و بەدەنگێکی ترسناک دزێکی گەوری تێبووە و چەندین بێگوناه بوونەتە قوربانی. لە دوای بمەردەکەی لیژبۆنا کاندید پیرەژنێکی ناسی پیرەژنەکە چیرۆکی تاڵی ژیانی خۆی ئەگێڕایەوە لە ناو قسەکانی داوتی زیاد لە 100 جار بڕیارمدا خۆم بکوژم، بەڵام دیسانەوە ژیانم خۆشویستەوە. لەوانەیە لاوازی ئەم دەروونە گەڵتەجارە یەکێک لە تایبەتمەندیە خراپەکانی ئێمە بێ، چونکە ئایا شتێک لەمە گرنگتر هەیە کە بارێک هەر چرکەیە کە بخوازی بتوانی فڕێ بدەی بەڵام هەر هەڵی بگریت؟ کاندید لە پرتوگاڵ زۆر بە ژیرانە خۆی لە ژێر چنگی دادگای پشکنینی بیر و باوەڕە مەزهەبیەکان وە دەرناو، چوو بۆ پاراگوای. لە دوای گەڕان لە پاراگوای لە ناوچەیەکدا گیرا لەلایەن هۆڵەندیەکانەوە، ڕوبەڕووی ڕەشپێستێکی ئەفریقی ئەبێتەوە کە دەست و قاچێکی نەبوو. کاندید لێ ئەپرسێ لێرەدا چی ئەکەی؟ ئەویش ئەڵێت لە چاوەڕوانی ئەربابدام. کاندید ئەپرسێ ئایا ئەربابەکە دوای لێ کردووی؟ ڕەشپێستەکە ئەڵێ بەڵێ ئاغا، من لە کارخانەی شەکر ئیش ئەەکەم، لەوێ وەکو نەریتێک وایە ساڵانە بیجامەیەکی بەنینت ئەدەنێ لە جیاتی جلوبەرێک. ئەگەر پەنجەمان لە قاڵ بە شەکرێک بدەن ئەی بڕنەوە، ئەگەر بە خەیاڵ هەڵبێن قاچەکانمان ئەقرتێنن. من دووچاری بارودۆخێکی وەها بووم، ئێوە کە لە ئەوروپا بۆ خوشگوزەرانی و چێش شەکر ئەخۆن، ئاگاتان لەوە نییە کە هەر دانەیەکی بە نرخی گیانکێشانی هەزاران کەسی وەکو ئێمە بەدەست هاتووە. کاندید پسوڵەیەکی بڕی و چوو بۆ برد و لەسەر کەشتێکە لە نێوان سەرنشینەکاندا بە پیاوێکی بەرزدا بە ناوی مارتین ئاشنا بوو. لە دوای چەندین گفتوگۆی دوور و درێژ کاندید لە مارتینی پرسی لەبارەی مەسەلەکانی دنیاوە چۆن بیر ئەکاتەوە؟ بڕوای ئێوە لەبارەی سزا، ڕۆحی و جەستەیەکان چۆن ها؟ مارتین وەڵامی دایەوە برای من، قەشەکانی سوورینام منیان تاوانبار کردووە، بە کافرم ئەزانن، لەبەر ئەوە هەڵگەڕاومەتەوە لە مەسیحیەت، ڕاستیەکەشی من پەیڕەوی لە دینی مانی دەکەم. کاندید ئەڵێ گاڵتەم پێ ئەەکەیت؟ چونکە لەسەر زەوی ئەمڕۆکە تەنانەت یەک نەفەری پەیڕۆکاری دینی مانی نابێنرێ. مارتین ئەڵێ بەدبەختانە من پەیڕەوی لەم دینە ئەەکەم، هیچ تاوانێکیشم نییە، چونکە ناتوانم بە شێوازێکی تر بیر بکەمەوە. کاندید وتی وا بزانم شەیتان چۆتە بەرگتانەوە کە فکرتان تا ئەم ئەندازەیە شەیتانیە. مارتین ئەڵێ ئەما شەیتانەکەی ئێوەیە کە خۆی هەڵ ئەقورتێنەتە ناو ئیش و کاری مرۆڤەوە، کە لەوانەشە لە لاشەی منیش وەکو باقی شوێنەکانی تریش هەبێ. بەڵام باوەڕم وایە کە کاتێک بەم گۆیە ئەڵێم باشترە کە بە نیگایەکی کەمەوە سەیری هەڵەت و پەڵەتەکانی ئەەکەم و وا ئەزانم کە خوداوەند سەرەداوی هەموو کارەکانی داوەتە دەست بوونەوەرێکی شێت و نەزان. کاندید وتی چاکە لە هەموو شوێنێکدا هەیە، بەڵام ئەبێ بە دوای تا بگەڕێی. مارتین وەڵامی دایەوە لەوانەیە هەبێ، بەڵام من تا ئێستاکە نەمناسیوە. کاندید لە مارتینی پرسی لەو ئەشقەی کە دووکچەکەی ئوریون کە بۆ مەیمونەکان هەیان بوو من بۆم گێڕایتەوە سەرسام نیت؟ مارتین وەڵامی دایەوە نەخێر، شتێکی سیر و نائاشنا لەم مەسەلانەدا نابینم. من هێندە ڕووداوی سیرم بینیوە
کە ئیدی وشەی سەیر بۆ من مانایەکی نەماوە. کاندید پرسی: ئایا مرۆڤەکان هەمیشە وەک ئەمڕۆ یەکتریان ئەکوشت؟ ئایا مرۆڤ هەمیشە وەکو ئەمڕۆ درۆزن، فێڵباز، دەستپیس و شکرانە نەبژێر و دز و گێل و ڕەزیل و هەمیشە مەست و دڵپیس و بەخیل و شوێنخواز و خوێنخۆر و دەمارگیر و ڕیاباز و گەلحۆ ئەمێننەوە؟ مارتین وتی: ئایا پێت وانییە کە هەڵۆیەک هەر کات کۆترێکی بینی نایخوات؟ کاندید وتی: بێگومان کە ئەیخوا. مارتین وتی: کەواتە ئەگەر هەڵۆ هەمیشە ئەم ئەخلاقانەی هەبێ، بۆچی مرۆڤەکان بۆ مرۆڤەکان ئەخلاقی خۆیان بگۆڕن؟ پاشان کاندید ئەڕوا بۆ پاریس و لەوێ لە شەونشینێکدا لەگەڵ پیاوێکی شایستەدا لەبارەی هەندێ مەسەلەی فەلسەفیەوە گفتوگۆ ئەکات و لەبەر ئەوەی وا ئەزانێ ئەویش وەکو مامۆستاکەی گەشتبینە ئەڵێت: بە بڕوای من ئێوە بڕواتان وایە کە هەر شتێک لەم جیهانەدا بە باشترین شێوەکە هەبێت ئەبینرێت و هیچ شتێک ناتوانێت جگەلەوەی کە هەیە شتێکی تر بێت. پیاوە شایستەکە وەڵامی دایەوە: من ئەڵێیت من هەرگیز باوەڕێکم لەم شێوەیە نەبووە. من باوەڕم وایە کە هەموو شتێک بۆ ئێمە هەڵە و زیاناویە. هیچ کەس پلە و پایە و بەرپرسیارەتی خۆی نازانێت چی ئەکات و ئەبێت چی بکە. ئێوە سەیری دانیشتنی ئەم شەومان بکەن. جگە لە نانی ئێوارە کە بەخۆشی و شادی خواردمان باقیەکەی بە گفتوگۆ و چەلەحانێ و کەس بە کەسیتی ئەپەڕێ. لە جیهاندا ململانێکی هەمیشەی و ناکۆتا لە نێوان گروپە جیاوازەکانی مرۆڤدا هەیە. پەیڕەوانی بڕوا مەزهەبیەکان لە دژی یەکن، نوێنەرانی مەجلیس لە دژی ڕۆحانیەکانن، ئەدەبیەکان دژی یەکن، سەرمایەدارەکان دژی خەڵکن، ژن دژی پیاوەکەی و دراوسێ دژی دراوسێ. ئەمە شەڕێکە کە بەردەوامە و هەرگیزیش تەواو نابێ. کاندید وتی: من لەمانە خراپتر و ستەمکارانەترم بینیوە، بەڵام فەیلسوفەکەم کە لە چارە ڕەشی خۆیدا لە سێدارە درا فێری کردم کە تەواوی مەسەلە و ڕووداوەکان باشن و شایانی ستایش و ئافرینن و ئەم گفتوگۆ و بگرە و بەردانەی جیاوازیەکان کە لە ڕووکەشی مەسەلەکاندا ئەبیندرێن وەکو سێبەرێکی ڕوونن کە لە تابلۆکاندا بۆ جوانی بەرچاو ئەکەون. مارتینیش ئەیوت: ئەم لە سێدارە دراوەی ئێوە گاڵتەی بە دنیا کردووە و سێبەر ڕووناکەکان پەڵەترسناکەکانی تاوان و کوشتارن. لە کۆتاییدا کاندید گەشتەیەکێک لە بەندەرەکانی ئینگلیس و لەوێ ئەبینێت کە قەراغی دەریاکە زۆر قەرەباڵغا. ئەپرسێت چی ڕوویداوە؟ ئەڵێن کە دەریا سالاری ئینگلیسی ئامڕال بینگ یان لە سێدارە داوە. ئەپرسێ لەسەر چی؟ لەبەر ئەوەی بڕێکی زۆری لە کوشتن ڕزگار کردووە و چاودێرانی ئیش و کارە سەربازیەکانی ئینگلیز وتویانە کە ئەم پیاوە لە کاتی شەڕدا بە ئەندازەی پێویست لە کەشتیە فەڕەنسیەکان نزیک نەبووتەوە و بەم شێوەیە زیانێکی زۆری نەگەیاندووە بە کەشتیەکانی دوژمن. کاندید بە سوورسوورمانیەوە ئەڵێ: دەریا سالاری فەڕەنساژ خۆ هەر بەو هێندەیە لەوان دوور بووە، دەی بۆ ئەویشیان لە سێدارە نەداوە؟ وەڵام ئەبیستن کە ئەملاو ئەولای ناوێ. هەندێک جار لە ئینگلیز بۆ هاندان و سەرقاڵی خەڵکی پێویستە هەندێک جار دەریا سالار بەبێ تاوانیش لە سێداری ئەدەن. کاندید ئەڕوا بۆ ونیز و لەوێ بەو پەڕی سەرسوورمانەوە ئەبینێ کە مامۆستاکەی پانکلوس زیندووە و بە لێخوڕینی بەلەم خەریکی پارە و بژێوی پەیداکردنە. لێی ئەپرسێ: نهێنی بە زیندومانەوەی تۆ چییە پانکلویس؟ پانکلویس ئەڵێ: گرەی پەتەکەیان زۆر توند کردبوویەوە. شێداری هەواکەش لە کۆبوونەوەی ئاڵقەی پەتەکە بربەستی دروست کرد، بەم شێوەیە پەستانی زۆر نەکەوتە سەرملم. کاندید ئەپرسێ: ئایا لە دوای ئەوەی چوویتە سەرسەکۆی سێدارە و تێیان هەڵدایت لەو کەشتێدا سەوڵتان لێدا؟ دیسانەوە هەر لەسەر ئەو بڕوایەی کە ئیش و کارەکانی دنیا باشترین شێوە بەڕێوە ئەچن؟ پانکلویز لە وەڵام داوتی: من هەمیشە لەسەر قسەکانی خۆم ئەمێنمەوە، چونکە من فەیلسوفم و بۆ فەیلسوفیش جوان نییە کە لە قسەکانی خۆی پەشیمان ببێتەوە. بیرۆکەکانی ڤۆڵتێر وەکو سەرباز و وشەکانی ئەو وەکو فیشەک بوون. هەر وشەیەک لە نووسینەکانی ئەو فیشەکێک بوو کە ڕێک ئەیدا لە دڵی ڕیابازەکان. هەردێڕێکی زنجیرەیەکی ئاگرین بوو کە ئەیدا لە سنگی ستەمکارەکان. تەنیا دەنگە وەحشیەکەی ئەم لەرزیە بەس بوو کە بنەمای خوراافە بلەرزێنێ. ڤۆڵتێر مەسیحی بیر ئازادی مرۆڤ و پێغەمبەری عەقڵ و مەنتیق بوو. ڤۆڵتێر بە ئیشەکانی خۆی بەردەوام دێوەزمەکەی خوراافەی تا دەمی ئەشکەوتەکەی خۆی تاردا و تا ناو دنیا لە سێبەرە تاریکەکەی ڕزگاری کرد. ڤۆڵتێر دێوەزمەکەی چارەنووسیشی لە ناوبەر. بە دەربڕینێکی تر ڤۆڵتێر ئەو ڕاستەی خستە ڕوو کە ڕوودا و بوونێکی دەرەکی نییە. ئێمە ئەم وشەیە بۆ ڕوونکردنەوە و دەرخستنی هەر هۆکارێکی نادیار داتاشیوە و دایهێناوە.
ڤۆڵتێر بۆ هەمیشە هێڵی بەتاڵکردنەوەی بەسەر بەختەوەریدا هێناوە و ئەمەش لە وشەکانی ئەوە. ئەم دنیاە پێشانگایەکی خوو خراپە و هەڵە و پڕ لە کەسانێکە کە بەختڕەشە کە باز لە بەختەوەری ئەکەن. هاوکات هێڵی بەتاڵکردنەوەشی بەسەر ڕاستیدا هێنا. مرۆڤ گەلێکی سەرسام کە لە لاوازیدا هاوبەشمانن لە شەوێکی تاریکدا ئەیانەوێ ڕێگای من ڕوون بکەنەوە، بەڵام من جگە لە ئازار و خامۆشی هیچ شتێک نازانم. هاوکات لە چەند ڕستەیەکی زۆر سادەدا ئەم ڕاستیەمان پێگەیەنێ کە قەشەکانی ئێوە بەو شێوەیە نین کە میلەتێکی خۆپەسەند بیر ئەکاتەوە. خۆش باوەڕیەکەی ئێمەیە کە زانستەکەی ئەوانی هێناوەتە بوون. لە هەمووی گرنگتر ئەو کوێرەوەریانەی کە ڤۆڵتێر لە ڕێگای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ زوڵم و خوراافەکاندا کێشاونی. ئەو ئەندازەی کە ڤۆڵتێر لە تێکدانی بنەماکانی زوڵم و خوراافەدا ئەنجامیدا هیچ کەس و لە هیچ شوێنێک و لە هیچ کاتێکدا هەوڵی نەدا. لە دنیایەکدا کە نەریتە کۆنەکان دەست و پێی هەمووانی بەتوندی بەستەوە، ئەو بەتەنیا هەوڵی داوە لە سەراپای تەمەنیدا لە ئەڵماسێکی تیژتر ژیا تا ئەو زیانانەی کە ئەو خستیا دامێنی ڕۆحانیەکان و ئەو شتانەی کە بە فەیلسوفە درۆینەکانی وتن بێوێ نەبوون. ژیانی ئەو لە سەیر و سەمەرەترین و دڵگیرترین و پڕماناترین جۆرەکانی ژیانە کە لە مێژووی زانستدا بینراوە. لێهاتووی و ڕووناکی بیرەماند و نەخوازەکەی لەو پەڕی پلەی سەرنجداندایە. ڤۆڵتێر 99 کتێبی نووسی و هەمووشیانی لێوڕێژن لە ڕاستیەکان، لێوڕێژن لە دانایی و زانست. بەرهەمەکانی وەکو ئینسکلۆپیدیایەکی ڕێگنەخراون کە عاریفەکان و ئاساییەکان ئەتوانن سوودی لێ ببینن. ئاناتول فرانس دانی بەوە دانا کە زۆر سوودی لە کتێبەکانی ڤۆڵتێر بینیوە. ڤۆڵتێر ناوێکە کە دەنگی ئامادە باشی بووق ئەهێنێتەوە یادی مرۆڤ. ڤۆڵتێر بڵێ ئامادە باش بۆچی؟ بۆ ئیش. ئەم ناوە خۆشەویستترین ناوان لە مێژووی مرۆڤاتیدا. ئەم ناوە ناوێکە کە هەرگیز لە یاد ناچێتەوە. بیسەرانی عزیز و خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەشی نۆیەم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی دێیەم دێنەوە خزمەتان و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. بیسەرانی عزیز و خۆشەویستی شنەوای دەنگی، هاتینەوە خزمەتان بۆ خوێندنەوەی بەشی دێیەم بەناونیشانی قوتابخانەی گومانی ئەزموونی هیوم لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 207. دەیڤد هیوم لە ساڵی 1711 زاینی لە ئەدنبرۆ هاتە دنیا و باوکی لە کاتێکدا کە ئەو هێشتا منداڵ بوو مرد. دایکی هانیدا کە یاسا بنوێنێت و هەتاوەکو ببێت بە دادوەر، بەڵام حەزی لەم پیشەیە نەبوو. هەندێک خۆی سەرقاڵی پارە و بازرگانی کرد و پاشان لە 28 ساڵیدا لە پاریس کتێبی سروشتی مرۆڤی بڵاو کردەوە کە لەو کاتەدا هیچ دەنگۆیەکی دروست نەدەکرد. بەڵام دواتر دەنگۆیەکی زۆری نایەوە. لە کاتی مانەوەی لە پاریس لەگەڵ زۆرێک لە بیرمەندە گەورەکانی فەڕەنسا وەکو ڕۆسۆ، هولباخ، دیدەرۆ، دالامبرو، تورگو بوو بە هاوڕێ و میوانداری ڕۆسۆی کرد بۆ ئینگلیز. بەڵام پاش ماوەیەک پەیوەندیەکەیان وەکو شەکر لە ئاو داتوایەوە و ڕۆسۆ بە تووڕێی و سەختی گەڕایەوە بۆ پاریس. هیوم پیاوێکی میهرەبان و بە وەفا و خۆشڕوو بێزیان بوو و لە بەرهەمەکانیدا کاریگەریەکی قوڵ کە نیسبەت بە بارودۆخە ناخۆشەکانی ژیانی مرۆڤ هەیبوو دەردەکەوت. ئەو لە لاویدا عاشقی ژنێک بوو کە مێردێکی دەسەڵاتداری هەبوو و هەواڵی پێگەیاند کە ئەگەریش لەتلەتی بکەن وازی لێ ناهێنێ. لەگەڵ ئەوەشدا تا ڕۆژی مردن ژن ناهێنێت و لە گۆشەیەکدا لەگەڵ پشیلەیەک و خزمەتکارێکدا ژیان بەسەرابات. ئەو جگە لە بەرهەمە جیاوازە لە فەلسەفیەکان مێژووی ئینگلیس و چەندین مەقالەی لەبارەی بابەتە جیاوازەکان نووسیوە و بەرگریشی لە خۆکوشتن ئەکرد. هیوم کە ساڵی 1776 زاینی مرد لە بەرهەمەکانی ئەو ئەتوانین ناوی ئەمانەی خوارەوە بهێنین. یەکەم Treatise upon Human Nature، دووەم Essays Moral, Politic and Literal، سێم Liquire Concerning Human Understanding، چوارەم Inquire Concerning the Principles of Morals، پێنجەم Political Discourses، شەشەم Dialogues Concerning Natural Religion، حوتەم Administrations on the Passion، هەشتەم Immorality of the Soul، نۆیەم History of England، دەیەم On Sweden. زانست بنیادی مرۆیی. هیوم ئەڵێ هەموو زانستەکان پەیوەندیان بە سروشتی مرۆڤەوە هەیە. تەنیا ئامانجی منطق ئەبێت ڕوونکردنەوە و شیکردنەوەی بنەمایانە ببێت کە زاڵە بەسەر شێوازی بیرکردنەوە و بەڵگەداری مرۆییەوە. بۆ گەیشتن بەم مەبەستە ئەبێت توێژینەوە لەسەر خودی سروشتی مرۆڤ بکەین. زانستی مرۆڤ وەک ئەوەی خودی هیوم دایڕشتووە
بە فەلسەفەی ئەخلاق تەنیا پایەیەکی بەهێزە کە ئەتوانێت بنەمایەک بۆ باقی زانستەکانی تر جێگیر بکرێ. وەزانستە ئەبێت لەسەر بنەمای ئەزمون و تێبینی بێن نەک پێوانە و خەیاڵ پڵاوی. گرنگترین ئیش لە فەلسەفەدا توێژینەوەیە لە چۆنیەتی تێگەشتنی مرۆیی و شیکردنەوە جیاکاری و هێزی و تواناکانی مرۆیی. تەنیا بەم شێوازە ئەتوانین پێی بە سنووری تێگەشتنی مرۆڤ ببین و دروست لە نادروست جیا بکەینەوە و بگەین بە زانستێکی پاک و بێگەرد و بێهەڵا. هەیوم پەردەی لەسەر نهێنیە گرنگەکانی مرۆڤ هەڵماڵی و لەبارەی ڕەچەڵک و سەرچاوەی زانست ئەڵێ تەواوی مادەکانی بیرکردنەوەی ئێمە پەیوەستن بە کاریگەری فاکتەرە کاریگەرە دەرەکی و ناوەکیەکان، بەڵام کاریگەری فاکتەرە دەرەکیەکان بەهێز و یەکانگیریەکی زیاترەوە کار لە هزری مرۆڤەکەن. سەرچاوی تەواوی وێناکردنەکان هەستپێکراوەکان و لە دەرەوەی هەستپێکراوەکان شتە عەقلیەکان هیچ شتێکی تربوونی نییە، چونکە ناوەڕۆکی هەموو شتێک بەهۆی پێشهاتەکانیانەوە شایەنی پێی بێبردن نییە. هیچ بەڵگەیەک بوونی نییە کە لە دەرەوەی پاشهاتە عەقلانیەکانەوە شتێک بوونی هەبێ. زانستی ئێمە لە کاریگەریە دەرەکی و ناوەکیە ئاوێتە بووەکان دروست بووە و دەربڕینی ماناکان و خوونەریتەکان کاریگەریکی گرنگیان لە دروستکردندا هەیە. جیاکاری و شیتڵکردنەوەی چەمکەکان زۆر بە جوانی دەری ئەخات کە زانیاریەکانی ئێمە کۆپیەکی کاریگەریەکانی ئێمەن و کاتێک کاریگەریەک بوونی نەبێت وێناکردنەکان و زانیاریەکان بە هیچ شێوەیەک بوونیان نییە. بۆ نمونە کوێرێکی زگماگ ناتوانێت وێنایەکی لە ڕەنگەکان هەبێ، وەکەڕێکی زگماگ نازانێت دەنگ چییە، چونکە هەر کاتێک بمانەوێ مانای واژە فەلسەفیەکە ڕوون بکەینەوە ئەبێت لە خۆمان پرسیار بکەین کە ئایدیا فەلسەفیەکان لە کامێک لە کاریگەریەکانەوە سەرچاوە ئەگرن، یان ئایا هیچ پایە و بنەمایەکیان هەیە یان نا. ئێمە ئەبێت لەبارەی چەمکە فەلسەفیەکانەوە شێوازێ بگرینە بەر کە لەبارەی پاشهاتە فیزیاییەکانەوە ئەیگرینە بەر، واتە ئەبێ ئەم شێوازە چەمکانە بە چەمکی ئەزمون بدەین و بیبینین تا چه ئەندازەیەک ڕاستن یان هەڵن. لە ماهیەتی شتەکانەوە ئێمە وێنایەکی دروستمان نییە، هیچ هەستێکی نوێنەری ماهیەتی ڕاستەقینەی شتەکان نییە. ئێمە بە سیفەت و شێوەی شتەکان پێی ئەبین نەک بە ماهیەتیان. سیفەت و شێوەی شتەکانی شتێکەڵەیەکە لە کۆمەڵی هەستەکان کە بە یارمەتی دەربڕینی ماناکانەوە پێکەوە لکاون. بیرەکانیش لێکجیانین، بەڵکو و پەیوەندیان هەیە پێکەوە و بەهۆی کاریگەری دەربڕینی ماناکان و تێکەڵاوی وێنەکان شێواوە و وێنەیەک بە ئایدیاکانمان ئەدەن. تەواوی بەڵگەهێنانەوەکانی ئێمە لەسەر بنەمای هۆکار و ئەنجام جێگیر بووە و ئێستاکە ئەم شێوازە بەڵگەداریە دروست نییە، چونکە ئێمە بەردەوام لەسەر ئەوەین کە لە نێوان دوو ڕاستیدا پەیوەندیەک دروست بکەین. بۆ نمونە لە دوای ئاگر گەرمی و لە دوای سەرما بەفر دێت و لەسەر بنەمای ئەم تێبینیانە ئەگەینە ئەو ئەنجامەی کە دەرکەوتنی یەکێک لەم دیاردانە بە دڵنیاییەوە دیاردەی دووەم بە دوایدا دێت. سوڵتەی خوو یان بیر و باوەڕ ئەبێتە هۆی دروستبوونی ئەم جۆرە ئەندێشانە لە هزری ئێمەدا، ئەگەرنا ئەم شێوازە بیرکردنەوە میکانیک یا ڕەمەکیانە دروست نین، چونکە پەیوەندیەکی لەم شێوەیە هەمیشە دروست نابێ. ئەگەر پەیوەندیەکی لەم شێوەیە بوونی هەبوایە ئێمە ئەتوانین لە هۆکار ئەنجامەکە هەڵبهێنجی و ئاگایی لە هۆکار ئەو توانایەمان پێ ئەدا کە لە ئەنجامەوە پەی بە هۆکارەکە ببین. لەم شێوەیەدا بەبێ ئەزمونێکی پێشتر ئەمانتوانی یەکسەرا پەی ببین کە شتێک چییە، چۆن ڕەفتار و کردار ئەنجام ئەدا. ئێمە ئەوە ئەزانین کە لە دوای ئاگر گەرما دێت، بەڵام لەوەیدا کە چ پەیوەندیەک لەم نێوەندەدا هەیە ئاگادار نین. جوڵەی مرۆڤ بەهۆی فەرمانێکی ئیرادیە، بەڵام ئەم کردارە چۆن ئەنجامەدا بۆ ئێمە نادیارە. هاوکات تەواوی پەیوەندیەکانی نێوان ڕۆح و جەستان نادیار و نەناسرا و نهێنی ئامێزە. ئێمە ناتوانین پەی بە پەیوەندی نێوان هۆکار و ئەنجام ببین و ناتوانین لە ڕووی کاریگەریەکەوە کە هێزر بەرسەر لاشەدا هەیەی پەردە لا بدەین و تێبگەین کە چ پەیوەندیەک هۆکار بە ئەنجامەوە ئەبەستێتەوە. هەر ئەم ناپەیوەستی نێوان ڕووداوەکانە کە ئەبیندرێت ئەبێتە هۆی ئەوەی کە چەندین ڕووداو بە دوای یەکدا بێن بێ ئەوەی هیچ پەیوەندیەکیان پێکەوە هەبێ. دنیا یان دین یان خوددا. بەم شێوازە بەڵگەداریە سەیر نییە ئەگەر هیوم هەزبەوە بکە کە بەڵگەهێنەرەکان بتوانن بوونێکی سربەخۆی ئەم دنیاە لە ڕێگای بەڵگەهێنانەوە بسەلمێنن. بە دەربڕینێکی تر لە بڕوای ئەو دنیا ناسی عەقڵگەڕایانەیە، شتێکی ئەگەری نییە و ناشتواندرێ بوون و مانەوەی ڕۆح بسەلمێندرێ لەبارەی خود و سیفەتی خودداشەوە ناتواندرێ هیچ بوترێ. تەنانەت سەلماندنی بوونی خودی دروستکارەکەش مەحاڵە. عەقڵی مرۆڤ بۆ چارەسەرکردنی ئەم جۆرە کێشانە لاواز و سنووردارە. هێنانەوەی گریمانە بۆ سەلماندنی دروستکەری دنیا شتێکی دروست نییە، بەڵام کردارە دروستکەری بۆ پلەی کرێکارێک ئەهێنێتە خوارەوە. هیوم ئەیوت
خوداناسی زانست نییە، ئەفسانە و خەیاڵ پڵاویە، چونکە هەر کات بمانەوێ لەبارەی خودێتی و سیفەتەکانی خوددا قسە بکەین، ناچارین لە هەستەوەرەکانمانەوە یارمەتی بخوازین و سیفەتە مرۆییەکان بدەینە پاڵ خوددا. وەک چۆن وتمان، ئەزمونەکانمان تەنیا پەیوەستن بەم دنیا تەنگ و تاریکەوە کە تیایدا ئەژین. ئێمە ناتوانین لە سنووری ئەم دنیاە بچینە دەرەوە. هاوکات دەرخستنی ئەوەی کە خوددا ئەم دنیاە لەسەر نەخشەیەک دروست کردووە و دانایی و دادپەروەری خوددا تێیدا دەستی هەیە، قسەیەکی پوچ و بێمانایە، چونکە وشەگەلێکی وەکو دانایی و دادپەروەری و چاکە تەنیا لە فەرهەنگی ئێمە خاکیەکاندایە. بەڵام گوتنی ئەو نهێنیانەی کە لە ئێمە شاردراونەتەوە بەگشتی ڕوبەڕووی کەم و کوڕی و دەستە پاچەیمان دەکەنەوە. ئێمە ناتوانین لە ڕووی ماهیەتی دنیاوە پەی بە ماهیەتی خوددا ببین. ئێمە ناتوانین سیفەتە ئەبەدیەکان بخەینە لای خوددا، چونکە ئەنجام هەرگیز ئەبەدی نییە. تەنانەت ناتوانین خوددا بە کامڵ بزانین، چونکە دنیا کامڵ نییە. ئەگەریش دنیا کامڵ بێ، ناتوانین دڵنیابین کە تەواوی ئەم کامڵیە بدەینە پاڵ دروستکەرەکەی. بەڵگەیەکیش بۆ تاکایەتی خودابوونی نییە. لەوانەیە خوداکان لەو باوەڕەدا بن کە مرۆڤەکان پاروی مەرگن و هەر جیلێک گیانی خۆی ئەکاتە فیدای جیلێکی تر. بۆچی باوەڕمان بەو شێوازە نەبێت کە خوداکانیش خاوەنی جەستن و دووچاری ئەم چارەنووسە ئابنەوە؟ لەگەڵ ئەوەشدا دنیای ئەخلاقی نییە، چاکە و دادپەروەری حاڵی نابێت. ئامان جومەبەستی سروش پاراستنی جۆر و دروستکردنی جۆرە. سروش بە هیچ شێوەیەک ئاسایش و بەختەوەری دابین ناکاو. هەمیشە ڕەفتارەکانی پلانیان نییە و زۆرێک لەوانەی کە هەر نەهاتوون یان هەر بە منداڵی ئەکوژرێن یان کەم ئەندامیان ئەکا بە توشکردنیان بە نەخۆشیە جیاوازە دروستکراوەکانی خۆی ئەو ڕوژێنێت بۆ ئەوەی بەردەوامی بە ژیانە پڕ لە مەینەتیەکەی خۆیان بدەن. لەم ژیانەدا بەدبەختی لە خۆشبەختی زۆرترە و بوونی ئەم هەموو ئازار و دەردەسەریا بۆ خۆی بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە یان خوددا چاکە خواز نییە یان ئەوەی کە بەتوانە و باڵا دەست نییە. ئازارە جەستەیەکان و ئەخلاقیەکان هەمویان بوونی خودایەکی خێرخواز ڕەت ئەکەنەوە. لەوانەیە بۆ وترێ کە عەقڵی مرۆڤ لە توانایدانیا پەی بە بەرژەوەندی خوددا ببە. لەوانەیە ئەم قسەیە دروست بێ، بەڵام ناتواندرێ ئەو ڕاستی ڕەت بکرێتەوە کە نەکبەتی و دەردەسەری لەم ژینەدا بوونی هەیە. لەگەڵ ئەوەشدا ئێمە لەوەی کە ئەیزانین ئەبێت بگەینە ئەنجامێک نەک ئەوەی کە نایزانین. واتە ئەگەر بەرژەوەندی خوددا لەسەرمان هەڵخرابێت، ناتوانین لە نەزانینەکەی خۆمان بگەینە ئەنجامێک. سەبارەت بە سەرچاوە و بنەما و مەزهەب هیوم ئەڵێت باوەڕهێنان بە خوددا بەرهەمی بیرکردنەوە و زیرەکی یان عەشق بە تێڕامان لە ڕاستیەکان نییە، بەڵکو بنەماکەی نیگەرانی و پەرێشانی و ترسە لە موسیبەتی ئاخر و ترس لە مردن و خواستی تۆڵەسەندنەوە و ئارەزووی خواردن و پێویستی لایەنەکان و شتەکانی ژیان بە کورتی خوداناسی زانست نییە. ئێمە ناتوانین بوونی خوددا و سیفەتەکانی بسەلمێنین. باوەڕبوون بە خوددا لە هەست و سۆز و مەیلێکی ناوەکیەوە سەرچاوە ئەگرێ، نەک لە بیرکردنەوە فەلسەفیەکانەوە. مەزهەب سەرچاوەی ئیرادەیە نەک عەقڵ و لەسەر بنەمای هەلومەرجە شوێنگیەکانەوە بە چەند شێوەیەکی ڕەنگا و ڕەنگ دەرئەکەوێت. لقی ئەلف بە ناونیشانی یوتیلیتریانیسم لا بەشی دەیەمی قوتابخانەی گومانی ئەزموونی هیوم لاپەڕا 214. لە مامۆستایانی ئەم قوتابخانەیە ئەتوانین ناوی جرمی بنتام و جان ئستیوارت میل ببین. یەکەم، جرمی بنتام فەیلسوفی ئابووریزان و یاساناسی ئینگلیز لە 15 فۆریەی 1748 زاینی لە لەندەن هاتە دنیا. خاوەنی هۆشێکی زۆر بەرز بوو، بە شێوەیە کە لە 3 ساڵیدا مێژووی یول دووڕاپینی خوێندۆتەوە و لە قوتابخانە چەندین شعری بە زمانی لاتینی و یۆنانی چڕیوە و ساڵی 1763 زاینی لە ئۆکسفۆرد خوێندنی تەواو کردووە و یەکەمین کتێبی ئەو بە ناونیشانی پارچەیەک لەبارەی دەوڵەت بوو، بە پێچەوانەی بەرهەمەکانی دواتری زۆر سادە و ساکار نووسی بووی. 1785 زاینی لە ئیتالیاوە بەرەو قوستەنتینیە سەفەری کرد و 1787 زاینی چووە ڕووسیا. لەوێ کتێبێکی بەناوی بەرگری لە سوو خواردن نووسی. لەم کتێبەدا ئەو ئەڵێ کە هەر کەس بۆ خۆی باشترین دادوەرە لە بڕوای گشتیەوە ئەو مافی ئەوەی هەیە، بەبێ ئەوەی کەسێک پێشی لێ بگرێ خوازیاری دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیەتی. لەبەر ئەوەش هیچ بەڵگەیەک لەوەدا نابیندرێ بۆچی هەندێک کەس پارەکەیان لەسەر بنەمای سوو خواردن بە قەرز نەدەن بەوانی تر. بنتام لە کتێبی دواتری خۆیدا بە ناونیشانی مانوەڵ ئاو پۆلەتیک ئیکۆنۆمی دیسانەوە پەیڕەوی لەم مەسەلا کۆنانە ئەکاتەوە. بەرهەمە گەورەکەی ئەو بەناوی
سەرەتایەک لەسەر پرەنسیپی ئەخلاقیات و یاساگوزاری لە ساڵی 1970 زاینی بڵاو بوویەوە. ئەو لەم کتێبەدا بەرگری لە ڕەچەڵێکی سوودخوازی ئەکات و ئەڵێت ئامانجی یاساگوزاری ئەبێ ئەوە بێ کە زۆرینەی خۆشبەختی و ئاسایش بۆ زۆرینە دابین بکە. پاشان ئەڵێ کە لەبەر ئەوەی فەرمانی سزادان بۆ خۆی ئازارێکە لەبەر ئەوە بە خراپ ئەژمێردرێت و ئەبێ تەنیا کاتێک بەکاربهێنرێت کە ببێتە بەربەز لە دەرکەوتنی نەهامەتیەکی گەورەتر. بنتام 85 ساڵ تەمەنی کرد و ژیانێکی بەختەوەری هەبوو، چونکە هەم پارەی هەبوو هەم ژن و منداڵیشی نەبوو. هاوڕێیان و قوتابی گەلێکی دڵسۆزی هەبوو، وەکو جیمز، جان ئیستیوارد میل و جان و سارا ئاستین. بنتام زیاتر ڕخنەگری دامەزراوە قەزای و سیاسی و یاساییەکان بوو تا فەیلسوف، هۆکەشی کە لێرەدا ناومان هێناوە تەنیا بەهۆی ئەو گرنگیە زۆرەی کە بیرۆکەکانی ئەو لەسەر سیستەمە فەلسەفیەکان و باقی فەیلسوفەکان هەیبوو. دووەم، جان ئیستیوارد میل، زانایەکی ئابووری و سیاست، دەروونناس و فەیلسوف لە سەمەرەکانی ڕۆژگار بوو. لە 8 ساڵیدا فەلسەفەی ئەفلاتون و ئەرستۆی خوێندەوە. لەگەڵ باوکیدا هەر لە منداڵیەوە بە شێوازێکی سوقڕاتیانە قسەی ئەکرد و لە 3 ساڵیدا فێری زمانی یۆنانی بوو. لەبەر ئەوەی حەزی لە قوتابخانە نەبوو، حەزیشی لە یاری لەگەڵ منداڵاندا نەبوو و لە ژینگەیەکی تایبەتدا گەورە کرابوو. بە شێوەیەک لە سەرەتای لاوێتیدا تووشی خەمۆکی و چەندین کێشەی ڕۆحی سیر بوو. تەنیا خوێندنەوەی دیوانی هەندێک شاعیر توانیان دەواازەی سۆزی دڵی ئەو بکەنەوە و ڕووناکی بخەنە ناو گڕ و گەرمای لاوێتیەکەی. جان ئیستیوارد میل زۆر کتێبی خوێندەوە، بەڵام توانە سەر و ئاساییەکەی زۆر کەم بوو و لە ئەنجامدا چەندین بەرهەمی گەورە و قوڵی لە دوای خۆی بەجێهێش. گرنگترین کتێبەکانی ئەو بریتین لە System of Logic واتە سیستەمی لۆژیک. دووەم، پرەنسیپەکانی ئابووری سیاست Principles of Political Economy. سێم، لە ئازادیدا فەلسەفەی چێژ. میل لە فەلسەفەی چێژدا پەیڕەوی لە جرمی بنتام ئەکرد کە ئەو ئەڵێ لە هەڵبژاردننی خۆشیەکان ئەبێت سیفەتەکانیان کە توندی و خاوی، پایەداری و زووگوزەری، نزیکی دووری، پاکی و تێکەڵی بەرهەمداری، بێبەرهەمی هەموو ئەمانە لەبەر چاو بگرین. دیارە ئەگەر بێت و لە نێوان دوو نەخۆشیدا دانەیەک هەڵبژێرین ئەوەیان کە تند و پایەدارتر و دیارە ئەگەر بێت و لە نێوان دوو خۆشیدا دانەیەک هەڵبژێرین ئەوەیان کە تند و پایەدارتر و باشتر و نزیکتر و پاکتر و بەرهەمدارترە هەڵی ئەبژێرین. بەڵام جرمی بنتام خۆشیەکانی لە ڕوانگەی جۆر و چۆنایەتیەوە جیاوازیان نییە، هەمیشە لە چەندایەتیدایە. لەبەر ئەمە ئەگەر باقی هەلومەرجەکان یەکسان بن ئەوە جیاکاری و پلەبەندی چا هەمان بەهای سەمفۆنیەکەی بتهۆڤنی هەیە. لقی بە ناونیشانی ئایدیالیسمی ئەڵمانی، کانت، فیختە، هیکل. لە بەشی دێمی قوتابخانەی گومانی ئەزمۆنی هیوم، لاپەڕا 270. پۆل ڕیشتر ئەدیب و ڕۆماننووسی ناسراوی ئەڵمانی ئەنووسێت خوددا زەمینیدا بە فەڕەنسیەکان و دەریایدا بە ئینگلیزەکان و ئاسمانیدا بە ئەڵمانیەکان. ئەم گوتەیە ئەگەر ئەمڕۆکە ڕاز نەبێ لە کاتی پۆل ڕیشتردا زۆر دروست بووە، چونکە ئەڵمانیا سەنتەری ئایدیالیسمی سەدەی 19 بوو و لە ماوەی نیو سەدەدا 3 فەیلسوفی ئەڵمانی گەورە، کانت، فیختە، هیگل دەرکەوتن و بوونە هۆی دروستبوونی گەورەترین گۆڕانکاریەکانی سەدەی 20. فەلسەفەی ڕخنەگرانەی کانت لەسەر و ئەمانەوە ئەمانوێل کانت بوونی هەیە کە ساڵانێکی دوور و درێژ ڕێبەری فەلسەفەی خۆرئاوای کردووە. کاریگەریەکی زۆر قوڵی لە زەمانەکانی خۆیدا هەبوو. ئەمانوێل کانت لە ساڵی 1724 لە کنیگسبرگ هاتە دنیا و باوکی خەریکی زینفرۆشی بوو. بەو درامەتەکەمەوە 5 ژنانەخۆری هەبوو. 2 لە خوشکەکانی کانت لە هەژاریدا دەستیان کرد بە خزمەتکاری و شویان کرد بە 2 پیشەگەر. براکەشی بوو بە قەشە و خوشکێکیشی هەر بەلاوی مرد. کانت ماوەیەک لە کۆلۆجیمنت فریدێسمنت دەستی کرد بە خوێندن و پاشان لە زانکۆی کنیگسبرگ ماوەی 6 ساڵ فیزیا، بیرکاری، فەلسەفە، خوداناسی خوێند و ماوەی 9 ساڵ لە 1746 زاینی مامۆستای ماڵەوەی بڕێک لە دەوڵەمەندەکان بوو. پاشان لە ساڵی 1755 زاینی وەکو مامۆستای یاریدەدەر لە زانکۆی کنیگسبرگ خزمەتی دەکرد و لە 1755 زاینی وەکو مامۆستای مەنتیق و میتافیزیک لە هەمان زانکۆ بەردەوامی بە خزمەتەکەی خۆیدا، لەگەڵ ئەوەشدا کە زانکۆی بەرلین میوانداری کردبوو بە پارەیەکی زۆرتریش. بەڵام ئەو لە ماوەی 80 ساڵی ژیانی خۆیدا پێی نەخستە ئەو دیوی کنیگسبرگ و تا کۆتایی تەمەنی خۆی ژنی نەهێنا و
لە 1804 زاینیدا مرد. بەرنامەی ڕۆژانەی کانت زۆر ڕێک و پێک بوو. یەکێک لە نووسەرە خۆرئاواییەکان ئەنووسێ کارەکانی ڕۆژانەی کانت زۆر لە ئیشە ڕێکخراوەکان و یاساییەکان ڕێکخراوتر بوون. ئەو سەعات 5 لە خەو هەڵدەستا و چای ئەخواردەوە و پاشان کەمێک چروتی ئەکێشا. لە 7 بۆ 8 دەستی ئەکرد بەوانەوتنەوە تا سەعات 3:04 دوانیوەڕۆ. پاشان گڵاسێک شەرابی ئەخواردەوە و سەعات 1 لەگەڵ بڕێک لە هاوڕێکانی کە لە تەواوی چینەکان بوون تەنانەت بازرگانیش نانی نیوەڕۆی ئەخوار. پاشان ماوەیەک ئیسراحەتی ئەکرد و سەعاتێک 2 سەعاتێک 4 جار لە شەقامێک کە ئەملاو لای بە درەخت تەندرا بوو دواتر ناونرا شەقامی فەیلسوف بۆ ماوەی 30 ساڵ لەگەڵ خزمەتکارەکەی لامپەدا بوو. پیاسەیەکی ئەکرد و لە دوای 1 سەعات گەڕان ئەگەڕایەوە بۆ ماڵەوە. ڕۆژنامەی ئەخوێندەوە و ئەو کات ئەچوویە ژوورەکەی خۆی تا سەعات 10 ئیشی ئەکرد و سەعات 2:04 لە ژوورێکدا کە پەنجەرەکەی لە هەموو وەرزەکاندا کراوە بوو ئەخەوت. فەلسفەکەی کانت لە سەرەتاوە زۆر پەیوەستی زانستی سروشتی بوو بە شێوەیە کە بەرهەمە سەرەتایەکانی ئەو هەمویان سەبارەت بە بابەتە زانستیەکان بوون، وەک ئاگر، باکان، مێژووی سروشتی، مرۆڤناسی، تیۆری بوونەوەران، هەتا دوایی ئەو تیۆریەیەکی وەکو تیۆریەی لاپلاسی لەبارەی دروستبوونی دنیاوە خستە ڕوو و پێشبینی تیۆری پەرسەندنی داروینی کرد، بەڵام زۆر بە خێرایی چاوی لەسەر فیزیا و ماددا هەڵخست و خستیە سەر میتافیزیک. بیرۆکە میتافیزیکەکانی ئەو لە ئاوی جیاوازیان ئەخواردەوە، وەکو ئایدیالیسمی برکلی، ماتریالیسمی هیوم، ڕشنالیسمی ڤۆڵتێر. بیرۆکەکانی ڕۆسۆ تیۆریەکانی لایبنتز برکلی مادەی ڕەتکردنەوەی بووە و هیوم هزری ڕەتکردنەوەی بووە و ڤۆڵتێر وتبووی بیرۆکە ئەبستراکتەکان بخەنە تاقی لە بیرکردنەوەوە، ڕوو لە عەقڵ بکەن و ڕۆسۆ هاواری کردبوو عەقڵ لە بیر بەرەوە پاڵ بە هەستکردنەوەکانتەوە بە. کانت لە ژێر کاریگەری تەواوی ئەم خواستانە وەستا بوو و ئەنجامەکەشی ئەوە بوو کە فەلسەفەیەکی مەعجوونی سەیری لە هەموو بیرۆکەکان دروست کرد. پاوڵ ڕا زیادە ڕەوی نەکردووە کە ئەڵێ ئەگەر بەرهەمەکانی کانت بخوێنیتەوە و ئەزانی کە لە بازاڕێکدای زۆر فێڵ بازانەیە و هەرچیت پێویست بێ هەیەتی و دەستت ئەکەوێ، هەم جەبر و هەم توانای هەڵبژاردن، هەم ئایدیالیسم و هەم دژەکەی، هەم خوداناسی و هەم خوداپەرستی. کانت وەکو جادوگەرەکان لە بەرامبەر ئەبڵەقی سیرکەرەکاندا لە کڵاوەکەی خۆی چەمکەکانی خودا و مانەوەی خۆر و توانای هەڵبژاردن دەردەهێنرێ. کانت لەلایەکەوە گریمانە سینەکانی خوداناسەکان لەبارەی سەلماندنی بوونی خودا کە بریتین لە گریمانەی جیهانی، گریمانەی هۆکارەتی خوازی و گریمانەی بوونەکی ڕەت ئەکاتەوە. لەلایەکی تریشەوە بۆ ئەوەی وەکو هانیە ئەڵێت شاعیری ئەڵمانی لامپا خزمەتکارەکەی بێخودا نەمێنێتەوە، بۆ ئەو خودایەک دروست ئەکا کە زۆر لە خودای ڕۆحانیەکان ئەچێ، کەواتە بێهۆنیە ئەگەر ڕێنهۆڵد لەبارەی ڕخنەی عەقڵی پەتی کانت بەم شێوەیە ئەنووسێ. بەشخوازەکانی کتێبی ڕخنەی عەقڵی پەتی بە ئیشی بەگومانێک ئەزانن کە ئەیەوێت ڕاهیەتی زانست لەناو ببە. بەگومانەکان ئەوە بەدەست پێشخەریەکی خۆ بە گەورەزان و خۆویستانە ئەزانن کە ئەیەوێت لەسەر بنەمای پایە کۆنەکان بنیادی فەلسەفەی بەشخوازی بەرپا بکە. لایەنگری سەر و سروش ئەوە بە فێڵێک ئەزانێت کە بۆ گۆڕینی بنەمای مێژووی ئاینەکان و داڕشتنی شێوازێکی سروشتی بێقسە سروشگەرەکان بە پاڵپشتێکی نوێ ئەزانن بۆ خستنە لەرزەی دین. مادیگەرانەوەکان بە هەڵێنجەری ئایدیالیسمی حەقیقەتی مادە ئەزانن و ڕۆحیانیەکان ئەڵێن کە ئەم فەلسەفەیە ئەیەوێت تەواوی ڕاستیەکان لە دنیای مادە و جەستەدا سنووردار بکە و لە ژێر دەمامکی سنووردارەتی و ئەزمون شاردونیەتیەوە. خودی کانتیش پێی بە دووفاقیە گۆیەکەی خۆی بردووە بۆ ئەوەی بە پردێک دوو فەلسەفە دژەکەی خۆی پێک بگەێنێ. کتێبی ڕخنەی وزەی دادوەری نووسی بەم شێوەیە کانت لە دوای وێرانکردنی کۆشکە کۆنەکەی سەر و سروشت خۆی لەسەر وێرانکردنی ئەو کۆشکە میتافیزیکیەی تر لەسەر ستایل و سەلیقەی خۆی دروستی کردەوە و دیسانەوە کەوتەوە ناو چاڵەکە. تیۆریەی معریفەت فەلسەفەی هاوچەرخ بەو ڕاستیە دەست پێ ئەکا کە گوایە عەقڵی مرۆڤ لە توانایدا هەیە کە بگاتە معریفەت، بەڵام مەسەلەکە ئەوە بوو کە بە چ شێوەیەک ئەتواندرێت توانای هزری مرۆڤ دیاری بکرێ. ئیمپریستەکان و ڕەشنالیستەکان باوەڕیان وابوو کە زانستی پەتی گشتی و پێویستە. لاک باوەڕی وابوو کە زانست لە ڕێگای ئەزمونە هەستیەکانمانەوە بەدەستدێ. هیچ شتێک لە هزردانیا مەگەر ئەوەی کە لە سەرەتادا لە هەستەوەرەکانماندا بوو بێت. هیوم هەنگاوێک ئەولاتر چوو
وتی کە تەنانەت ئەو زانستەی کە سەبارەت بە هزری خۆمان ئەیزانین لە ڕێگای هەستەوەرەکانمانەوە بەدەستێ. کەسایەتیەک کە پێی ئەوترێ من شتێک جگە لە کۆمەڵێک هەست و سۆزی بەردەوام و گۆڕاو نییە. ئەگەر شێوەکان و ڕەنگە بیر و باوەڕیەکانمان کە دڵنیاین لێیان لە زانیاریەکانی خۆمان کەم بکەینەوە، شتێک بەدەر لە کۆمەڵێک لە هەستەکانمان بۆ نامێنێتەوە. ئەویش هەستگەلێک وەک بڵقی سەر ئاو بەردەوام لە حاڵەتی جوڵەدان و ئەگۆڕێن. بەم شێوەیە هەیوم بە گشتین و کۆڵی لەوە ئەکرد کە بکرێ شتێک بە ناوی عەقڵبوونی هەبێ. دیکارت و هابز، ئسپینوزا و لایبنتس سیستەمێکی میتافیزیکی تایبەتیان بنیاد ناو بنەمای فەلسەفەکەی خۆیان بە ئەندازە ئەندازیاریەکەی ئیقلیدس بە بەڵگەدار و ڕەها و ڕێکوپێکدا ئەنا. بیل زۆر بەتوندی ڕخنەی لە تیۆریا میتافیزیکی و خوداناسیەکان گرت و وتی ئەم جۆرە سەفسەتە گۆیان نەتەنیا دوورە لە عەقڵەوە بەڵکو دژی عەقڵیشە. ئێستاکە کە خودی عەقڵ ماوەتەوە کە دادگای بکرێ هەتا دەربکەوێ کە چۆن پیا و تەشی ڕێسن. کاتێک دەرکەوت ئەم ئیشەی گرتە ئەستۆ، ئەو لەلایەکەوە هەوڵی ئەدا گومانەکەی هیوم سنووردار بکاو، لەلایەکی تریشەوە دۆگماتیسی کۆنی لابرد و بەشەڕ هات لەگەڵ ماتریالیسم و فاتالیسم و خوداناسی و سانتیماتیالیسم. بۆ ئەم مەبەستە یەکەم جار لەگەڵ جۆن لۆکدا بەشەڕ هات و وتی هەموو زانیاریەکان لە ڕێگای هەستەوەرەکانەوە بەدەست نایەن. ئەو بە گوتەی لایبنتس لە هزردا هیچ شتێبوونی نییە جگە لە خودی هزر. ئەم گوتەیەشی خستە سەر پێی پێبراوەکان بەبێت چەمکەکان کوێرن. ڕوونیشی کردەوە هزر وەکو مۆمەکی هەڵگیرساو نییە، بەڵکو ئەو خۆی هەڵگیرسێنەرە و خۆشیشی چەمکەکان دروست ئەکا. ئەو نەبێت بۆ دروستکردنی ئەم چەمکانە لە پێی پێبراوەکان هەستەیەکانی وەکو مادەیەکی خاو سوود ئەبینێ شت لە خۆیدا. بەڵام زانست بۆ پەیبردن بە دنیا دەرکەوت دیار دەکان فینۆمێنە زۆر سنووردار و پەیوەستە، نەک ناومێنن. کانت نکوڵی لەبوونی مادە و دنیای دەرەوە نەئەکرد و بەدەستهێنانی زانستێکی دڵنیاکەرەوەی لەبارەی نهێنی خوداکان و شتەکان و شت لە خۆیدا بەمەحاڵ ئەزانی. بە بڕوای ئەو زانیاریەکان و مادەکان بریتین لە کۆمەڵەیەک لە هەستەکان و پەی بێبراوەکانن، چەمک و مانای شتەکانن، نەک خودی شتەکان. ئێمە ناتوانین پەی بەو دیوی هەستەکانمان ببین و قاچمان لە بەڕەکەی خۆمان زیاتر ڕابکێشین. دامێنی چالاکیەکانی ئێمە سنووردار و پەیوەستە بە دنیایەک کە تیایدا دامرکاوە و هەر بەم هۆیەشەوە کە ئەو میتافیزیک بە زانستدا نانێت و یەکسەرا بە چاوی هەڵوەشێنەریەوە سەیری ئەکا، چونکە سەلماندنی بوونی خودا و مانەوەی ڕۆح لە ڕێگەی عەقڵ و بەڵگەداریەوە شتێکی مەحاڵە. سەیر نییە کە ئەگەر بڕێک لە قەشەکان بە کانتیان وتبێت سەگەکانی خۆیان ناو ئەنا کانت. ڕخنەی عەقڵی کردەیی ئەگەر کانت لەلایەکەوە بنەمای خوداناسی تێکدا، ئەوە لەلایەکی ترەوە چوویە ناو دنیا تەماویەکەی سەر و سروشت، چونکە لە بڕوای ئەو عەقڵی ڕەها ئەتوانێت پراکتیکی بێ. ئێمە لە ڕێگای بینین نەک بەڵگەداری ئەتوانین پەی بەبوونی خودا و مانەوەی ڕۆح ببین و یاسای ئەخلاقی خۆمان لە فەرمانەکانی ڕەها و بێ ئەملا و ئەولا هەست پێ بکەین. بەم شێوەیە کە مامۆستای زانکۆی کنیکسبرگ کە ڕۆژگارێکی زەلکا و ناکۆتەکانی میتافیزیک و دەریا تاریکەکەی کە نە قەراغێک نە ڕووناکێکی تێدا ئەبیندرێت ئەیود، لە پڕێکدا بە بێدەنگی بەرەو دنیایەکمان ئەبا کە نکوڵی لێکردووە و ئایدەلۆژیای لەسەر بنەمایەکی ئەستوورتر واتە بنەمای عەقڵی پراکتیکی بنیاد ناوە تا لەسەر ئەم گاشەبەردا لە هەر جۆرە زیانێک پارێزراو بێ. بە دەربڕینێکی تر کانت خودای لە هزری خۆیدا کوشت، بەڵام لە دڵیدا ئەیهێڵێتەوە. سێ بنەمای ئەخلاقی لەبارەی ئەخلاقی کانت سێ کتێبی بنچینەی نووسی کە بریتین لەمانە. یەکەم ڕخنەی عەقڵی کردەیی پراکتیکی، دووەم میتافیزیکی ئەخلاق، سێیەم بنەماکانی میتافیزیکی ئەخلاق. مەبەستی کانت لە عەقڵی پەتی کردەیی عەقڵێکە کە مرۆڤ بۆ کرداری باش هەن ئەدات و کرداری باشیش کردەیەکە کە لەسەر بنەمای چاکەخوازی و چاکەخوازیشە. هەمان گوێڕایەڵیکردنی بەجێهێنانی بەرپرسیاریەتیەکانە. بە بڕوای کانت کەسێک کە کردارەکانی لەسەر بنەمای ئەنجامدانە ئیشا چاکەکانیشی هەرچەندە کە سەخت بن ئەنجامی ئەدات، زۆر بە سنگ فراوانیشەوە. بە دەربڕینێکی تر لە کردارەکانی ئەودا کینە و بەرژەوەندی بوونی نییە، سەرچاوەکەیان چاکەخوازیە و بەس. کردارێکی باش کە کینە و مەبەست و بەرژەوەندی کاریگەری لەسەری هەبوو ئەخلاق نییە، هەرچەندیش زۆرێک سوودی لێ ببینێ. چاکەی ئەخلاقی ئەوەیە کە کەسەکە ئیشێکی چاکە لە بەرخاتری چاکە ئەنجام ئەدا و چاوەڕێی هیچ جۆرە پاداشتێک نابێ بۆ گەیشتن بەم مەبەستە
ئەو ئەبێت ئەم فۆرمولە ئەخلاقیە ڕێنوێنەکەرەی ژێرەوە پەیڕەوی بکات. هاوکات بە شێوەیەک ڕەفتار بکە کە بتەوێت بخوازی کە شێوازی کردارەکەی تۆ بۆ هەموو کەسێک هەموو کات و شوێنێ بێتە یاسایەکی گشتی. فەرمانی ئەدا بە جیهانەکان عەقڵکردەیی دەری ئەکات و ئەم فەرمانە ڕەهاو نەگۆڕا. کانت کڕێخەری واژە فەلسەفیەکانە بەم فەرمانەیان فەرمانی ڕەها لە یاسا زۆر بڵاوەکانی کانت ئەوەیە کە هیچ کەس مافی ئەوەی نییە کە مرۆڤێکی تر وەکو ئامڕازێک بۆ گەشتن بە ئامانجێکی خۆی بەکاربهێنێ، چونکە بۆ مرۆڤ خودی مرۆڤ ئامانجە. بنەمای ئەخلاقیە دووەمینیەکەی کانت بەم شێوەیە کورت دەبێتەوە، بە شێوەیەک ڕەفتار بکە کە لە یاسا گوزاریەکانی تۆ واتە ئیرادەکانی تۆ چەند دەستورێک دروست بن کە بگونجێ لەگەڵ جێگیری خواستە ڕەهاکان. بنەماکانی ئەخلاق کانت مرۆڤ بەسەر پشک ئەزانێت و بەڵگەیەکی ڕەزامەندکەریش ناهێنێتەوە کە بۆچی مرۆڤ سەرپشکە. لە بڕوای ئەو فیترەت فەرمانڕەوایی ئەکات کە مرۆڤ سەرپشکە و عەقڵی تیۆری توانای بەڵگەهێنانەوەشی نییە، و لەبەر ئەوەی مرۆڤ سەرپشکە بەرپرسیارە و ناچارە کە گوێڕایاڵی عەقڵی پراکتیکی بکە و بەرژەوەندی گشتی پێش بەرژەوەندی تاکیەکان بخە. لەم بارەیەوە فڕوغی لە ڕێڕەوی دانایی لە ئەوروپادا بەم شێوەیە ڕوونیەکاتەوە. لە مرۆڤدا سروشتێک و عەقڵێک هەیە. لەلایەنی سروشتەوە پەیوەندی بە دنیای سروشتیەوە ئەو کردارانەی کەلەی ئەوەشێتەوە کاتین دیاردە و دەرکەوتن و گوێڕایاڵی یاسای زاڵبوون ئەنجام بەسەر هۆکاردان و بتەوێ و نەتەوێ ئەمە ڕوئەدا. ئەگەریش مرۆڤیش هەر ئەم لایەنەی هەبێ کردارەکان هەمویان بەدەر بوون لەسەر پشکی، بەڵام لەلایەنی عەقڵەوە مرۆڤ پەیوەستە بە دنیای شتە عەقڵانیەکان. ئەو دنیایەش کاتینیە و لە سەرووی دەرکەوتن و ڕووداوە دیاردەکانەوە عەقڵتیایدا سربەخۆ و ئازادە و یاسا و دەستوری هەیە، بەڵام یاساکەی ئەو بەدەر لە خودی خۆی و لە واقعدا دروست کراوە. ئەوە و ئیدی یاسا بەسەریدا ناسەپێ، و ئەگەر سروشت لێوە نزیک نەبوایە تەنیا بوایە، ئەوە تەواوی کردارەکانی هاوشێوەی یاساکانی بوون. بەڵام لەبەر ئەوەی کە بنیاتی مرۆڤ سروشت وەکو فەرمانێک لێ بکە، هەمان فەرمان کە وتمان بێمەرج و ڕەهایە، مرۆڤ لە بەرامبەریدا کە یاسایەکی ئەخلاقیە و ئەبێت و پێویستی بە ئەدای بەجێهێنان و پەیڕەویکردنە لە یاسا گشتیەکەی، ئەو بە بەڕێز ئەزانێت و پەیڕەویەکەی ئەو بە نیسبەت ئەو لەو ڕوەیەوە شتێکی سەرپشکانەیە نەک جەبری. فەرمانی ئەخلاقی ئەوەیە کە ئەبێت بیکەیت و ئەگەریش کە ئەتوانیت نەیکەیت ئەبێت بیکەیت، جگەلەوەیە کە ناچاری بیکەیت. گوێڕایاڵی فەرمانی، بەڵام فەرمانی خۆت نەک فەرمانی یەکێکی تر یان شتێک و پێویستیەک، و هێز و توانای ئەوەشت هەیە کە پەیڕەوی نەکەیت، وەک ئەوەی کە زۆر جار ڕوو ئەدا کە نایکەیت. هەر ئەم بڕگەیە شایەتی ئەوەیە کە مرۆڤ ئیرادەی هەیە و هەر ئەم توانایەی مرۆڤ بۆ زاڵبوون بەسەر فەرمانەکانی عەقڵ ئازادیەکەی ئەوە و ئەو کات کە پەیڕەوی لە فەرمانی عەقڵ ناکە ئازادی خۆی لەدەستداوە و دۆڕاوە بە سروشت، واتە دەرکەوتە و ڕوودا و دیاردەکان خۆی گرفتاری فاکتەرە دەرەکیەکان کردووە، بە گوتەی خەڵکی ئاسایی نەفس پەروەردەی کردووە و مەبەستی تەنیا کەسایەتیەکەی خۆی بووە. کانت بڕوای تریشی لەبارەی ئەخلاقەوە هەبوو، وەک ئەوەی کە بەجێهێنانە ئەخلاقیەکانی بە دوو جۆر ئەزانی. یەکێک بەجێهێنانی یاسایی کە لە دەرەوە ئەدرێت بەسەر مرۆڤدا، هەڵێنجانەکەی ئەو ئەبێتە هۆی ڕاکێشکاریەکی هەڵە ئامێز بۆ دادگا و سیاسەت بە یارمەتی دەوڵەت. ئەویدی بەجێهێنانێکە کە فەزیلەتیە کە پێویستیەکی دەرونیە و پاڵنەرەکەشی ویژدان یان پۆلیسی ناوەیە. ئامانجی زانستی ئەخلاق بەدەستهێنانی کامڵێتی و ئازاردانی دەروون و دابینکردنی بەختەوەری و ئازادی خود و ئەوانی ترا. کانت گوتارێکی دوور و درێژی لەبارەی ئەوەی کە چۆن ئەتواندرێ مرۆڤەکان لەم ڕێگەیەوە ڕێنوێنی بکەیت، ئەوە زانستێکی ئەخلاقی زۆر ئاسانی لە مەیدانی سیاسەتدا کشاندەوە و ئەڵێت هەموو نەتەوەکانی دنیا ئەبێت وەکو تاکەکان پەیڕەوی لە بنەماکانی دادپەروەری بکەن و مافی یەکتری نەخۆن بۆ جێگیرکردنی ئاشتەواییەکی گشتی و ڕێکەوتنێکی پایەدار هەوڵ بدەن. بیسەرانی خۆشەویستی شنەوای دەنگی هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بەشی 11 بەناونیشانی قوتابخانە ڕەشبینیەکان لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان لاپەڕا 241. شۆپنهاوەر و هارتمان. شۆپنهاوەر 111 ساڵ و 1 ڕۆژ لە دوای مەرگی ئیسپینوزا واتە ڕۆژی هێنی 22 فۆریەی 1788 زاینی لە خانووی ژمارە 117 لە ناوچەی هلینکیگ شتراسە لە دانتزیگ هاتە دنیاوە. باوکی هانریش فلوریس بازرگانێکی ناسرا و بانقدارێکی گەورە بوو.
ئەو پیاوێکی ئیرادە بەهێز و خاوەن بڕوا و ئیشکەر و تووڕە و بەردەوام خواز بوو. حەزی لە بڕواکانی ڤۆڵتێر و ئازادی سەربەخۆ بوو. دایکی شۆپنهاوەر کە کچی دادوەرێکی ناسراو بوو لە سەردەمی کچێنیدا ناوی یۆهانا هانریت تروزینس. یۆهانا کچێکی کەمێک تووکنی خاوەند و چاوی شینی گەورە و ئەندامێکی سەرنجڕاکێش بوو. لە کاتێکدا کە 13 ساڵ بوو وانەی بە کوڕێک ئەوتەوە کەوتە ژێر کاریگەری ئەو پەیوەندیەکی لەگەڵ کوڕەدا دروست کرد و لە 18 ساڵیدا شووی بە باوکی فەیلسوف کرد. باوکی فەیلسوف کە لە 4 میلی خۆر ئاوای دانتزیک خانوویەکی هەبوو، تەنیا ڕۆژانی شەمە و دووشەمە لەم خانوەدا بەسەری ئەبر. باقی کاتەکانی خۆی ژنە لە ماڵەوە تەنیا بوو و لەبەر ئەوە کتێبخانەیەکی گەورەی لە ماڵەوە هەبوو. خانم شۆپنهاوەر کاتە بەتاڵەکانی خۆی بە خوێندنەوە پڕ ئەکردەوە. ئەو چەند ڕۆمانێکی نووسی و لە سەردەمەکەی خۆیدا ناوبانگی گەورەی پەیدا کرد. دانتیزیک کە پێیان ئەوت ونیزی باکوور لەبەر ئەوەی لە 8 مارسی 1793 کەوتە ژێر دەستی پرۆسەکان. شۆپنهاوەر کە ئازادی خواز بوو ئیدی لە بەرژەوەندی خۆیدا نەبینی کە لەوێ بمێنێتەوە و بەرەو هامبۆرگ سەفەری کرد. باوکی شۆپنهاوەر بیرۆباوەڕی سەمەرەی هەبوو. ئەو کوڕەکەی لە 3 ساڵیدا بۆ لو هاورد نارد. فێرکاری و پەروەردەکردنەکەی خستە ئەستۆ یەکێ لە هاوڕێ نزیکەکانی بەناوی گرگواردو بلزیمار لە لو هاورد. لە دوای گەڕانەوەی بۆ ئەڵمان شۆپنهاوەر لە قوتابخانەیەکی تایبەتیدا بەردەوامی بە خوێندنەکەی خۆیدا و تا ساڵی 1802 لەم قوتابخانەیەدا مایەوە. لە هەمان ساڵدا باوکی پێیوت کە یەکێک لەو دوو ڕێگایە هەڵبژێرێ، یا لە دوای سەفەرێکی دوور و درێژ لە فەڕەنسا و ئیتالیا و ئینگلیز واز لە خوێندن بهێنێ، لەگەڵ ئەوەدا خۆی سەرقاڵی بازرگانی بکە، یا ئەوەی کە هاوکات بەردەوامی بە خوێندنەکەی خۆی بدا. خواست و حەزی گەڕان لەسەر خوێندنەکەی زاڵ بوو و شۆپنهاوەر لەگەڵ باوکی بەرەو لەندەن بەڕێکەوتن. لە دوای 6 هەفتا گەڕان لە لەندەن دایک و باوکی چوون بۆ ئۆسکۆتلەندا و کوڕەکەی خۆی بۆ ماوەی 3 مانگ لە لەندەن لە پانسیۆنێکدا بەجێهێشت. فەیلسوفە بچووکەکەی ئێمە هەر لەم ماوەکەمەدا فێری زمانی ئینگلیزی بوو. لە نۆڤەمبەری 1803 خێزانەکەی شۆپنهاوەر ئینگلتەرایان بەجێهێشت و لە ڕێگای ڕۆتردام بەرەو پاریس بەڕێکەوتن و لەوێوە لە برد و لیون و تۆڵۆن و ژنێف و ڤیەنا دەستیان کرد بە گەڕان. لە تۆڵۆن زۆر دڵی بۆ چارەنووسی ئەو خەڵکانە سوتا کە تاوانبار کرابوون و ئیشی قورسیان پێئەکردن و لە لیۆن بەبینینی ئەو چوارڕیانەی کە لەوێ سەردەمی شۆڕشی فەڕەنسا سەری خەڵکیان بە مقەس ئەپەڕان زۆر سەرسام بوو. لەم سەفەرانەیدا مونبلان قوڵترین و کاریگەرترین و هەستی لەسەر شۆپنهاوەر دروست کرد. ئەم هەستا هێندە قوڵ بوو کە دواتر بەردەوام لە بەرهەمەکانی خۆیدا یادی ئەکردەوە. لەو لوتکە جوانەی زنجیرە چیاکانی ئەڵب بۆ نمونە لە یەکێ لە بەرهەمەکانیدا ئەنووسێ هۆشیاری وەکو مۆنبلاندا لە خەمەکەیدا پێکەنینێک و لە پێکەنینەکەیدا خەمێک شاردراوەتەوە. لە دوای گەڕانەوەی لە سەفەر شۆپنهاوەر بۆ ماوەی 4 مانگ هەوڵیدا لە نزیکەوە فێری بازرگانی و کاسبی ببێ، بەڵام لە جیاتی فێربوونی ئیش و کارەکانی بازرگانی لە بچووکترین هەل و سوودی ئەبینی و خۆی سەرقاڵی خوێندنەوە ئەکرد. هەر لەم کاتەدا ڕووداوێک ڕوویدا کە چارەنووسی ئەوی بە تەواوەتی گۆڕی و ئەو ڕووداوەش مردنی باوکی بوو. شۆپنهاوەر باوکی تا سنووری پەرستن خۆش ئەویست و مردنەکەی زۆر کاری تێکرد، بەڵام لەلایەکی ترەوە لە دوای مەرگی باوکی ناچار بوو کە خۆی سەرقاڵی بازرگانی بکات. لە ساڵی 1807 زۆر بە گرنگی لە گۆتا خۆی خەریکی خوێندن کرد. ئەو کات 17 ساڵ بوو لە تەمەنی شۆپنهاوەر تێئەپەڕی. دیسانەوە خۆی لە ئیشە بازرگانیەکان دوورخستبوویەوە. لەم قوتابخانەیەدا زۆر نەمایەوە و لەبەر نووسین نووسراوێکی گەڵتە ئامێزانە بۆ یەکێک لە مامۆستاکانی لە قوتابخانە کرایە دەرەوە. شۆپنهاوەر لە ئۆکتۆبەری 1809 لە زانکۆی گوتنگین ناوی خۆی نووسی و لە سەرەتادا دەستی بە خوێندنی پزیشکی کرد، بەڵام پاشان سەرقاڵی خوێندنی فەلسەفە بوو. بەرهەمەکانی کانت و ئەفلاتونی زۆر بە سەرنجی تایبەتیەوە ئەخوێندەوە، بەڵام دواتر کە کارێکی وای کرد کە لە تیۆریەکەی ئەفلاتون و کانت وەکو دارێک بۆ ئاوێزانکردنی بیرۆکەکانی خۆی خستیا ژێر خوێندنەوەوە و بەکاری هێنا. لە هەمینی 1811 شۆپنهاوەر لە زانکۆی بەرلین سەرقاڵی خوێندن بووە. لێرەدا سەرنجی خرایە سەر فێربوونی زانستی سروشتی وەکو کیمیا، فیزیا، گیاناسی، زانستی ئەندام شیکاری و تا کۆتایی. شۆپنهاوەر لە کاتی خوێندنی لە هەندێک کتێبی زۆری ئەخوێندەوە و شتی زۆری ئەنووسی و لە یادداشتەکانی سەردەمی خوێندکاریدا لە زۆر شوێندا ڕەخنەی توند لە مامۆستاکانی دەگرێ. بۆ نمونە لە شوێنێکدا پرۆپیسۆر شولف وەکو ئاژەڵێکی گەلە و لە شوێنێکی تردا وەکو سۆڤستاییەک ناوی دەبات. قسەکانی پرۆفیسۆر شیلەر ماخەر لەبارەی مەزهەب زۆر بەتوندی خستبوویە ژێڕەخنە. شیلەر ماخەر لەسەر پۆڵ وتبووی هیچ کەس ناتوانێت بەبێ مەزهەبی بوون ببێت بە فەیلسوف. شۆپنهاوەر لە یادداشتەکانی خۆیدا ئەنووسێ
هیچ پیاوێکی مەزهەبی ڕوو لە فەلسەفە ناکە، چونکە ئەو هیچ پێویستێکی بە فەلسەفە نییە. کەسێک کە بەڕاستی فەلسەفە چنە بێدینە. مرۆڤێکی وەکو ئەو بەبێ ئەوەی پێشنیارێک بکاتە ملی بەڕێدا ئەڕوا، ئەو ترس ناکە بەڵام ئازادە. لە بەرلین بڕیاریدا بە نووسینی نامەیەک پلەی دکتۆرا وەربگرێ، بەڵام شۆڕدەستی پێکرد. شۆپنهاوەر لە بەرلین پەنای بر بۆ ڕودلشتات. لەوێ نامە نووسراوەکەی خۆی لەبارەی 4 ڕیشەی بنەمای هۆکاری بێنیازکەر کە یەکەمین بەرهەمی ئەو کە نووسیوێتی پێشکەش بە زانکۆی هێنای کردو. وەک تێزێک نامەی ئەو وەرگیرا و پلەی دکتۆراشی پێدرا. لەم کاتەدا ئەو لەلایەن دایکەوە کە لە ویمار ساڵۆنێکی ئەدەبی پێکهێنا بوو، ئاشنای گۆتە و ویلند و دوو ئەدەبی ئەڵمانی ئاشنا بوو. هاوڕێتی ئەو لەگەڵ گۆتە هێندە گەرموگوڕ بوو کە پێکەوە سەبارەت بە ڕەنگەکان توێژینەوەیان کردو. تیۆریەکی تازەیان لە دژی تیۆریەکەی نیوتن داهێنا. تیایدا شۆپنهاوەر دنیابینیەکەی خۆی بە گۆتا باس کرد و گوتی: گەر وەکو خۆر بوونی نەبوایە نەم دەبینی. گۆتا وەڵامی دایەوە: باشترە بڵیت ئێمە بوونمان نەدەبوو گەر خۆر نەیبینینایە. بەڵام زۆری نەخایاند کە پەیوەندی نێوان فەیلسوف و شاعیرەکە چوو بە شێوەیە کە گۆتا لە ئاناڵندا ئەنووسێ. دکتۆر شۆپنهاوەر وەکو هاوڕێیەک و هاوخوازێک هاتەلام. ئێمە لەبارەی هەندێک مەسەلەوە پێکەوە گەیشتینە ئەنجام و یەکمان گرت، بەڵام سەرنجام جۆرێک جیابوونەوە بێچارەسەر هاتەکایەوە. ئەم جیابوونەوەیە وەکو جیابوونەوەی دوو هاوڕێ بوو لە دوای خواحافیزی، وەکو دوو هاوڕێ کە یەکێکیان بەرەو باکوور و ئەوی تریان بەرەو باشوور ئەڕوات و لە ئەنجامدا هەردووکیان لە بەرچاو یەکتری ون بوون. ئەم چیرۆکەی خوارەوە ئەندازەی نیگای گۆتا بۆ شۆپنهاوەر پیشان ئەدا. ڕۆژێک شۆپنهاوەر لە ژوورەکەی گۆتا لە پەنجەرەکەەوە بە بێدەنگی سەیری ئاسمانی ئەکرد. ئەو کچانەی کە لە ژوورەکەدا بوون هەمیشە گاڵتەیان بە ڕەفتارە سەیر و سەمەرەکەیە کرد. دەستیان کرد بە پێکەنین. گۆتا بە نەرمی کچەکانی دامرکاند و وتی: وازی لێ بهێنن، ئەو زۆر بە زووی پێش هەمومان ئەکەوێ. لەم ماوەیەدا پەیوەندی شۆپنهاوەر لەگەڵ دایکیدا زیاتر تێکچوو. لە سەرەتاوە نامە و نامەگۆڕینەوە لە نێوانیاندا هەبوو. پاش چەند ڕۆژێک شۆپنهاوەر بوو بە میوانی دایکی، بەڵام لەبەر ئەوەی ئەو میواندادیانەی کە دایکی ئەیکردن دژ بوو، بەردەوام قسەی تند و تاڵ و ناشرینی بە دایکی ئەوت. پاش چەند ڕۆژێ شۆپنهاوەر بوو بە میوانی دایکی، بەڵام لەبەر ئەوەی بەو میوانداریانەی کە دایکی ئەیکردن دژ بوو، بەردەوام قسەی تند و تاڵ و ناشرینی بە دایکی ئەوت. شۆپنهاوەر وەکو میوان هاتبووە لای و لە بێدەنگێکی تەواودا نانی نیمەڕۆی ئەخوارد و پاشان نانی ئێوارە ئەچوویە سەروەختی ئیشەکەی خۆی. وردە وردە دژایەتی ئەو دایکی گەیشتە سنوورێک کە گاڵتەیان بە یەکتری ئەکرد. دایکی وتی: کتێبەکەی تۆ لەبارەی 4 ڕیشە تەنیا بە خەڵکی عەترفرۆشەکان دێ. وە کوڕەکەشی شۆپنهاوەر وەڵامی دایەوە: چاپی تەواوی هەموو کتێبەکانی تۆ ئەتوانرێت لە قوتووی عەترفرۆشەکاندا بدۆزرێتەوە. بەپێی گێڕانەوەیەکی تر دایکی وتوێتی: لە 4 ڕیشە مرۆڤ بە شێوەیەک تێگا کە ئەم کتێبە ناوەڕۆکەکەی باسی یاسای دەرمانسازی ئەکا بۆ دەرمانسازەکان. شۆپنهاوەریش وتوێتی: زۆربەی ئەو خەڵکە کتێبەکەی من ئەخوێندنەوە، بەڵام لە کاتێکدا لە قوتووی شەخڵەکانیشدا یەک دانە لە بەرهەمەکانی تۆ نادۆزرێتەوە. لە کۆتاییدا دژایەتیەکە گەیشتاوەی کە ڕۆژێک دایکی بە لەقا کوڕەکەی خۆی لە ماڵ کردە دەرەوە، لە پلیکانەکانەوە فڕیدایە خوارەوە و کوڕەش بە تووڕەیەوە بە دایکی وت: ئەگەر لە داهاتوودا ناوێک لە تۆ بمێنێتەوە تەنیا بەهۆی منەوەیە. لە دوای ئەم ڕووداوە تا 3 ساڵی تر دایکی ما و شۆپنهاوەر نەنامەیەکی بۆ نووسی نەهاتە سەروەختی. لە ماوەی ئەو 4 ساڵی کە شۆپنهاوەر لە درسن 1880 بۆ 1822 بردیە سەر، تووشی هیچ ڕووداوێکی سەرنجڕاکێش نەبوو. ئەو لەو ماوەیەدا لە خانوویەکی چۆڵدا لە ئیسراڵ ژیانی بەسەر ئەبرد و ئیشەکەی وەکو هەمیشە خوێندنەوە و توێژینەوە بوو. لەم ماوەیەدا ئەو دەستی کرد بە نووسینی بەرهەمە گەورەکەی خۆی، دنیا وەک ئیرادە و وێنە. ئەم کتێبە گەورەیە لە 4 بەش پێک هاتبوو بە گوتەی شۆپنهاوەر ناوەڕۆکەکەی مەنتیق، میتافیزیک، جوانناسی، ئەخلاقیات. ئەتوانین بڵین کە ئەم 4 وەرزە 4 شێوازە بۆ دۆزینەوە و دروستکردنی ڕاستیەکان. بە دەربڕینی تر شۆپنهاوەر لەم کتێبەیدا ڕاستیەک لە ڕووی زانست و بوون و هونەر و ڕەفتارەوە خستوێت یا ژێر توێژینەوە، یان باشتر وایە کە بڵین بەرهەمەکەی شۆپنهاوەر وەکو شانۆنامەیەکی فەلسەفیە کە لە 4 پەردا ڕێکخراوە و قارەمانانی ئەم شانۆنامەیە ئیرادەیان ناوناوە کە لە ڕۆڵەک جیاوازەکاندا بەشداری ئەکا بەبێ ئەوەی کەسایەتی خۆی لەدەست بدا. تەواوی بەشەکانی ئەم کتێبە پەیوەستن بەیەکەوە، هەر بەشە و مەبەستەکانی بەشەکانی تر تەواو ئەکا.
لەم کتێبەدا شۆپنهاوەر وەک بتشکێنێک لە ئەشکەوتا تاریکە بێدەنگەکەی خۆی دێتە دەرەوە و بتە گاڵتەجارەکانی سەردەمەکەی خۆی یەک لە دوای یەک ئەشکێنێت و گەورەترین بتێک کە بە چەکشەکەی ئەو ئەشکێت گۆران و پەرەسەندنە. بە دەربڕینێکی تر لە سەردەمی شۆپنهاوەردا ئەو بیرۆکەیە مۆد بووە کە بارودۆخی مرۆڤ ڕۆژ لە دوای ڕۆژ باشتر ئەبێت و داهاتوویەکی زۆر درەخشان لە بەردەمیدایە. بەڵام شۆپنهاوەر بە پێچەوانەوە ئەوەی ئەوت کە تەنیا بارودۆخی مرۆڤ باشتر نابێ بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر ئەبێ، بە شێوەیە کە ئەتوانین بڵین کە ئەو ڕێگایەی کە مرۆڤ ئەی پێوێت بەو بەهەشتەی کە بەڵێنراوە ناگات، بەڵکو ئەگاتە دۆزەخ. بە بڕوای ئەو تیۆریا پێشکەوتنی بەردەوامی مرۆڤ بەرەو سەرزەمینی خۆشبەختی لەو وەهمانەیە کە تەنیا شیتەڵەکان ئەتوانن باوەڕی پێ بکەن. بەڵام شۆپنهاوەر بە پێچەوانەوە ئەوەی ئەوت کە تەنیا بارودۆخی مرۆڤ باشتر نابێ بەڵکو ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر ئەبێ، بە شێوەیە کە ئەتوانین بڵین کە ئەو ڕێگایی کە مرۆڤ ئەی پێوێت بەو بەهەشتەی کە بەڵێنراوە ناگات، بەڵکو ئەگاتە دۆزەخ. بە بڕوای ئەو تیۆریا پێشکەوتنی بەردەوامی مرۆڤ بەرەو سەرزەمینی خۆشبەختی لەو وەهمانەیە کە تەنیا شێتەکان ئەتوانن باوەڕی پێ بکەن. کەسانێک کە باوەڕیان بەم جۆرە وەهمانە هەیە ئاگان لە خود خراپی مرۆڤ نییە و نازانن کە مرۆڤ ئاشتی خواز نییە. شۆپنهاوەر ئەڵێت ئەوەی کە لەم ژینەدا فەرمانڕەوای ئەکا عەقڵ نییە، بەڵکو ئیرادەیەکی کوێر و وەحشیە کە عەقڵ بەکار ئەهێنێت بۆ گەیشتن بە مەبەستە ڕەشەکانی خۆی. ئەم ئیرادە ڕیشەی بوونە و بە تەواوەتی مەینەتیەکانی ژیان لەوەوە سەرچاوە ئەگرن و لەبەر ئەوەی عەشق ئەبێتە هۆی بەردەوامی هەبوون کەواتە خراپە بڵێ. تۆوەکانی ڕەمەکی سێکسی زۆر خراپە و سەرزەنشتین چونکە لەم ڕەمەکەدا شەهوەتی ژیان لە بەرزترین ئازدا خۆی دەرەخا. شۆپنهاوەر زۆر بە چاوێکی کەمەوە سەیری ماتریالیست ئەکاو ئەڵێ ماتریالیسم ناتوانێ بگا بەڕاستی، عەقڵیش ناتوانێ پێی بە زانستی ڕاستەقینە ببا، چونکە عەقڵ خۆی لە سەیرکەرێک زیاتر هیچی تر نییە. بەڵام هەر کاتێک بچینە ناو خۆمان لە لێواری هەستەکانی دنیای ناوەوەی خۆمان لەو ساتەی کە بێدەنگانە کە گوێکان و چاوەکان خەویان لێ ئەکەوێ خۆمان لە دنیای ئیرادەدا ئەبینینەوە، دنیای کات و شوێن نادیار و ئەبەدیەتێک بە ڕووماندا ئەکرێتەوە. جیاوازی نێوان هۆ و ئەنجام لە ناو ئەچێت و ئێمە خۆمان لە هەموو شوێنێک و لە هەمان کاتدا لە هیچ شوێنێک ئەبینینەوە، هەم لە هەموو کاتێکداین و هەم لە هیچ کاتێکدا. لەم حاڵەتەدا گێژیەکی خوازرا و توشمان ئەبێت و لە باوەشی ئەبەدیەتدا خەوێکی شیرین ئەمان باتەوە بۆ خۆی. هەوڵی بژێوی و ژیانی ڕۆژانە ئەبێتە بەربەز لە بەردەم دۆزینەوەی ئەم ڕاستیە بە تایبەتی ژیانی ماتریالیستی هەنووکەیی، ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە یەک بەیەکی شتەکان سەرنج بدەین و ئەو ڕۆحەی کە هەموو بوونەوەرەکانی دنیای لە خۆگرتووە لەبەر چاو نەگرین. لە بێدەنگیا تاریکەکەی هەستە دەرونیەکاندا ئێمە ئەتوانین پێی بە پەیوەندیەک لە نێوان ئێمە و تەواوی بوونەوەرەکانی تردا هەیە ببین، بەڵام لە ڕۆشنای عەقڵ و زانستی مادیدا شتەکان جلی یەکخوازیان لەبەر دەرهێناوە و هەر یەکەیان بۆ خۆی ژیانێکی سەربەخۆی هەیە و هەموو کەسێک بەوی تر بێگانە ئەبێ. هەر لەگەڵ ئەوەی کتێبەکەی لە چاپدرا تەنانەت پێش ئەوەی کۆتا نمونەی هەڵەگیر بکە شۆپنهاوەر بەرەو ئیتالیا سەفەری کرد تا ماندووبوونی 4 ساڵ ئیشەکەی بەگەڕان و خۆشی قەرەبوو بکاتەوە. لە هەمان کاتدا لورد بایدن و لئوپاردی دوور بایدون کە دڵی خۆی بە دولبەرە ئیتالیەکەیدا بوو ئامادەی ئاشنایی نەبوو لەگەڵ فەیلسوف، بەڵام کاتێک بە بەلەم بەسەر ئاوەکەدا تێ ئەپەڕین شاعیر و فەیلسوف کەمێک سەیری یەکتریان کرد. ڕۆژی 1 نۆڤەمبەری 1818 زاینی شۆپنهاوەر گەیشتە وینز و بە ئەندازەیە کەوتە ژێر کاریگەری تەلیسمی ئەفسوناوی ئەم شارە کە تا کۆتایی تەمەنی هەر کاتێک ئەکەوتەوە یادی ئەو ڕۆژانە هەموو بوونی پڕ ئەبوو لە توانا و شادی و بەختەوەری. لە دوای چەند هەفتەیە گەڕان لە وینز شۆپنهاوەر چوو بۆ پۆڵۆنیا و پاشان بۆ فلۆرانس و لە دوای ئەمانە ڕووی کردە ڕۆم و وەرزی زستانی لە ڕۆم تێپەڕاند و سەرقاڵی فێربوونی زمانی ئیتاڵی بوو لە ئیتالیا. جگە لە فێربوونی زمانەکە دەستی کرد بە خوێندنەوەی بەرهەما هونەریەکان و بەردەوام ئەچوو بۆ شانۆ و ئۆپێرا. لە بڕوای شۆپنهاوەر کەسێک کە ناڕواتە شانۆ وەکو کەسێکە کە بەبێ ئاوێنە خۆی جوان ئەکا. بەو هۆیەوە شۆپنهاوەر لە سەراپای تەمەنی خۆیدا ئەچوو بۆ شانۆ و ئۆپێرا. شۆپنهاوەر لە کاتی گەڕان و سەردان و سەفەرەکانیدا بەردەوام یاداشتی ئەنووسی، بەڵام ئەم یاداشتانە زیاتر لایەنێکی ئەخلاقیان پێوە دیار بوو تا لایەنێکی ئیجابی تێبینی ئامێز. بۆ نمونە سەبارەت بە ئیتاڵیەکان ئەنووسێ کە زیاتر چەنە باز و هەڵەشە و پیس و پەستن. مەسەبی کاسۆلیکی ئەداتە بەر گاڵتەجاڕی و ئەڵێت
ئەمە سەبەر جۆرێکە لە پێدانی پسوڵە بۆ چوونە بەهەشت. شۆپنهاوەر لە کاتی گەڕانەوەی لە ئیتالیادا سەرێکی لە هایدلبرگ داوە. مانگی ژوئیەی 1990 لەم شارەدا تێیپەڕاندووە. هەوڵێکی بێسوودیدا بۆ ئەوەی لەوێ وەکو مامۆستای زانکۆ دەست بەکار بێت و هەڵبژێردرێت. لە دوای شکستەکەی لە هایدلبرگ شۆپنهاوەر یەکسەرا بۆ میلان و وێنز سەفەری کرد. زستانی 1822 تا 1823 لە فلۆرانس تێیپەڕاند و لە بەهاری هەمان ساڵدا بەرەو باشووری ئیتالیا کەوتەڕێ. لەو یاداشانەی کە لەم کاتەدا لە دەفتەرە بچووکەکەی دانووسراون وا دیارە زۆر حەزی بەو پەندە کردووە کە ئەڵێت لە هەر شوێنێک بیت ئاسمان هەر ئەم ڕەنگەیە، چونکە ئەو ئەنووسێ کە ئاژەڵەکان لە هەموو شوێنێک پەیڕەوی لە ڕەگەزێکی ناوەکی و شاراوە ئەکەن کە بریتیا لە پاراستنی بوون و ئەگەریش جیاوازیەک هەبێت تەنیا لە ڕنگ و شێوەیاندایە. شۆپنهاوەر لە دوای کۆتایی سەفەری خۆی بۆ ئیتالیا بڕیاریدا تا کۆتایی تەمەنی لە یەکێک لە شارە ئاو هەوا خۆشەکانی ئەڵمانیا بمێنێتەوە. بۆ ئەمە بەستەش دوو شاری هەڵبژات، یەکێکیان فرانکفۆرت و ئەوی تریشیان مانهیم. لە نێوان ئەم دوو شارانەدا ئەو فرانکفۆرتی هەڵبژات. ژیانی شۆپنهاوەر لە فرانکفۆرت لەسەر بنەمای بەرنامەیەکی دیاریکراو تێپەڕی لە سەعات 7 تا 8 بەیانی، چ لە هاوین و چ لە زستان ئەو لە خەو هەڵدەستا و ئەچوویە حەمام و خۆی بە ئیسفنج ئەشۆرد و سەرنجێکی تەواو و گرنگێکی زۆری بە شۆردنی چاوەکانی ئەدا و پاشان ئەچوویە چێشخانەکەی و لەوێ بەدەستی خۆی قاوەی دروستە کرد و ئەی خواردەوە. پاشان لە دوای خواردنی نانی بەیانی تا 3 بۆ 4 سەعات سەرقاڵی خوێندنەوە یان نووسین ئەبوو. لە سەعات 11 ئامادە بوو کە بڕوات سەردانی هاوڕێیان و دۆستانی بکە تا سەعاتێک یان نیو سەعات فلوتی لێ ئەدا. سەعات 1 ئەچوو بۆ ڕێستۆرانتی ئینگلیش هۆف و لەوێ لە نێوان ئەو کەسانەی کە ئەهاتنا ناو ڕێستۆرانتی ئینگلیش هۆف چەند ئینگلیزێک هەبوون کە هەموو بەیانیەک باسی سەگ و ژن و ئەسپیانە کرد. شۆپنهاوەر هەمیشە پێشنان خواردن ئەشرەفیەکی لەسەر مێزەکەی دائەنا. ئەشرەفی جۆرەپارێکی ئاڵتونیە کە لێیان ئەپرسی فەلسەفەی ئەم ئیشە چییە؟ بۆچی ئەو ئەشرەفیە واتە ئەو پارە ئاڵتونیە لەسەر مێزەکەت دائەنەی؟ ئەیوت کە ئەو لە لای خۆی مەرجی داناوە هەر کاتێک ئەم ئینگلیسانە لەبارەی شتێک جگە لە ئەسپ و ژن قسەیان نەکرد پارەکە خاتە ناو سندوقێکی خێرخوازیەوە. لە دوای خواردنی نانی نیوەڕۆ ئەگەڕایەوە بۆ ماڵەوە و بەردەوام یەک لە دوای یەک قاوەی ئەخواردەوە. لە دوای 1 سەعات خەو سەرقاڵی خوێندنەوەی کتێبی ئەدەبی ئەبوویەوە. ئەو لە نێوان هونەرمەند و ئەدەبیەکاندا تەنیا بە پترارک و کاڵدرن و شکسپیرەوە پەیوەست بوو. ئەرستۆی بەڕووکەش و دانتی بە پێکەنی ناوێ و سکۆلاستیک ئەزانی. لە نێوان هەموو ڕۆمانەکاندا 4 دانەی لەلا پەسەند بوو کە بریتی بوون لە: یەکەم تریستم شاندی ئسترون، دووەم نول هەلوئیس ڕۆسو، سێم ویلهام مستر گۆتە، چوارەم دنکی شوت سروانت. سەعات 4 پاش نیوەڕۆ لە دوای پۆشینی ئەو جلانەی کە هەمیشە یەک شێوە بوون شۆپنهاوەر لەگەڵ سەگە بە وەفاکەی بۆ گەڕان ئەهاتنە دەرەوە. ئەو پیاوێکی لاواز و کورتە بنەبوو، خاوەند و شانیپان و ناوچاوانێکی بەرز و برۆیەکی بۆ سەرەوە بەرز و چاوانێک کە وەکو ئاگر ئەدرەوشانەوە و هەندێک کات لە پڕێکدا ئەوەستا و لە بیرکردنەوەدا نەقمە بوو. کەمێک بەدەوری خۆیدا ئەسوڕایەوە و پاشان شتێکی لەژێر لەویەوە ئەدرکاند و دووبارە درێژەی بەڕێگاکەی خۆی ئەدایەوە. شۆپنهاوەر لەو کاتێک کە لە زانکۆ وەرگیرا بوو زۆر حەزی لە سەگ بوو. لە ساڵی 1840 سەگەکەی سپی بوو ناوی ئەتما بوو. لە ساڵی 1850 تا ڕۆژی مردنەکەی سەگی ئەو توولەیەکی قاوەیی بوو بە ناوی بوتس. شۆپنهاوەر ئەم سەگەی زۆر خۆشەویست و بە نیگایەکی فەیلسوفانە تەواوی جوڵە و وەستانە شیرینەکانی ئەخستە ژێر سەرنج و نیگا. هێندە پەیوەستی سەگەکەی بوو کە ئەگەر لەو کاتەدا سەربازەکانی هاوڕێ لەگەڵ مۆسیقاکەیاندا تێپەڕینایە ئەو دەستی لە تەواوی ئیشەکانی خۆی ئەکێشایەوە و کورسەکەی لە بەردەم پەنجەرەکەدا دائەنا تا سەگە خۆشەویستەکەی بڕواتە سەری بەو پەڕی دڵخۆشیەوە سەیری دەستە دەستە تێپەڕبوونی سەربازەکانیانە کرد. منداڵانی گەڕک لەبەر ئەوەی ئەیان بینی ئەم پیاوە زۆر پەیوەستی سەگەکەی خۆیەتی ناوی سەگەکەیان نابوو شۆپنهاوەری بچووک. لە دوای 2 سەعات گەڕان شۆپنهاوەر ئەچوو بۆ خوێندنەوە و سەرقاڵی خوێندنەوەی ڕۆژنامەی تایمزی لەندەنی و باقی ڕۆژنامە و گۆڤارەکانی تر ئەبوو. بەڵام ئەو بەردەوام لە کەم و کوڕی و هەڵەی ڕۆژنامەکان بێخەبەر نەبوو. بە شێوەیەک ئەڵێت مێژووی دەستە دوورە، ڕۆژنامە نەتەنیا لە مێژوو کەم نرخترا بەڵکو تەندروستی بابەتە و مەبەستەکانیشی زۆر کەمترە. سەردێری ڕۆژنامە کۆڕاڵی درامای واقعیەتە
زیادەڕەوی بە هەمان ئەندازەی کە لە شانۆدا پێویستە لێرەدا پێویستن. لە ژووری خوێندنەوە و لە خانەی خوێندنەوە شۆپنهاوەر ئەچوو بۆ کۆنسێرت و شانۆ ئەو مۆسیقای بە ئەندازەیەک خۆش ئەویست کە زۆر جار ئەبینرا لە کاتی بینینی مۆسیقا و سەمفۆنیایەکدا، بە تایبەتی سەمفۆنیای بتهۆڤن چاوەکانی دائەخست و زۆر بە وردی و سەرنجەوە گوێی ڕاگرت کە ئەچوو بۆ کۆنسێرت هەر لەگەڵ ئەوەی بەرنامەی مۆسیقای کلاسیک تەواو ئەبوو، ئەویش لە کۆنسێرتەکە بەپەلە ئەهاتە دەرەوە هەتا نەکو مۆسیقایەکی بێمانە و بێنرخی گوێ لەبێت. لە نێوان سەعات 8 بۆ 9 شەودا نانی ئێوارەی ئەخوارد و نیو قاپ شەرابی ئەخواردەوە. لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵەوە هەمیشە سەعاتێک کتێبی خوێندەوە و لە کاتی خوێندنەوەکەدا چروتی ئەکێشا و پاشان زۆر بە زووی خەویلێ ئەکەوت، چونکە بڕوای وابوو بیرمەندەکان و نووسەرەکان لەبەر ئەوەی کەوزەیەکی دەماری و عەقڵی زۆر بەکار ئەهێنن پێویستیان بە ئیسراحەتێکی زۆرترە بۆ ئەوەی مێشکیان هێور بێتەوە. باشترین ئیسراحەت خەوە. شۆپنهاوەر لە تەواوی تەمەنی خۆیدا سەرقاڵی خوێندنەوە و نووسین بوو کە دوای نووسینی کتێبی سەرەکیەکەی خۆی لە ساڵی 1818 زاینی چاپی کرد. هەندێک مەقالەی جۆرا و جۆری نووسیوە کە ڕوونکەرەوەی فەلسەفە سەرەکیەکەی ئەو بوون. بۆ نمونە لە ساڵی 1838 مەقالەیەکی سەبارەت بە ئایا ئازادی ئیرادە لە ڕێگەی خود ئاگاییەوە ئەتوانێت بیسەلمێنین. ئەم مەقالەیە پێشنیارێک بوو کە ئەنجومەنی زانستی درونتیم لە نروژ کردبووی و شۆپنهاوەر خەڵاتەکەی برد وەک ئەندامێک لەو ئەنجومەنەش هەڵبژێردرا. لەگەڵ ئەوەشدا ئەو سەرقاڵی نووسینی مەقالەیەکی تر بوو بۆ ئەکادیمیای زانستی کۆپنهاگن سەبارەت بە بنیادی ئەخلاقیات. بە ئەندازەیەک باوەڕی بۆ بوو کە خەڵاتەکە ئەبات پاکەتێکی پولەکەداری بۆ ناردن و لێی خواستن کە زۆر بەزووی خەڵاتەکەی بۆ بنێرن. لەگەڵ ئەوەشدا پیانوت کە ئەیەوێت مەقالەی ناوبراو لەگەڵ مەقالەی ئایا ئازادی ئیرادا لە ڕێگەی خود ئاگاییەوە ئەتوانێت بیسەلمێنین لە شوێنێکدا بە چاپ بگێنن. بەڵام پاشماوەیەک لە ئەکادیمیای زانستی کۆپنهاگن پیانوت لەبەر ئەوەی لە مەقالەکەدا هێرشی کردوتە سەر هیگڵ و فیختە قبول نەکراوە. شۆپنهاوەریش زۆر بەتوندی ئەکادیمیای زانستی کۆپنهاگنی لە نامەیەک بە ناوی مەسەلە سەرەکیەکانی زانستی ئەخلاقی زانستگەی کۆپنهاگنی ڕیسوا کرد. شۆپنهاوەر کتێبی پاشکۆکان و پەیوەستەکان کە چەندین مەقالەی جیاوازی تێدا بوو لە کۆتایی تەمەنی خۆیدا نووسی. ئەم کتێبەیدا بە 3 نەفەر و بۆیان بڵاو نەکردەوە. پێشنیارەکەیان ڕەت کردەوە و لە کۆتاییدا لەلایەن یەکێک لە هاوڕێکانیەوە لە چاپیاندا و نرخەکەشی زۆر هەرزان بوو. دانەرەکەشی تەنیا 10 کتێبی وەک نرخەکەی وەرگرت. شۆپنهاوەر تەنانەت تا کۆتایی تەمەنی بەردەوام سەرقاڵی خوێندنەوە و نووسین بوو و لە ساڵی 1859 زاینی کتێبی دنیا وەک ئیرادە و وێناکەی بۆ جاری سێم لە چاپ درایەوە و بە شێوەیەک پێشوازی لێکرا کە وەک نوقڵ و نەبات ئەیان برد و ئەیان فرۆشت. لە ساڵی 1860 خێرای لێدانی دڵی زۆر بوو و لە سێپتەمبەری هەمان ساڵدا دووچاری هێرشی تون بوو. پاشان تووشی نەخۆشی بۆری هەناسە بوو. لەگەڵ ئەوەشدا کە زۆر بە زووی باش بووەوە کەچی ڕۆژی 20 سێپتەمبەر زۆر بەتوندی بورایەوە و بەیانەی ڕۆژی 21 سێپتەمبەر لە پڕێکدا بەهۆی کاریگەری خوێنبەربوونی سیەکانیەوە مرد. شۆپنهاوەر لەو فەیلسوفانەیە کە زۆر کەوتە ژێر ڕخنەگرتنەوە و ڕەشبینیەکەی ئەو لەلایەن گەشتبینیە ڕووکەژمێشکەکانەوە زۆر قبوڵ نییە. ئەوەی کە زۆر بەتوندی ڕخنەی لە شۆپنهاوەر گرتووە ئەندرا کرسونی فەڕەنسیە. ئەندرا کرسون لە کتێبی شۆپنهاوەردا لەبارەی ئەم فەیلسوفە گەورەیە بەم شێوەیە دادوەریەکە. شۆپنهاوەر هیچ یەک لە سیفەتەکانی فەیلسوفێکی هەڵسەنگێنراوی نییە کە خاوەن نایابیەکی بیرکردنەوە و شتێکی پێبێت، بەڵکو ئەو خەیاڵ پڵاوێکی ڕووترشە کە زۆر بەتوندی گەرمی و سەخت گیرانە ڕەفتارەکە. ئەو بە هەمان شێوە کە هاوڕێکانی ناویان نابوو ژووپیتەرێکی بۆڵەبۆڵ کرد. هاوڕای بڕواکانی دژە کۆمەڵ و فۆرمولا تازە و نایابوو سەیر و سەمەرەکانە. ئەو بە دنیا ئەڵێت ئەمەیە وێنەی تۆ. ئەو تەنیا لەسەر بنەمای ئەو وێنەیە کە خۆی کێشاوێتی دادوەری ئەکا. بەڵام ئەم وێنەیە لەگەڵ وێنە ئەسڵیەکەدا هاوشێوەیە. لە وەڵامی ئەندرا کرسونیشدا ئەبێت بڵێیت بۆ پەیبردن بەوەی کە ئایا ئەو وێنەی شۆپنهاوەر کێشاوەتی لەگەڵ وێنە ئەسڵیەکەدا هاوشێوەیە یان نا، پێویستی بە پەیبردنێکی بەهێز و ئازایەتی هەیە کە بەداخەوە جەنابتان ئەو دوانەتان نییە و لەبەر ئەمەش ئێوە مافی ئەوەتان هەیە کە ئەو بە خەیاڵ پڵاو و ڕووترش بزانن، ئەو بە کەسێکی بەدەر لە خاوەن سیفەتی فەیلسوفی هەڵسەنگێنرا و وردبین ئەژمار بکەن. بەرهەمەکانی ئەو: یەکەم لە لێواری ڕیشەی چوارینەی هۆکار، دووەم لەبارەی بینین و ڕەنگەکان، سێەم دنیا لە ڕوانگەی ئیرادە و وێنە، چوارەم لە لێوارەکانی ئیرادە لە سروش، پێنجەم دوو مەسەلەی بنەمایی ئەخلاق، شەشەم شکۆکان و پەیوەستەکان.
لقی ئەلف بەناونیشانی دنیابینی شۆپنهاوەر لە بەشی 11 قوتابخانەی ڕەشبینەکان لاپەڕا 255. شۆپنهاوەر شاکارەکەی خۆی دنیا لە ڕوانگەی وێنە و ئیرادە و بەڕێگەزی دنیا وێناکردنی من دەست پێ ئەکات و ئەڵێ ئەو ڕێگەزەی پێشوو ڕاستیەکە کە وەکو مەسلەیەکی ڕەها و یەکلاکەرەوەیە، چونکە ئەم ڕاستیە هەمیشە بەبێ هیچ پەیوەندیەک بەرەو ڕوومان ئاشکرا ئەبێت و بۆ دەرکەوتنی پێویست بە هیچ شێوە هەلو مەرجێک ناکە. هەر بەم هۆیە لە بڕوای ئەودا بنەمای فەلسەفە بتێ و نەتەوێت لەسەر ئایدیالیسمە و ئەگەریشی نییە لەسەر بنەمای شتێکی تر بێ. شۆپنهاوەر وەکو کانت جیاوازێکی سۆر لە نێوان دنیای دیاردەکان و شت لە خۆیدا دائەنێت، وەکو ئەفلاتون دنیای دیاردەکان بە دنیای سێبەرەکان ئەزانێت و ئەڵێت بۆ دۆزینەوەی ڕاستی ئەبێ سەرەتا و ئەنجامی دنیا لە ناو خودی دنیادا بدۆزینەوە، نەک لە دەرەوەی بوونی خۆی. لە بڕوای ئەو دنیای وێناکردن خاوەنی دوو شێوەیە، شێوەیەکی دەرەکی کە دنیای گشت و زۆرینەیە و کات و شوێن لە خۆ ئەگرێت و شێوەی ناوەکی کە لە دەرەوەی کات و شوێنە و پەیوەستە بە دنیای ئیرادا، یان بە گوتەی ئەفلاتون وێنە و ئایدیایەکانە. بە گوتەی ئەفلاتون وێنەی ئەبەدیەت بەردەوام لە جوڵەدایە، پەیوەندی بە دنیای گشتەوە هەیە وەکو خەون، ناڕاست و ناواقعە. بەم هۆیەوە کات وەکو شوێن لە گروپە وەهمیەکاندایە و لەوێوە کە دنیای وێناکان تەنیا لە بیردابوونی هەیە، تەنیا لە ڕێگای بیریشەوە پێی پێ ئەبرێ. بە هەڵاتنی خۆر دنیای دەرکەوتەکان و دنیای ڕووکەش بە ڕووماندا هەڵدێت، هاوکات بە هەڵسانەوەی چاوە ناوەکیەکە توانای بینینی دنیایەکی ناوەکیمانە بێ. بەڵام ئەم ئیشە گرنگە لە هەموو کەسێک نایە، تەنیا فەیلسوفەکان و خوازیارەکان ئەتوانن ڕووپۆشی مادە وردەکان بکەن و پێی بە پەردەی بوون ببن. ئەفلاتون ئاماژەی بەم خاڵە کردبوو کاتێک کە ئەڵێ مرۆڤەکان هەمویان لە خەودان، تەنیا فەیلسوفە کە هەوڵ ئەدا خۆی لەم خەوە هەڵسێنێتەوە. کالدرون کاتێک کە ویستی شانۆنامەیەکی میتافیزیکی لە ژێرناوی ژیان خەو نەبنووسێ، لە ژێر کاریگەری ئەم ئەندێشەیەدا بوو. ڕاستیەکەی ئەوەیە کە ژیان و خەون لاپەڕەکانی یەک تێبن و تەنیا فەیلسوف ئەتوانێت پێی بەم ڕاستیە ئەبستراکتە ببە، بڵێ دنیا لە خەونێک زیاتر نییە، دەنگ، بۆن، ڕەنگ کە بە گومانی ئێمە لە ناو خودی شتەکاندایە. وەهمە و گومانێکە چونکە دەنگ بۆ نمونە کە لە ناقوسێکەوە ئەیبیستین لە گوێمانەوەیە نەک لە ناقوسەکەوە، ڕەنگێک کە لە گوڵی سووردا ئەیبینین هەستێکە کە چاوی ئێمەیە ئەیکات، ئەگەر ناگوڵی سوور نەبوونی هەیە و وەنە ڕەنگ. هەر ئەم تایبەتمەندیانەی وەکو قورسی و جوڵە و بەرفراوانی کە لە شتەکاندا هەستیان پێ ئەەکەین، تەنیا لە هەستەکانی ئێمەدان نەک لە ناو خودی شتەکاندا. بانگەشەی ئەوەی لەو دی و شتە هەست پێکراوەکانەوە ڕاستیەک بوونی نیە، هەڵەیەکی گومڕاکەر و پیسە. ئەلبەتە ئەمەی کە ئەم ڕاستیە شاراوەیە چییە کە لە ئێمەوە نادیارە؟ توێژینەوەکان چەندین هەزار مرۆڤیان پێشنیارداوە کە ناتوانن وەڵامێکیان بۆ ئەم پرسیارە هەبێ. لە ڕێگای هەستەوەرەکانەوە هەندێک بیستویانە لە ڕێگای بیرکردنەوەوە دەرگایەک بۆ دنیا ناوەکیەکە بدۆزنەوە، بەڵام ئەمانەش لە هەوڵەکانیاندا نەگەیشتوونە ئەنجامێک. تەنانەت کانت نەیتوانی ئەو ڕاستیە ناوەکیە کە ئەو پێی ئەوت شت لە خۆیدا بیدۆزێتەوە. بەڵام شۆپنهاوەر بانگەشەی ئەوە دەکات کە ئەو تا ئەندازەیەک پێی بەنهێنیە گەورەکە بردووە، واتە لە بڕوای ئەو ئەگەر چی ناتوانین لە دەرەوە پێی بە قەڵای هەبوون ببین، بەڵام ئەتوانین لە ڕێگایەکی ژێرزەمینیەوە پێی بە ناوەوەی ببین. شۆپنهاوەر لەم بارەیەوە ئەنووسێ من لەلایەکەوە هەست بە لاشەی خۆم ئەکەم کە شکل و قەبارەیەکی تایبەتی خۆی هەیە و بۆشاییەکی داگیر کردووە، لە کاتیشدا ڕێ ئەکات و پەیوەندیشی لەگەڵ شتەکاندا لەسەر بنەمای هۆ و ئەنجامە. بەڵام لەلایەکی ترەوە من خۆم بە بوونێک ئەزانم کە هەست ئەکات و ئیش ئەکات و ئارەزووی جۆرا و جۆری لە دڵدایە و هەوڵیش ئەدا لە وشەیەکدا. خۆم بە بوونەوەرێک ئەزانم کە ئیرادە ئەکات و لە قوڵایەکانی خود ئاگایمدام کە ئەم بوونە ناوەکیە هاوکاتە بوونێکە بەدەر لە کۆتوبەندی کات و شوێن، بەدەر لە زنجیرەی هۆ و ئەنجام ڕێ ئەکات. شۆپنهاوەر ئەم بوونە ناوەکیە بە پەیکەرێکی دەرەکی بە یەک ئەزانێت و هەردووکیان بە پێشەنگی یەکشت ئەزانێت. ئەم یەکشتەش هەمان ئیرادەیە کە ڕاستی ئەو دی و پەردەیە، یان سادەترە بڵێم شت لە خۆی داکەی کانتە. بە هەمان شێوە کە پەیکەری بینراوی تەواوی ئاژەڵەکان و تەواوی شتەکان هەر لە گیاکانەوە تا شتەڕەقەکان کاری لایەنە ناوەکیەکەی ئیرادەیە، وەک ئەوەی ئەبینرێت تەواوی بوونەوەرەکان لێکجودان و هیچ پەیوەندیەکیان پێکەوە نییە. بەڵام هەز لە فێڵێک زیاتر نییە و هەر کات بچینە ناو قوڵایەکانی خۆمان نهێنیەکانی دنیامان بۆ ئەدۆزێتەوە، کات و شوێن و هۆکار و ئەنجام و لە ناو ئەچن.
تاریکی گشتایەتی لە ناو ڕووناکی یەکتاکیەتیدا ون ئەبێ. ئەم ئیرادەیە کە لە بنەمادا یەکێکە و لە حاڵەتی گشتدا دەرئەکەوێ قۆناغا سەرەتاکان واتە لە ژیانی ڕقی و گیانی و ئاژەڵیدا کوێر و نائاگا و کەم و زیاد بێهەست و ئاگایە. بەڵام بە سەرکەوتن لە پلەکانی بوون ئەم ئیرادە کوێر و نائاگایە پلە بە پلە دێتەوە بە خۆیدا تا ئەوەی کە لە هۆشیارەکاندا ئەگاتە بەرزترین پلەی خۆی. لەگەڵ ئەوەشدا کە شۆپنهاوەر ئایدیالیستێکی تەواوەتی نەبوو، هیچ کەسێک وەکو ئەو بەتوندی ڕەخنە لە ماتریالیسم ناگرێ. بەبڕوای ئەو لەبەر ئەوەی زانست ناتوانێت بەهۆی ڕاستیە دۆزراوەکانەوە دەمامکی حەقیقەت هەڵداتەوە. ماتریالیسم پوچترین شێوازە. مادەگەرەکان کە تەنیا سەرنجی دەرکەوتەکان ئەدەن بۆ کات و شوێن و مادە بوونێکی سربەخۆدا ئانێت و پەیوەندیە دەرونیەکان لەبەر چاو نەگرن. ئەوانە هیچ کات لەبارەی ئەم ڕاستیەوە بیریان نەکردوتەوە کە ئەتوانین هزر و توانای پەیبردن بە شتێکی مادی بزانین لە کاتێکدا کە مادە تەنیا لە ڕێگای هزر و هێزی پەیبردنەوە پێی پێ نابرێت. دنیا وەکو ئیرادە. پێشینەکان گرنگێکی زۆریان بە عەقڵ ئەدا، وایان ئەزانی کە عەقڵ هیچ نەبێ لە ژیانی مرۆڤدا ڕۆڵێکی زۆر گرنگ ئەگێڕێ. بەڵام شۆپنهاوەر ئەم خەیاڵات تاریکەی لابرد و سەلماندی کە ڕەمەک لە ژیانی مرۆڤدا ڕۆڵی سەرەکی ئەبینێت و عەقڵیش ئامێرێکە لە دەستی ئەودا. ئیرادەیان شت لە خۆیدا کە ناخود ئاگاییە. بەش ڕاستەقینە و لە ناوچووەکانی بوونی ئێمە عەقڵ یان هۆشە کە بەشی خود ئاگایی بوونمان لە ڕووداوێک زیاتر نییە. جەستا کە دەرخەری ئیرادەیە دەرکەوتەی سەرەکی بوونی ئێمەیە، بەڵام هۆش دەرخەری دووەمی بوونی ئێمە و لە کاتێکدا ئیرادە مەسلەیەکی میتافیزیکیە، هۆش پەیوەندی بە سنوورەکانی فیزیکیەوە هەیە. ئیرادە ناوەڕۆکی بوون و هۆش پێکێنراوە. ئیرادە ناوەڕۆک و هۆش و شێوەیە. ئیرادە گەرمی و هۆش و ڕووناکیە. چالاکیەکانی ئیرادە بە ئەندازەیەک نهێنی ئامێزن کە هەندێک کات هۆش لە ئامانجەکانی سەرسامە بێ، چونکە هۆش هیچ کات ناتوانێت پێی بە ئەو دیوی پەردەی ئیرادە ببات و نهێنیەکانی بدۆزێتەوە. شۆپنهاوەر هۆشی بە لێوارە بینراوەکەی ئاوێک و ئیرادە بە خودی ئاوەکە وێنەئەکە. ئەڵێت بە هەمان شێوە کە ئاوی حەوزێک لە کاتێکدا کە ئارامە وێنەکان وەکو خۆی ئەداتەوە، بەڵام هەرکە جوڵەیەکی تێکەوت ناتوانێت وەکو خۆی وێنەکان بداتەوە. هاوکات هۆش تەنیا کاتێک باش ئیش ئەکا کە جەستە سەلامەت بێ، بە هیچ شێوەیەک هەڵچوون و سۆزداریەک تێکی نەدابێت. ئیرادا کە ڕەگ و ڕیشەی بوون و سەرچاوی هەر شتێکە کە لە گیاکاندا بە چەند بەشێکی جیاواز دەرەکەوێت. هەر بەم هۆیەوە ئەگەر چی تەواوی گیاکان کوێرانە ئەیانەوێ هەر کامیان بە شێوەیەکی جیاواز دەرەکەوێ. بۆ نمونە هەندێک لە گیاکان لە گەڕانن بە دوای شوێنێکی وشک، هەندێک شێدار و هەندێکی تر خوازیاری ڕووناکی یان شوێنی بەرزن. لە ئاژەڵاندا ئیرادە نزیک لە هەست و جوڵە دەرەکەوێت و ئەم هەستە هەمان ئەو ئاگایە ئاژەڵیەیە کە ئەو بە هەموو کردارە ڕەمەکیە سەیر و سەمەرەکان ناچارەکە. لە مرۆڤدا قۆناغگەلێکی بەرزتر پێواوە و هۆی دەرکەوتنی چەندین حاڵەتی سەیر و سەمەرەترە بە کورتی و بە گوتەی شاعیر: هەر جارە و بە شکڵێک ئەم بتە ئەپێورێ، هەر جارە و بە جلێک ئەم یارەمان دێ. بەڵام لە هەمان کاتێکدا ئەگەرچی ئیرادە لە حاڵەتی گشتدا دەرئەکەوێت، بەڵام لە بنچینەدا لە یەکێک زیاتر نییە بەو شێوەیەی کە شاعیر ئەڵێ: ئەگەرچی گیانی ئێمە وا نوێنە جیا بێت لە گیانان، شەپۆڵ قەت ناژمێردرێ جودا لە بەحری بێپایان. بەڵام لە حاڵەتی گشتدا ئیرادە خواست هەوڵێکی بەردەوامە بۆ بەردەوامیدان بە ژیان. سەرچاوەی خراپە و مەینەتیە و لەم شێوەیەدا ئیرادە خاوەنی دوولایەنە، لایەنێکی دەرونی و لایەنێکی دەرەکی بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم مەبەستە چەند ڕوونکردنەوەیەکی فروغی ئەهێنین لە کتێبی ڕێڕەوی دانایی لە ئەوروپادا. ئێمە بە دوو شێواز پەی بە جەستەی خۆمان ئەبین، یەکێک بە هەمان شێوەیە کە پەی بە شتەکانی تر ئەبین، واتە بە چاو ئەیان بینین، یان بە هەستەوەرترین هەستیار هەستیان پێ ئەەکەین. یەکێکیش بەو شێوەیەی کە ئیرادە و کردارێک ئەکەین، لەبەر ئەوە ئیرادە و خواستی کردارێک بە جوڵەیەک لە جوڵەکانی لاشە پێشانەدرێ، کەواتە بە پێی لایەنی یەکەم بێت جەستە وەکو شتەکانی تر بۆ ئێمە شتێکە کە دەرەکیە، جگەلەوەی کە پێشتر وتمان کە ئەو مەسەلەیەکی دەرەکیە، چونکە بە پێی پەیوەندی پێی بە بوونی ئەبین. بوونی شتەکانی تر بە یارمەتی جەستە پێی پێ ئەبین، بەڵام بە پێی لایەنی دووەم جەستە مەسەلەیەکی دەرونیە، چونکە پەیبردنی ئەو بۆ ئێمە بە یارمەتی هەست و بیرکردنەوە نییە،
بەڵکو بەتەنیا خودی ئیرادەیە لەبەر ئەوە جەستەی مرۆڤ هەرکەس بۆ ئەو دوولایانەی هەیە دەرەکی و ناوەکی. لەلایەنی دەرەکی هەر کەسێک ئەتوانێت بڵێ کە جەستەی من وەکو هەموو شتەکانی تری دنیا وێناکردنی خۆمە، بەڵام لایەنی دەرونی جەستەی من ئیرادەی منە. دیسانەوە وەکو زیادکردنێک ڕوونی یەکەینەوە کە هەر کردارێک کە لە منەوە ئەنجام ئەدرێ بەهۆی جەستەی منەوەیە، هەر کردارێک لە جەستەی من ئەنجام ئەدرێ بەهۆی ئیرادەی منەوەیە کە نمایشمان ئەکات و بەرچاو ئەکەون و نیشانەی ئەوەشە کە هەر کاریگەریە کە لە دەرەوەی لاشەوە ئەخرێتە سەر جەستە کاریگەری ئەخاتە سەر ئیرادەی من و ئەیجوڵێنێت و ئەو کاریگەریەش ئەگەر خوازراو بێت پێی ئەڵێن چێژ و ئەگەر نەخوازراو بێ پێی ئەوترێ ئازار و بەرهەمەکەشی ئەوەیە کە جەستە هەمان ئیرادەی منە کە بۆ حاڵەتێکی دەرەکی هاتووە و لەم ڕووەوەیە کە هەر ڕێگەزێ لە جەستەی گونجاو هاوکاری لەگەڵ کردارێک یان فەرمانێک لە فەرمانەکانی ئیرادەی دەروون هەیە، وەک چوون دەموددان و قورگ و سگ هەمان هێزی ئارەزووی خواردن کە بە حاڵەتی دەرەکی دەرهاتووە و ئامێرەکانی زاوزێ هەمان شەهوەت کە لە شێوەی دەرەکیدایە. هەموو جەستە بەم شێوەیە و هەر لەبەر ئەمەیە کە شێوەی گونجاوی ئەندامەکانی هەر تاکێک لە خەڵک نوێنەری لایەنە دەرونیەکانی ئەوە. ئیرادە پەیوەست نییە بە شتێکەوە واتە خودی هەبوونە و لە دەرەوەی کات و شوێنەوەیدا کەواتە تاکو تەنیایە، بەڵام یەکێتیەکەی ئەو یەکێتیەکی تاکایەتی نییە لە بەرامبەر گشت، چونکە یەکێتی و زۆرینەی تاکایەتی پەیوەندە بە کات و شوێن و پەیوەستە بە وێناکردنەکان و دونیای نمایش کراوەوە. هیچ پەیوەندیەک نییە لەگەڵ ئیرادە، ڕاستیە و خودیەکی ڕەهایە و شتەکانی دنیا هەمویان نمایشەکانی ئەون. بە چەند نمرەی جیاواز ئەتوانین بڵین کە ڕاستی و خودی ڕەها یەکشتن. لە پلە جیاوازە دەرەکیەکاندا دەرئەکەون و ئەم دنیا نمایش و وێنانە کە گۆڕاون پەیڕەوی کاری کات و شوێن و گشتن. ڕێنوێنی ئەکات بە هاوشێوەی شێوە و نمونەگەلێک کە جێگیرن بە دەرن لە شوێن کەوتەی کات و شوێن و لە واقعدا هەر یەکەیان جۆرە خودایەکن. هەمان ئەو نمونانەی کە ئەفلاتون ئایدیایان پێ ئەڵێت و زانایانی ئێمە هەندێک جار پێیان ئەڵێن وێناکان، هەر یەک یان لە جۆرێک لە وزە سروشتەکانن، چڕەقی یان گیایی یان ئاژەڵی و پلەیەکی تایبەت بە خۆیان هەیە. لە وێناکردنی ئیرادەیەکی پەتی کە گۆڕاوە بۆ دنیای وێنە و نمایش و بووە بە شوێن کەوتنی کات و شوێن و هۆکارەتی، وای لێ هاتووە کە شایانی تێگەیشتن بێ لە کاتێکدا کە ئیرادا خۆی لە هەر بەند و بارێکی عەقڵی و هۆکارەتی ئازادا. جگە لەمە بنەمای بوونی ئیرادا دەروون و لاوەکی بوونی بیرکردنەوە و بەڵگەی زۆری هەیە. ئیرادا کە بریتیا لە خواست و خوازیاریەکان و بنچینەیەکی بوونی خۆشەویستیە، بە تایبەتی خۆشەویستی و دۆستایەتی ژیان کە بنەمای ژیانی لەسەر بنیاد نراوە کە هەر کەس خوازیاری هێشتنەوەی بوونی خۆیەتی، خەم و شادی و خۆشەویستی و کینە و ترس و ئومێد و شەهوەت و تووڕەیی و خودخوازی و هەموو مەسەلە دەرونیەکان و کردارە جەستەیەکان کە پەیوەستن پێیەوە لەوێوە دێت و ئەیبینن. ئەم مەسەلەیە کە ئێمە بە ئیرادە دەری ئەبڕین لە هەموو گیانەوەراندا بە یەک ئەندازەی بێکەم و زیاد بوونی هەیە و ئێستاکە کە عەقڵ و ئاگایی کەسەکان بە چەند پلەیەکی جیاواز بوونی هەیە، مرۆڤ پێش ئەوەی ئەندێشە و بیرکردنەوەی هەبێ خواستی هەیە. ئیرادە واتە خواستی هەبوون، هەموو کاتێک هەیە و ئامادێ و بەردەوامە، بەڵام بیرکردنەوە بەردەوام نییە. دەروون نەماندوو ئەبێ نەبێ خەبەرە. بیرکردنەوە هەردووکیانی هەیە. دەروون زاڵە بەسەر عەقڵدا و عەقڵ پێی بە هیچ شتێک نابا مەگەر دەروون خوازیاری نەبێت. ئەگەر دەروون خوازیاری شتێک نەبێ، عەقڵ لە پەیبردن بەو شتە لاواز و دەستەپاچەیە و بە پێچەوانەوە ئەوەی کە دەروون خوازیارەتی عەقڵ بە جوانی لێ تێگا. داهێنانەکان و دۆزینەوەکان زۆرجار بۆ عەقڵ لە کاتێکدا بەدەستێن کە دەروون شوێن کەوتەیانە و بەدوایاندا دێ. عەقڵ فەرمانڕەوای دەروون نییە، بەڵکو ئامێری ئەوە خۆشەویستی بۆ هەبوون و ژیان بە زانست و عەقڵەوە ناوەستێ، بەڵکو ئەیان کاتە خزمەتکاری خۆی بە شێوەیەکەوە ئەزاندرێت کە ڕێبەری مرۆڤ ئەوە و ئێستاکە لە واقعداوە ئەزاندرێ کە لێخوڕ لەلاوەیە. خەڵکی ئەوەی کە ئەیبینن دوای ئەکەون واتە سەرپشکیان لەگەڵ عەقڵدایە، بەڵام لە ڕاستیدا ڕێبەریەکە لە دەستی دەرووندایە و عەقڵ شوێنگەکەی سەرە و دەروون شوێنگەکەی دڵە و هەر بە ویژدانێک ئەبێت ئەوە بەڕاست بزانین کە دڵ فەرمانڕەوای عەقڵە. هەرچەندە پلەی بوونەوەرێک نزمتر بێ، ئیرادە هێندەی تر زاڵە بەسەر بوونیدا. بەم شێوەیە کردداری ئاژەڵان سەراپای ئیرادەیە و کردداری مرۆڤەکان کەمێک پێچراوە بە عەقڵەوە. تەنیا
کردداری پیاوانی بەرز و ئەولیاکانە کە زیاتر لەسەر بنەمای ئەقڵان نەک ئیرادا. نائاگاییەک لە ئیرادەوە سەرچاوە ئەگرێ، حاڵەتێکی سروشتی بوونەوەرەکانی دنیاە. لە ئاژەڵەکاندا توێژاڵێکی تەنک لە هۆش و ژیری ئەبیندرێ، لە مرۆڤەکاندا ئەم هۆشە پلەیەکی بەرزتری بڕیوە تا ئەوەی کە لە بەرهەمەکانیدا ئەگاتە پلەیەکی زۆر بەرز. بەڵام لە گیاکان و شتە مادیە ڕەخەکاندا نائاگاییەکی پەتی فەرمانڕەواییەکە. ئێستا ئەبینین کە ئیرادە تواناکەی تا ئەم ئەندازەیە بەرفراوانە، خاوەنی چ تایبەتمەندی گەلێکە. ئەم بابەتە ئەندرە کرسون ڕوونی ئەکاتەوە. یەکەم، بە گوتەی شۆپنهاوەر ئیرادە بێ شوێنە، چونکە بۆ ئەوەی بتوانێت لە شوێنێکدا بێت پێویستە لە شوێنێکدا جێگیر بێت و شوێنیش لەم شێوە بینراوە زیاتر نییە. دووەم، ئیرادە نەئەگۆڕێت و نەئەگوازرێتەوە، چونکە بۆ ئەوەی بتوانێت بگۆڕێ ئەبێ لە ماوەی کاتێکدا بگۆڕێت و ئێمەش ئەزانین کە کات لە دەرەوەی ئەو وجدانەی کە لە لای خۆی دروستی ئەکا هیچ واقعیەتێکی نییە. سێم، ئیرادە تەنیایە چونکە گشت جگە لە شوێن بە یارمەتی هاوژیانی توخمەکان یان لە کاتدا بە یارمەتیەکی بەردەوامی ئەو توخمانە ئەگەری نییە، چونکە نەشوێن و نەکات واقعیەتیان نییە. چوارەم، ئیرادە بەبێ هۆکارە، چونکە ئەگەر هەر دیاردەیەک هۆکارێکی هەیە ئەوە تەنیا لە دنیای دیاردەکان و دەرکەوتەکانە کە هۆکارێک بوونی هەیە. پێنجەم، ئیرادە بەبێ ئامانجە، چونکە ئامانج هۆکارێکی نادیار و بەدەر لە دنیای دیاردەکانە و کەواتە بە هەمان شێوە کە هۆکارێکی بکەری بوونی نییە، هۆکارێکی ئامانجداریش بوونی نییە. هەندێک جار ئیرادە ئەبێت ئازاد بێت بێ ئەوەی خواستی ئێمە لەم قسەیە شتێکی سەرپشکانە بێت چ سەرپشکیەک لەبارەی شتێک بێ کە بە یارمەتی هۆکارێکی بکەرەوە دروست بوو بێ یان بۆ مەبەست و ئامانجێک دروست بوو بێ. لەبەر ئەوە ئیرادە لە هەر یەک لە کردارە تایبەتەکانی خۆیدا لە کات و شوێندا بە یارمەتی هۆکارێکی بکەری یان ئامانجمەندی نەهات بێتە دی، واتە جوڵە، بەڵکو لە خۆیدا وا دەردەکەوێ کات و شوێن بێ هۆکار و بێ ئامانجە. کەواتە ئەبێ بە تەواوی مانە بە ئازادی بزانین. کەواتە ئیرادە وزەیەکی واتاییە کە بەردەوام بە ئاڕاستی پاراستن و بەرفراوانکردنی ژیان مل ئەنێ و لە شوێنێکەوە دەستی پێ نەکردووە و لە شوێنێکەوە تەواو نەبووە. ئەم ئیرادەیە هەیە چونکە ئەیەوێت بە شێوەیەکی سروشتی و خودیانە ماندوو نەخوازە و بە زۆر بە شێتانە خواستەکانی خۆی ئەنجامەدا. ژیان نەکبەتیەکە. لاپەڕا 264. هەموو شتەکان لە ژیان پیشانمان ئەدەن کە خۆشبەختی زەمینەیەکی نادیار و ئارەزوویەکی نادیارە. لەگەڵ ئەوەشدا کەسانێکن کە تراویلکە بە ئاو ئەزانن و لە خوێزاری هەبووندان تراویلکەکان لە بەهەشت ئەبینن، بەڵام تەنانەت درەنگیان زوو تێ ئەگەن کە هەڵخەڵەتاوی ژیان مامەڵەیەکە لە بەتێکشکان و داڕمانێکی تەواو کۆتایی دێ، چونکە تەواوی ئارەزوەکان و ئومێدەکانی ئێمە لە دەمی ئەژدیهای مەرگ ئەچن. ئێمە لە دوای ئەو هەموو هەوڵانەی کە بۆ بەدەستهێنانی بەختەوەری داومانن بە شتێک جگە لە پیری و ناومێدی و مەرگ نەگەیشتین. ڕۆژەکانی تەمەنمان وەکو پارەیەکی ڕەشن کە هەمیشە وەک چاکەیەک ئەدرێن بە گەدایەک و بەڵام بە هەمان شێوە پارە ڕەشەکان بۆ هەمیشە لای گەداکەش نامێنێ. تەمەنیشمان کە وەک قەرزێک پێماندراوە لێمان ئەسەنەوە. ئەم داواکارە بێڕەحمە کە برەکەی خۆیمان لە شوێنێکدا لێ ئەسێنێتەوە شتێک لە ئەجەل نییە کە بە درێژایی ژیان سێبەر ئاسا بەدوامانەوەیە. لەلایەکی ترەوە تا کاتێک کە زیندوین گرفتاری ئازار و کێشەین و تازە کاتێک کە دەستمان ئەگاتە چێشێک دووچاری نەخۆشی و ئازار و سەر ئێشە ئەبین. هەر لەبەر ئەوە بە هەمان ئەندازە کە چێژەکە زیاد ئەکا هەستەوەریمان نیسبەت پێی کەمتر ئەبێتەوە. هەر بەم هۆیەیەوەیە کە ئەوانەی شێوەیەکی بەردەوام چێش ئەبینن هەموو شتێکیان هەیە ئیدی بەدەستیەوە بێزار ئەبن. لەلایەکی ترەوە بێبەشبوون لە شتە خۆشەکانی دنیاش شتێکی سامناکە و لەویش سامناکتر و پڕ ئازارتر هەژاری و پێویستیە کە بەرۆکی زۆربەی مرۆڤاتی گرتووە. ئازارەکان هێندە زۆرن کە ئەگەر تەرازوویەکمان دەستکەوێ پێوانەی هەموو ئەو ئازارانە بکەین کە لە ژیاندا تووشی بووین لەگەڵ هەموو چێژەکان ئیدیتی ئەگەین و ئەبینین کە ئازارەکان چەندە لە خۆشیەکان زۆرترن. ساتەکان هەرچەندە خۆشتر بن زووتر تێئەپەڕن. هۆکەشی ئەوەیە کە ئازار توخمێکی موجەب و چێش توخمێکی سالبە. سلماندنی ئەوەی کە خراپە و نەکبەتی لەم ژینەدا زاڵە بەسەر چاکە و خۆشیدا شتێکی زیادەیە، چونکە نەکبەتی و خراپە بە درێژایی ژیانمان بوونی خۆی ئاشکرا کردووە و بەرەو ڕوومانە. ئەم ڕاستیە بە ئەندازەیەک ڕوونە کە تەنانەت بە خوێندنەوەیەکی ڕووکەشانەی ژیانیش پێی پێ ئەبین. بەڵێ نەکبەتی ڕەگوڕیشەی بوونی ئێمەیە. هەموو شتێک لەم ژینەدا کەم و کوڕی هەیە،
تەواوی چێژەکان کەمیان زۆر ئاوێزانی ناڕەحەتی و ئازارێکن. هەر جۆرە ئارامیەک و سەر ئێشەیەکی بەردەوامیە. کورتی قسەی ئێمە وەکو فیناسین کە دەستی ئەدا لە هەر خواردنێک پیسی ئەکرد و ئیدی بۆ خواردن نەدەشا. لە نێوان هەموو مەینەتیە ڕەنگە و ڕەنگەکاندا ڕقی مرۆڤ لە مرۆڤ ئەم دنیای وەکو دۆزەخێکی ڕاستەقینە لێ کردووە. بەم شێوەیە تاکەکانی مرۆڤ مافی هەناسەدانیشیان بە نرخێکی زۆر گران بەدەستهێناوە و بە ئەندازەیەکیش گرانە کە ئەبێت خۆشترین چرکەکانی ژیانی تەنانەت بەختەوەرترین مرۆڤەکان کاتێکا کە ئەخەون و خراپترین چرکەکان کاتێکە کە بەخەبەرن. پێمان ئەڵێن کە ژیان وەکو هەدیەیەک پێتاندراوە و ئێستاکە ئەوەی کە ڕاستە ئەوەیە کە ئەگەر پێش پێدانی ئەم هەدیەیە ڕێمان پێ بدرایە بەوردی سەیرمان بکردایە هەڵمان سەنگاندایە هەرگیز هەدیەیەکی لەم شێوەیەمان قبول نەدەکرد. لە جیاتی ئەوەی ژیان بە هەدیەک بزانین چاگوایە بە قەرزێکی بزانین کە بە زۆر پێمان درابێت و بە زۆریش لێمان ئەسەنەوە. پێداویستیەکانی ڕۆژانە، خواستە ئازاردەرەکان و جۆر و بەشەکانی مەینەتیەکان و ناڕەحەتیەکانی تر کە لە درێژایی تەمەنمان بەرۆکمان بەرنادەن لە جیاتی قەرزەکەن. سەراپای ژیان شتێک جگە لە وەرگرتنەوەی ئەم قەرزە نیە و تەنیا مەرگە کە ئێمە لە ئازارەکانی ئەم قەرزە نەفرەتیە ئاسوودە ئەکا. لە دنیایەکی لەم شێوەیەدا کە تێکەڵ بە ئازار و گونا هەوتیایدا هەموو دروستکراوەکان ئەخورێن و یەک ئەخۆن بوون و هەبوونایەتیەکەی لەسەر بنەمای زنجیرەیەکی مەرگی ئازاراویە. بەڵێ لە دنیایەکی لەم شێوەیەدا قسەکردن لەسەر باشترین دنیایە کە ئەبێ هەبێ ئەو پەڕی بێمێشکیە. گەشتبینەکان ڕخنەیان گرتووە و ئەڵێن چاوەکانت بکەرەوە و جوانیە ئەبەدیەکانی سروش ببینە بەو هەموو کێ و چەم و جۆگە لەو درەخت و ئاژەڵ تا پەی بەگەمەی سروشت و خودای سروش ببیت. لە وەڵامدا ئەبێت بڵین کە ئایا دنیا شارێکی تاراوگەیە؟ لەگەڵ ئەوەشدا بیندراوە سروشتیەکەی لە ڕوانگەی سیرکردنەوە زۆر جوان و دڵگرانن، بەڵام بەشێک بوون لێی شتێکی ترە. ڕاستیەکەی ئەوەیە گەشتبینی لە دنیایەکی لەم شێوەیەدا کە تاوان و کوشتن و ئازار و مردن فەرمانڕەوایی ئەکا لەگەڵ تەجاڕیەک زیاتر نییە. لە جیاتی ئەوەی وەکو لای بنتز ئەم دنیایە بە باشترین دنیا کە ئەبێت هەبێت بزانین، ئەبێت بە خراپترین دنیای بزانین کە ئەبێت هەبێ. هۆ بەڵگەش ئەوەیە کە گرنگترین گۆڕانەکانیش کەش و هەوا یان بەدەر لە کەش و هەوا بەسە بۆ ئەوەی کە ملیۆنان نەفەر لە ژیان بێبەش بن. کەمترین جیاوازی ئاو هەوای نەخۆشی وەکو کۆلێرا و تاعون و مەلاریا دروست ئەکا، یان ئەبێتە هۆی دروستبوونی بوومەلەرزە و لافاو یان هاتنە دەرەوەی مادەکانی ژێرزەوی، هاتنە دەرەوە لە کێوە ئاگرینەکانەوە. ئەگەر هەوا کەمێک لە سنوورە ئاسمانیەکەی خۆی گەرمتر بێ، تەواوی ڕووبارەکان و سەرچاوە ئاویەکان وشک ئەبن و زەویە کشت و کاڵیەکان ئەسووتێن و ئەگەر ئاژەڵێک ئەندامێکی لە دەست بدا ئیدی ناتوانێت بەردەوام بێ لەسەر ژیان و ئەبێتە خۆراکی یانەوەرەکانی تر. تەنانەت مرۆڤ بە تەواوی زیرەکەکانیەوە بەبوونی ئەو هەموو چەکە گەورانەی کە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کێشەکانی ژیاندا دروستی کردوون بە ئاسوودەیی ناژید. وەک ئەزانین بەشێکی زۆری تاکەکانی مرۆڤ تەمەنێکی کورت و پڕ لەسەر ئێشەیان هەیە، لەگەڵ شەڕ، لەگەڵ هەژاری بە پێویستی و نەخۆشی و بار و دۆخێکی زۆر دڵخۆشانەوە سەر ئەنێنەوە. ئێستاکە ئەم پرسیارە دێتە پێشەوە: ئەگەر ژیان نەکبەتی و خراپە، بۆچی خەڵکی ئامادەنین دەست لە خۆشبەختی بکشێنەوە؟ هۆکەشی ئەوەیە کە ئیرادەی ژیانە کە دروستکەری ئەم دنیا پڕخەم و ئازاراویەیە زۆر بەگەشتبینیەوە سەیری ئیشەکانی خۆی ئەکات و ئەمە ئەوە کە لە دەرونی ئێمەدا دروست ئەکا بەستایشی ژیان تاوامان لێ بکە بەردەوام بین لەسەر ژیانی هاوڕێیانە لەگەڵ ئەو هەموو خەم و کەسەر و بەدبەختی و نەکبەتی و نەهامەتیەی کە دێن بەسەرماندا و ئەمەش لە بەجێهێنانی بەرنامە و پلانەکانی ئەودا یارمەتی دانێکا کە ئێمە ئەیدەین. بەڵام هەندێک جار سەرباری ئەو فشارەی کە ئیرادەی ژیان ئەیخاتە سەر کۆی لە ڕۆژەڕەشەکانی خۆی جاروبار ئەبینین کەسانێک هەن کە خۆیان لە چزووی گیان کێشانی ژیان ڕەها کردووە و دەفتەری شەو ڕۆژ ئەشۆن و لە هێلانەی پڕ لە ئاشتەوایی و دڵفڕێنەکەی نەبوونی خۆیان کەس ئەکەن. بۆچی ژیان نەکبەتیە؟ لاپەڕا 268 بۆ شۆپنهاوەر داواکاری سەرچاوەی نەکبەتی خراپەیە و لەبەر ئەوەی بنەمای ژیان لەسەر داوا و خواستە، لەبەر ئەوە نەهامەتی و نەکبەتیە خواست و داوا ئەژدیهایەکە کە هەرگیز تێر نابێ. هەر داوایەک داوایەکی تر لەگەڵ خۆیدا ئەهێنێت، هەر داوایەک داوایەکی تر ئەخوا. هەر لە کاتی گەیشتن بە خواستێکی دیاریکرا و خواست و داوایەکی تر ئەبێتەوە جێگیری. ئێمە ناتوانین لە شەڕی ئەم ئازار و دەردە ڕزگاری نابێت. ژیان نەهامەتیەکە کە چونکە ئەو هەویرەی کەلەی دروستکراوە ئازارە و
چێژ تەنیا بریتیە لە نەبوونی ئازار؟ بەم شێوەیە ئێمە ئازارەکان زۆر بەتوندی و قوڵی هەست پێ ئەەکەین، بەڵام چێژەکان زۆر سەرپێی و ڕووکەشانە هەستی پێ ئەەکەین. ژیان نەهامەتیە، چونکە پاش هاتنەدی یەک لە دوای یەکی خواستەکان کەسەکە تووشی خەمۆکی ئەکەن و خەمۆکیش کە ئازارێکە زۆربەی دەوڵەمەندەکانیش تووشی بوون. ژیان خراپێ و نەهامەتیە، چونکە ڕەگوڕیشەکەی پێویستیە. ژیان وەکو بەندۆڵی سەعاتێکە، بەردەوام لە نێوان ئازار و خەمۆکی لە جوڵەدایە. هەژارەکان زۆربیان لە ئازاری بێبەشی و شکست کە بەرهەمی هەژاریە ئازار ئەکێشن و دەوڵەمەندەکان لە ئازاری خەمۆکی کە بەرهەمی گەیشتنە بە خواستەکان ئەناڵێنن. ژیان نەکبەتیە، چونکە لەسەر بنەمای ململانەی جۆرەکانە. ململانەی جۆرەکان فەرمانڕەوایی سروشتە، ئاژەڵەکان یەکتری ئەخۆن و مرۆڤەکان هاوشێوەکانی خۆیان. ژیان نەهامەتیە، چونکە هەرچەندە بوونەوەرێکی زیندوو و کامڵتر و هۆشمەندتر بێ، هەستەوەری نیسبەت بە ئازار زیاتر ئەبێ. بەم شێوەیە هەرچەندە کەسەکە زیرەکتر و هۆشیارتر بێ، بەشی ئەو لە ژیاندا ڕەنج و ئازارێکی زیاترە. هەروەکو مەولەوی شاعیر ئەڵێت: هەرچەندە ئەو بێدارتر پڕدەرتر، هەرچەندە ئەو بە ئاگاتر ڕووزەرتر. ژیان نەهامەتیە، چونکە مرۆڤ بەردەوام لە ئەگەری ترسناکی ڕووداوەکان و نەخۆشی و مەرگدایە. بەهۆی فاکتەرەکانی سەرەوە دۆزەخ لە ژیاندایە، نەک لە دنیایەکی تر. سەیرینە کە بۆچی دانتی هێندە جوان توانیوێتی وەسفی دۆزەخ بکە، چونکە ئەو نمونە گەلێکی گەورەی ژیانی دۆزەخی هەر لەم دنیایە ڕوبەڕووی خۆی بینیوە، بەڵام ئەو نەیتوانیوە لە وەسفکردنی بەهەشتدا سەرکەوێت و هۆکارەکەشی ئەوەیە کە نمونەی بەهەشتی لەم دنیایەدا بوونی نییە. کورتەی قسە نکوڵیکردن لەو ڕاستیەی کە ژیان نەهامەتی و نەکبەتیە بێسوودە، چونکە ڕاستیەکی ڕاستتر و ئاشکراتر بوونی نییە. لەسەر بنەمای ئەمەش تەنیا مەسەلەیە کە بێ چارەسەر بکرێ ڕوونکردنەوە و لێکدانەوەی نەکبەتی و نەهامەتی ژیانە بۆ ڕەهابوون لە ئازارەکانی ژیان. ئەبێت بنەماکەی وێران بکەین. بە دەربڕینێکی تر ئەبێت سەرچاوەی خواستەکان و داواکان کوێر بکەینەوە. بەم شێوەیە خۆشبەختترین کەسەکان ئەوانن کە بنیادی ژیانی خۆیان لەسەر خواست و داوای بێسنوور جێگیر نەکردووە و ئاگری خواستە دەرونیەکانیان بە ئاوی دانایی دائەمرکێنەوە. عەشق نەهامەتیە؟ لاپەڕە 269. عەشق نەهامەتیە و لە هەموو شەهوەتەکانی تر بەهێزترە، بە شێوەیەک کە عەشق ئەتوانێت بە توانایەکی زۆر سەیر و بربەستەکان لە بەردەمی خۆیدا دەربهێنێ. تەنانەت توشبووەکانیشی ناچارەکە چاو لە تەواوی بینینەکان بپۆشن و خۆیان لە قەرەی قورسترین مەینەتی بدەن، تەنانەت گوێ بە گیانی خۆشیان نەدەن، کەواتە ورترەکان و ژک و پواردتسیەکان کەسایەتی گەلێکی ئەفسانەی نین. ئێمە هەر ڕۆژە و لە ڕۆژنامە و ڕوونکراوەی چیرۆکێکی عاشقانەی دەیان نەفەری و پیاوی عاشق پیشەی وەکو ورتەر ئەخوێنینەوە. بەڵێ، عاشق نەتەنیا لە شان و ڕۆمانەکان، بەڵکو تەنانەت لە ژیانی واقعیشدا ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە. کەواتە ئەبێت بڵێن عاشق ئامانجی کۆتایی تەواوی هەوڵەکانی مرۆڤە. هێزی عاشق بە ئەندازەیەکە کە ئەتوانین ڕێڕەوی گرنگترین ڕووداوەکان بگۆڕێت و مرۆڤ لە ئەنجامدانی گرنگترین ئیشەکان بوەستێنێ. لە کەسێکی خاین، کەسێکی نەتەوە پەرست، یان لە پیاوێکی ڕزگارکرد، پیاوێکی خائین و لە ترسنۆک پیاوێکی ئازاد دروست دەکەین. چەندین مرۆڤ لە ژێر کاریگەری ئەم ڕەمەکە شوما خراپترین تاوانیان توش بووە و تەمەنی خۆیان لە خانە تاریکەکانی بەندنخانە بەسەر بردووە. بەدبەختی لەوەدایە کە ئەم ڕەمەکە پەست و ڕەشە لە باشترین سەردەمی تەمەن، واتە لە بەهاری ژیاندا یەخەی مرۆڤ ئەگرێ و بە توانایەکی ئەهریمەنی پاڵی پێوە ئەنێ و تەواوی وزەی جەستە و ڕۆحی خۆی لە ڕێگای مانەوەی جۆر و دروستکردنی جۆردا بەفی ڕۆئەدا. ئەگەر عاشقەکان ئەیانزانی سروش بە ویژدانی هەستە عاشقانەکانیان چ پیلان گەلێکی ئەهریمەنانەی بۆ داماوکردنیان کێشاوە، هەرگیز نووسینی گۆرانی دڵفڕێن و نامەی ئاگرین و جوان و خروەشێنەر و وزە و کاتی خۆیان بەفیڕۆ نادەن. هەستەناس کە عاشقانەکانیان ئەخەنە ژووری لە بیرکردنەوەوە. بەڵام بەدبەختی لێرەدایە کە عاشق وەکو باقی هەستەکانی تر مرۆڤ لە بەرامبەریدا سەرپشک نییە، جگە لە ژمارەیەکی دیاریکراو لە هۆشمەندەکان و کەسە زیرەکەکان و ئەوانی تر داردەستی ئەم ڕووەکە ڕەشە شەیتانیان. مەبەستی سروش لە وروژاندنی هەستە عاشقانەیەکان چییە؟ مەبەستی ئەو دروستکردنی جۆرە. هەر بەم هۆیەوە عاشقە هەڵخەڵەتاوەکان لە دوای ئەوەی ئەبنە خاوەنی چەند مناڵ کەم کەم نیسبەت بە یەک دڵسارد ئەبنەوە. زۆریش سروشتیە کە عاشقەکان بە نیسبەت یەک سارد ببنەوە
لێک بێزار ببن، چونکە سروش گەیشتن بە مەبەستە ڕەشەکەی خۆی کەمانەوەی جۆر بوو و ئیدی کاری بەمانە نەماوە. هۆکاری ئەوەی کە عاشقەکان تەنیا بە هاوڕێیەتی ڕازینین و ئەبێت بگەن بە یەک هەر ئەمەیە کە ئەیانەوێت جۆر بەرهەم بهێنن. عاشقەکان وا ئەزانن کە ئەوان بۆ بەرژەوەندی و چێشی تایبەتی خۆیانە کە خۆیان لەو هەموو فیداکاریە ئەدەن و لە کاتێکدا ئەوەی کە ئەژمار ناکرێت بەرژەوەندی خودی ئەوانە. خەڵکی عاشق بە یاری ئەزانن، لەگەڵ ئەوەشدا عاشق یاری نییە. ئەم عاشقانن کە ئامێری یاریکردنی دەستی سروشتن. عاشق مەسەلەیەکی زۆر گرنگی پێدراوە و ئامانجەکەشی تەنیا و تەنیا بەردەوامی دانیژیانە لەسەر ئەم خاکە ڕەشە. بەڵێ لەناو ئەم عشقەشومەدایە کە جیلێک جێجیلێکی تر ئەگرێتەوە و هەمان ئەو یاریە گاڵتە جارانە دووبارە و دووبارە لەسەرەوە لەسەر دیمەنەکانی ژیان دەست پێەکەنەوە و لە یەکەمین نیگایە کە لە نێوان دوو دڵداردا ڕوئەدا ڕووناکی ژیانێکی لەدایک بووی تازە ئادرەوشێتەوە. دوو دڵدارەکان لە هەمان نیگای یەکەمەوە سەیری تەواوی باشی و کەم و کوڕیەکانی یەکتریەکەن. زۆر جار لە ڕووی سێکسیشەوە پەی بە کەم و کوڕی و باشیەکانی یەکتریش ئەبن. تەنیا کاتێک زۆر بەتوندی پەیوەستی یەک ئەبن کە یەکێک لەوانە خاوەنی کەم و کوڕیەکی بەرامبەری نەبێ. بەم هۆیەوەیە کەسە کورتە باڵاکان شەیدای. بیسەرانی ئازیز و خۆشەویست، هاتینەوە خزمەتتان بۆ خوێندنەوەی بابەتەکانی تری لقی ئەلف لە بەشی 11 کتێبی قوتابخانە فەلسەفیەکان بە ناونیشانی هۆشیاری بەهرەمەندی، لاپەڕا 274. بە بڕوای شۆپنهاوەر جیاوازیەک لە نێوان خەڵکی ئاسایی و هۆشیارەکاندا بوونی هەیە بە ئەندازەیەک کە نەژاد و نەسبەت و پلەوپایە هیچ کامیان ناتوانن ببنە هۆی گواستنەوەی جیاوازیەکی پیسی لەم شێوەیە. هۆکاری ئەم جیاوازی نێوان کەسێکی ئاسایی و کەسێکی هۆشیار یەکێکیان ئەوەیە کە هۆشیار خاوەنی دوو مێشکە، یەکێکیان بۆ خزمەتی ئیرادە و خواستە دەرونیەکان و ئەوی تریان بۆ خزمەتکردنی خودی کەسە هۆشیارەکە، چونکە مێشکی جۆری دووەم بربەستێکە لە بەردەم چالاکیەکانی مێشکی جۆری یەکەم. بەم هۆیەوە کە هۆشیارەکان هەمیشە پێیان لە بەرامبەر مەسەلە مادیەکانی ژیان لەنگە و هەندێکات بە ئەندازەیەک لە ژیانی ڕۆژانە ئەتۆرێن کە مێشکی جۆری دووەم ئەبێتە ڤایرۆسێک بۆ تەواوی هێزە جەستەییەکەیان و ژیانی مادیان ئەڕوات بەبە. لەبەر ئەوە ئەم کەسە هۆشمەندانە بە پێچەوانەی خەڵکی ئاسایی خاوەنی دوو جۆر ژیانن، ژیانێک کە دەرونیە و بە تەواوی لەسەر بنەمای هێز و وزێ و واتاییەکانە و ژیانی مادی خستۆتە ژێر کاریگەری خۆی و ئەوی تریش ژیانی مادی ڕۆژانەیە کە هەمیشە قاچیان تیایدا لەنگە. هەر لەبەر ئەوە هۆشیارەکان نیسبەت بە گیانی خۆیان بێپەروان و لە جۆرێک تەنیایی خۆشەویستی تایبەتدا ئەژین و هەندێک کات ڕۆحیان هێندە بەهێزە و گەورە ئەبێ کە تەنانەت زاڵ ئەبێ بەسەر گۆڕانکاریەکانی ڕۆژانە و چارەنووسی خۆیاندا و هەمیشە بەهۆی کاریگەری بیرکردنەوە و تاقیکردنەوەی بەردەوام ژیانی ئاسایی و دەرەکی خۆیان ئەکەنە فیدای ژیانی دەرونیان و بە شێوەیەک کە کەمکەم ژیانی دەرونیان ئەبێت بە ژیانی ڕاستەقینە، یان هۆشیارەکان بە شێوەیەک لەو ژیانە دەرونیەدا ئەخنکێن کە ڕووداوە دەرەکیەکان بچووکترین کاریگەری لە گۆڕینی ڕۆحیەتی ئەواندا نابێنێت. ئەوانە وەکو درەختە ئەستور و بەهێزەکانن کە تەنانەت لە ناو سەختترین تۆقانەکان و باو بۆرانەکاندا لە هەر لقەیەکیانەوە میوەیەک ئاوێزان بووە. ئەم ژیانە ئەڵقەیەی هۆشیارەکان بەخشێکە کە وەک بۆنێکی خۆش بۆ شایی دنیاداگیر ئەکا و بۆ نەخۆشەکە هەمووان سەرسامەکە. جیاوازی نێوان هۆشیارەکان و خەڵکی ئاسایی تەنیا لە ڕوانگەی چەند تێبینیەکەوە نییە، بەڵکو تەنانەت لە ڕوانگەی چۆنیەتیشەوە جیاوازی ئەبینرێ. بۆ نمونە کەسە ئاسایەکان ئەیانەوێ وەکو یەک بیر بکەنەوە، هەر لەبەر ئەمە لە هەر سەردەمێکدا یەک جۆر بیری تایبەت و یەک جۆر ئایدیای تایبەت بڵاو ئەبێتەوە. بەڵام هۆشیارەکان نەتەنیا ناگونجێن لەگەڵ ئەو بڕوا و ئایدیالیە ئاساییەکان، بەڵکو بە شاراوەیی بە ئاشکراش بێت دژایەتیان ئەکەن و خۆیان ڕێگایەکی تایبەت لە ژیاندا ئەدۆزنەوە. هۆشیار کەسێکە کە لەسەر ئاوێنەکەی هزری نهێنیەکانی ژیانی زۆر ڕوونتر لەوەی کە لەسەر هزری خەڵکە ئاساییەکەیە ئەبینرێت و دەرەکەون. هەر بەم هۆیەیە جۆری مرۆڤ ئەبێت ڕێنوێنی لە هۆشیارەکان بخوازێت و دادوەریە بنەماییەکان ئەبێت سوودی لە چاوی ئەوان ببینێ. پەیامێک کە هۆشیارەکان ئەیدەن بە مرۆڤێک شتێک لە شێوەی سروشدایە ئەبێت زۆر بە پیرۆزی بزانرێ. چۆن ژن خۆ بەخۆ ناتوانێ منداڵی ببێ و ئەبێت بڕوات لای مێردەکەی، هاوکات هۆشیارەکانیش ناتوانن خۆ بەخۆ ببنە هەڵگری هۆشیاریەکەی خۆیان. هۆشیارەکان وەکو ئەو کەسانەی کە تەنیا لە گۆشەگیرینی و دوورگەیەکدا کە هیچ کەس سیایدا ناژی ژیان بەسەرە بن. هەر بەم هۆیەوەیە کە هەتا زیندون هیچ کەس باوەڕی بە هۆشیارەکان ناکات و هەوڵی پاراستن بۆ ماندووبوونەکانی ئەوان بە خەرج نادەن. بەڵام ئەوان زۆر گرنگی بەو هەستەی خەڵکە ئاساییەکە نادەن و بەردەوامی بە ئیشەکەی خۆیانەدەن تا بگەن بە مەبەست، چونکە هۆشیارەکان بۆ خەڵکانی داهاتوو ئەژین نەک بۆ هاوتاکانی خۆیان. ئەوانە
پەیوەستن بە هەموو دنیا و هەموو تاکەکانەوە، نەک شوێنێک و کاتێک و کەسێک و ئەوان هی هەموو دنیا و هەموو چەرخەکان و سەردەمەکانن. لەم ڕۆوەیە کە دەنگی ئەوانە تەنانەت لەودی و هەرا و هۆریەکانی سەدەوە ئەبیسترێت. هۆشیارەکان نەتەنیا لە دەرخستنی لێهاتووی یان لەو بەشە تایبەتی کە تیایدا بەتوانان کارامەیەکی سەر و ئاساییان هەیە زۆر لەوانی تر زیادن، بەڵکو لە هەموو شتێکدا ژیری و زیرەکی پیشانەدەن و بە ئاسانی زانیاری بەدەست ئەهێن و هەمیشە چالاکیە بەردەوامەکانیان ناکۆتان بۆ ئەوان. هەر ئەم هۆشیارانن کە کەسانی ئاسایی هێندە چێژ لەو بەرهەمە هونەری و شاکارانە ئەبن کە نەخۆشەکانی ئێسقان چێژ لە سەما ئەبن، چونکە ئەوانەی کە نەخۆشی ئێسقانیان هەیە تەنیا بۆ پەیڕەوی لە نەریت و یاساکان ئەچنە هۆڵەکانی سەماکردنەوە، لە هیچ شتێک تێناگەن چونکە ناتوانن سەما بکەن. کەسە ئاسایەکان تەنیا وەکو نەریتێک بە چاوی ڕێزەوە سەیری شاکارە گەورەکانەکەن لە کاتێکدا کە نەتی ئەگەن نەچێژی لێ ئەبن. بەم شێوەیە هۆشیارەکان ناچارن بە تەنیا بژین و لە جیاتی گفتوگۆکردن لەگەڵ ئەوانی تر لەگەڵ خۆیان قسە ئەکەن. ئەگەریش هەندێک جار قسە لەگەڵ ئەوانی تر بکەن، قسەکردنەکانی ئەوان تەنیا وەکو قسەکردنی منداڵەکانە لەگەڵ بووکەشوشەکانیان. جیاوازی گەورەی نێوان پیاوە ئاساییەکان و هۆشیارەکان ئەمەیە کە پیاوە ئاساییەکان تەنیا بۆ پڕکردنەوەی سکیان وەگەدەیان بیر و ئیش ئەکەن. بۆ ئەوانە کاتەکانی بێ ئیشی هیچ بەهایەکیان نییە، بەم هۆیە ئامانجی ئیشەکەیان تەنیا بەدەستهێنانی پارە و خواردن و خەوە و ئەگەریش کاتێکی بەتاڵیان هەبێ بە فیڕۆی ئەدەن. بۆ کەسە ئاساییەکان هەر جۆرە چالاکێکی هزری کە خاوەن سوودی مادی نەبێ شێتیە، بەم هۆیە ئەوان لەبەر ئەوە بیر ئەکەنەوە کە بتوانن سوودێکی مادی ببینن. هەرکە ئەم سوودیان دەستکەوت واز لە چالاکیە مێشکەکەیان ئەهێن و دەست ئەدەنەوە تێرکردنی شەهوەتە دەرونیەکانیان. هەمیشە توانای مێشکی کەسە ئاساییەکان تەنیا بە ئەندازەیەکە کە پێداویستیەکان جێبەجێ بکرێت و بێنەدی. لەبەر ئەوە هەر کە ویستیان وەکو هۆشیارەکان دەست بدەنە چالاکی سەر و سروشتی، ئەوە هەرگیز ناتوانن سەرکەوتن و توانای ئەنجامدانی ئەم ئیشیان نییە. بە بڕۆی شۆپنهاوەر بە هەمان شێوە کە لە ژندا وزەی نائاسایی خۆبەخۆبوونی هەیە و ئەتوانێ منداڵ بهێنێتە دی، هاوکات لە هۆشیارەکانیشدا هێزێکی نائاسایی هەیە و ئەتوانێ خۆبەخۆ بیری تازە بێنێتە دی و دروستی بکە. واقعیەتە دەرەکیەکان لە پەیدابوونی بیرە هۆشیارەکاندا بۆ خودی هۆشیارەکە ڕۆڵێکی باوک دەبینێ، واتە یارمەتی ئەدەن تا ئەم بیرانە بێنە سەر شانۆی دەرکەوتن. جیاوازیە کە لە نێوان مێشکی هۆشیارەکان و مێشکی ئەوانی تردا هەیە وەکو جیاوازیەکە کە لە نێوان بەردی ئاڵتونی و باقی بەردەکانی تردان، واتە هۆشیار خۆبەخۆ نورانیە و ئەوانی تر ڕووناکیەکەی خۆیان لەوە وەرئەگرن. جیاوازی نێوان زانایان و هۆشیارەکان ئەوەیە کە شتانێک لە زاناکانەوە فێر ئەبین کە شایانی فێربوونن، بەڵام لە هۆشیارەکانەوە شتانێک فێرەبین کە تایبەتە بە خۆیان و لەو کەسەوە فێر نەبوون. زانا وەکو تیرهاوێژێک وهایە کە ئامانجەکەی دیارە و لەم ڕۆوە ئەو تیرانەی کە ئەیان وەشێنێ خەڵکی ئەیان بینن و لە ئیشەکانی تی ئەگەن. لەم ڕۆوە ئەو دەردەخەن و گەورەی ئەکەن، بەڵام ئامانجی هۆشیارەکان شاراوەیە و خەڵکی لی تێناگەن کە تیرەکەی خۆی بە چه ئامانجێک ئەوەشێنێ. لەم ڕۆوە باوەڕێکیان بەو نییە و گرنگی پێنادەن مەگەر ئەوەی کە پەیوەندیەک بدۆزنەوە و ئامانجی هۆشیارەکە دەربخاو پیشانی خەڵکی بدا، ئەو کات هۆشیارەکە گەورەی ئەکەن و ڕێزی لێ ئەگرن. ئەتوانین هۆشیارەکان بە فانوسی دەریایی جۆری مرۆڤ بزانین، چونکە بەبێ ئەوان مرۆڤ لە ئۆقیانوسێکی ناکۆتادایە و گرفتاری هەڵە و پەرێشانیە بێ. داهێنان و دۆزینەوەی هۆشیارەکان بە ئەندازەیەکە کە نەتەنیا جیاوازی لە نێوان ئەوان و ئەوانی تردا هەیە، زۆر ئاشکرایە بەڵکو تایبەتمەندیە بیری و ئەخلاقیەکانیان بە تەواوەتی جیاوازە. لەم ڕۆوە شاکاری هۆشیارەکان هەرگیز تازەی خۆیان لەدەست نەداوە و هەمیشە ئەمێنێتەوە وەک شتێک کە هەرگیز لاسای ناکرێتەوە. هۆشیار خاوەنی زانستێکی خودیە، واتە بە دۆزینەوە و تێبینی و بە یارمەتی وزەی بینین نیهێنیەکی تازە ئەدۆزێتەوە لە شێوەی بەرهەمێکی فەلسەفی، تابلۆیەک، سەمفۆنیایەک یان شەعرێک پێشکەش بە مرۆڤاتیەکە. بەم هۆیەوەیە ئەو زانیاریەی کە هۆشیارەکان فێری ئەبن تەنیا ئامرازێکن بۆ کاریگەری بڕواکانی خۆیان، لە کاتێکدا کە بۆ ئەوانی تر ئامانجا. خودی زانیاریەکانە لە تایبەتمەندی کەسە هۆشیارەکان ئەوەیە کە ئەو زانیاریەی لە کتێب و سەرچاوەکانەوە بەدەستی ئەهێنن وەکو مادەیەکی خاو بۆ بنیادە فکریەکەی خۆیان بەکاری ئەهێنن، لە کاتێکدا کە بۆ کەسە ئاساییەکان خودی زانیاریە وەرگیراوەکە گرنگە، چونکە لەواندا ناوەڕۆکێک لە ژێرناوی پێکهێنانی شتێکی تازە بوونی نییە. بە دەربڕینێکی سادەتر کەسە هۆشیارەکان وەکو هەنگ ئیش ئەکەن، واتە هەرچی کە کۆ ئەکەنەوە بە هەمان شێوە ئەیپارێزن. مێشکی کەسە ئاساییەکان دیمەنەکان وێنە ئەدەنەوە، بەڵام مێشکی کەسە هۆشیارەکان وەکو دروستکەری دیمەنەکان شتێکی تازەیە. لەم ڕۆوە
کەسە هۆشیارەکان چەندین دنیای تازە بەرەو ڕوومان ئەکەنەوە، بەڵام ئەوانی تر دیمەنە کۆنەکان پیشان ئەدەنەوە و ئەیخەنە ڕوو. هۆکەشی ئەوەیە کە چاوی ناوەکی کەسە هۆشیارەکان زۆر بەهێزە، ئەو شتانێک ئەبینێت کە ئەوانی تر نایبینن. هۆشیارەکان بەم بیناییە بەهێزە دەرونیا ئەتوانن پەردە لەسەر شتە نەناسراوەکانی دنیا لابدەن و دۆزینەوەکانی خۆیان بە شێوەیەکی جیاواز لە شعر، تابلۆ، سەمفۆنیا بخەنە ڕوو. هێزی وێناندن ئامرازێکی لەبەرچاوە بۆ هۆشیارەکان، چونکە بە یارمەتی ئەم وزەیە ئەوان ئەتوانن بیرۆکەکانی خۆیان لەسەر فراوانترین شێوە بخەنە سەر تەختەی شانۆی ژیان. شۆپنهاوەر بوونی وزەی وێناکردن بە ڕگەزێکی بنەمایی بۆ هۆشیارەکان ئەزانێ، بەڵام ئەوەشمان بیر ئەخاتەوە کە پێویست نییە هەرکەس خاوەنی وزەیەکی وێناکردنی لەو شێوەیە بێ، ئەبێت هەر ببێ بە کەسێکی هۆشیار. لەبەر ئەوەی هۆشیارەکان خود ئافرێنن. لەم ڕۆوە زانستی ئەو وەکو ناوەڕۆکی کتێبە کلاسیکە کۆنەکانی زاناکان وەکو پەراوێز گەلێکە لەسەر ئەو ناوەڕۆکە نووسراوانە. بە هەمان شێوە کە کتێب ناتوانێت جێگای هۆشیاری بگرێتەوە، هاوکات زانستەکانیش ناتوانن ئەو ڕاستیانەی کە هۆشیارەکان پێی ئەبەن درک بکەن، چونکە ئەم ڕاستیانە ناگوازرێنەوە و زانستەکان ئەگەر ماندووبوونێکی لەم شێوەیە بدەنە بەرخۆیان لەوانەیە دەستیان بگات بە سێبەری زانست، بەڵام خودی زانست لەبەر چاوی ئەوان هەر بە شاراوەی ئەمێنێتەوە، چونکە بۆ پەیبردن بە زانستی ڕاستەقینە پێرسێپشن پێویستە. خەڵکە ئاساییەکە خاوەنی ئەو نین و ناتوانن خاوەنی ئەم هێزە بن، چونکە هۆشیاری وەکو جوانی مەسەلەیەکە خودیە نەک وەرگیراو. بە دەربڕینێکی تر هەرکەس بیەوێ ببێتە کەسێکی هۆشیار ئەبێ بە هۆشیاری لەدایک بوو بێ، چونکە هۆشیار شتێک نییە کە شایانی فێربوون بێ، هەر بەم هۆیەوە کردارێک کە کەسی هۆشیار ئەنجامی ئەدا تازە و دەستلێنەدراوە و ئەم زانستە هۆشیاری ڕاستەوخۆ بە دۆزینەوە و تێبینی و توێژینەوەی وردی سروشتی پێی ئەبا. بەڵام زانستی کەسە ئاساییەکان زانستێکی ڕاستەقینە نییە. هۆکەشیەوەیە کە شێوازی بیرکردنەوەی ئەوان زیاتر سەبجێکتڤە. بە پێچەوانەوە کەسە هۆشیارەکان شێوازی بیرکردنەوەیان ئۆبجێکتڤە. بوونی هۆشیاری واتە خۆ لە بیربردنەوە و چوونە ناو دنیای ئایدیا و وێناکان. لەمڕۆوە لە کاتێکدا کە هۆشیارەکان زانستیان بۆ زانست ئەوێ، کەسە ئاساییەکان زانستیان وەکو ئامرازێک بۆ بەدەستهێنانی نان و ڕۆزی ئەوێ. هۆشیار بە تەواوەتی لە هەموو جۆرە پەیوەندیەک دابڕاوە، بە تایبەتی مانای مێشکی ئەو خاڵیە لە پند و پەیوەستبوون. لەمڕۆوە ئەتوانین وێنەی جیهان لە خۆیدا بداتەوە. هۆشیارەکان لەبەرەوەی زیاتر سەرنجی ناوەوە ئەدەن، لەمڕۆوە هەمیشە لە بەرامبەر نهێنیە ئەزەلیە جوانیە هونەری و ڕاستیە زانستیەکانیاندا چ خۆیان دۆزی بیانەوە یان ئەوانی تر زۆر بە چاوێکی سەیر و سەمەرەوە سەیری ئەو دۆزینەوانە ئەکەن. بەڵام کەسە ئاساییەکان کە خەڵەفاون بە زەوق و برقی شتەکان بەرامبەر ئەم جۆرە دۆزینەوانە وەکو ئاژەڵ گوێ بە هیچ نادەن. لە هۆشیارەکاندا هێزی عەقڵ بەهێزترە لە هێزی دەروون. بە پێچەوانەوە لە کەسە ئاساییەکاندا عەقڵ خۆی بە هەمان ئەندازە ئەخاتە ئیش کە بۆ تێرکردنی خواستە شەهوانیەکان پێویستە، بەڵکو ئەبێت ئەوە بڵێن کە عەقڵ لەوانەدا بە هەمان ئەندازەیە کە پێویستە دەرونیەکان بەدی بهێنێ. لەمڕۆوە کەسە ئاساییەکان نەپەی بە جوانی واتایەکان ئەبن و نە ئەتوانن لێیان تێبگەن. بە بڕۆی شۆپنهاوەر تەواوی شاکارەکان میوەی سروشتین. سروشتیش کاتێک دێتە دەست کە عەقڵ بە تەواوەتی لە شەڕی دەرونی ڕەهابوو بێ. تۆزی دەروون ئاوێنەی دڵ تاریک ئەکا، بەڵام کاتێک کە سروش ڕوو ئەدا ئەم تۆزە وەک بڵێ بە تەواوەتی لە ناوەچێ و ڕاستیەکانی دنیا زۆر بەڕوونی لەسەری ئەدرێنەوە. لەم شێوە سادانەدا یەک شاکارە جاویدانەکان پێ ئەخەنە ناوبوونەوە و بۆ گەیشتن بە هۆشیاری عەقڵ ئەبێت زاڵ بێ بەسەر دەرووندا و ئەم ئیشەش زۆر سەختە. لەگەڵ ئەوەشدا بۆ زاڵبوونی عەقڵ فێرکاری پێویستە. خەڵکە ئاسایەکان نە عەقڵیان هێندەیە کە زاڵ بێت بەسەر دەرونیاندا، نە تاقەتی ئەوەیان هەیە کە خۆیان لە قەرەی فیداکاریەکی لەم شێوەیە بدەن. کەسە ئاسایەکان هەمیشە لە دنیایەکی بچووکدا ژیان بەسەر ئەبەن و لە تەواوی ئیشەکانی خۆیاندا تەنیا بەرژەوەندیەکانی خۆیان لەبەر چاوەگرن. بەڵام کەسە هۆشیارەکان ئەم منەتیان هەیە بەسەر ئەوانی تردا لە کۆتوبەندی خۆیان هەڵاتون لە دنیای گەورەدا ماکرۆکۆسم ئەژین نەک لە دنیای بچووکدا واتە میکرۆکۆسم. لەمڕۆوە دنیایەک لە دڵیاندا وێنە ئەدرێتەوە، هەمووان لە خۆیدا خۆی لە هەمووان ئەبینێتەوە و لەبەر ئەوەی خۆی لە هەمووان ئەبینێتەوە لەمڕۆوە بە پێچەوانەی کەسە ئاساییەکان تەنیا لە بیری خۆیاندا نین. بەم هۆیەوە لەبەر هەمی کەسە هۆشیارەکاندا هەمیشە چەندین بڕوا ئەبیندرێ کە خاوەنی لایەنی سروشتی و گشتی و جیهانین و لە سنووری کات و شوێن تێپەڕیون. لەبەرەوە ئەتوانین بگەینە ئەو ئەنجامەی کە لە کاتێکدا کەسە ئاساییەکان تەنیا بۆ خۆیان ئەژین و ئیشەکانیان بۆ سەردەمێکی دیاری کراوە.
بەڵام ئیشی هۆژیارەکان سنووردار نییە بە شوێنەکەوە و کاریگەریەکەشی پەیوەست نییە بە سەردەمێکەوە. بە بڕوای شۆپنهاور بەرهەمی کەسە هۆشیارەکان زۆر جوان بووە و خاوەنی سوودێکی مادیش نییە. لەمڕۆوە لە کاتێکدا ئیشەکانی ئەوانی تر لە مەسەلەکانی ژیاندا زۆر بەسوودن لە بەرهەمهێنانی ئامرازەکانی خۆشبەختی و ئارامی ڕۆڵێکی بەرچاویان بینیوە و بەرهەمی هۆشیارەکان لە ڕوانگەی مادیەوە هیچ سوودێکیان نەبووە. بەرهەمی کەسە هۆشیارەکان کە بوونیان لەبەر خاتری بوونیانە لەگەڵ ئەوەشدا کە بێسوودن ڕۆح دڵخۆش ئەکەن و یادەوەری هەڵدەهێنن، چونکە بەرهەمی هۆشیارەکان ئێمە لە کۆتوبەندی پێداویستیەکانی ڕۆژانە کە مایەی ماندوێتی و هیلاکی بوونە ڕزگارەکەن و چەند چرکەیەک ئێمە ئەبەنە قوڵایەکانی خۆمانەوە. شۆپنهاور کەسە هۆشیارەکان ئەکاتە نمونەی ئەو درەختانەی کە زۆر بەرز و جوانن کە هیچ بەرهەمێکیان نییە بەڵام مایەی هەڵهێنجان و کرانەوەن، وە کەسە ئاساییەکانیش وەکو درەختە میوەدارەکانن کە خراپ پێک هاتە و قەتکورتن بەڵام بوونیان پێویستە بۆ ژیان. لە جیاوازە گەورەکانی نێوان کەسە هۆشیارەکان و کەسە ئاساییەکان ئەوەیە کە کەسە ئاساییەکان تەنیا بۆ ئامانجە زانستیەکانەژین و لە ئیشەکانی خۆیاندا کینەیان هەیە و خوازیاری بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیانن، بەڵام هۆشیارەکان بەهۆی بوونی ژیرێکی زۆر و خنکانیان لە ناو بیرۆکە دوور و درێژەکان بە تەواوەتی لەو ئیشانەی کە ئەیانکەن زۆر بێکینەن و لەمڕۆوە لە مەسەلەکانی ژیاندا دابڕانێکی سیر لە خۆیان پیشانەدەن، ڕەفتاری نەئاسایی ئەنجامەدەن کە هەندێک جار جێگای گاڵتەپێکردنە و ئەوانە بەشێت ئەزانن. تەواوی بەرهەمەکانی کەسە هۆشیارەکان بەرهەمی بیری بەردەوامان لەبارەی نهێنیەکانی ژیان بەبێ بوونی کینەیەکی کەسی. هەر بەم هۆیەوە هۆشیارەکان خاوەنی ژیانێکی فکری تایبەت بەخۆن کە ئەوانی تر نیانە. ئەم ژیانە فکریا بەردەوام ژیانە ئاساییەکان تێگەدا بە شێوەیە کە هەندێک جار ئەدەب ئیفلیش ئەکات. ئەمەش بەهۆی ئەوەیە کە بۆ کەسە هۆشیارەکان زانست و هونەر ئامانجە و ئێستاکەش بۆ ئەوانی تر تەنیا ئامرازێکە بۆ بەدەستهێنانی پارە و پول. ئەوەی کە لەسەرەوە لەبارەی هۆشیاریەوە لە زمانی شۆپنهاورەوە گوزەراوەتەوە چەند هەستێک بوو کە من لە خوێندنەوەی بەرهەمەکانی شۆپنهاور دەرم هێناون. ئەمەش ئەوەیە کە ویل دوورانت لە داستانی فەلسەفەی خۆیدا لەسەر زمانی شۆپنهاور گواستوێتەوە و پێشانی خوێنەری بەڕێزی ئەدا. هۆشیاری بەرزترین شێوەی زانستی خاڵی لە ئیرادەیە، پەیوەستترین و کەمترین شێوەکانی ژیان بە تەواوەتی ئیرادین و هیچ معریفیەکیان نییە. مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی ئیرادەیە، لەگەڵ کەمێک معریفەت هۆشیاری معریفەتە، لەگەڵ کەمێک ئیرادە هۆشیاری واتە پەروەراندنی وزەی پێی پێبردن کە بە چەندین پلە زیاد لەوەی کە ئیرادە داوای ئەکا ئەم کردارە ئەبێتە هۆی خستنە دەرەوەی وزە لە چالاکیە بەرهەمهێنەرەکان بە ناو چالاکیە عەقڵیەکان. مەرجی بنەڕەتی هۆشیاری زاڵبوونێکی نائاسایی و هەستەوەری و تووڕەییە لەسەر وزەی بەرهەمهێنانی جۆر. هەر لەبەر ئەمەیە کە لە نێوان هۆشیار و ژن کە نوێنەری وزەی بەرهەمهێنانی جۆرە و کۆت و بەندی عەقڵ لە دەستی ئیرادەی ژیان و بەرهەمهێنانی ژیاندایە دوژمنایەتیەک بوونی هەیە. ژنان لەوانەیە بەخششێکی بەرزیان هەبێ بەڵام ناتوانن خاوەنی هۆشیاری بن، چونکە ئەوان هەمیشە لە سەبجێکتڤێکدا ئەمێننەوە. بۆ ژنان هەموو شتێک لایەنی تایبەتی و کەسی هەیە. ئەوان هەموو شتێک بە ئامرازێک بۆ گەشتن بە ئامانجە دیاریکراوەکانی خۆیان نەزانن، بەڵام لەلایەکی ترەوە هۆشیاری گەورەیەکی پتەوە، واتە لەم حاڵەتەدا هزری حەزی لە مەسەلە گەورەکاندا هۆشیاری وزەی داهێنانە لە بەرژەوەندیەکان و خواستەکان و نکوڵیکردن لە دەروون تا ماوەیەکی زۆر کە بە شێوەیەک کە کەسەکە پەی بە دنیای پەتی ئەبات و خەونێکی ڕووناک لە دنیای بەرەوڕووی ئەودا ئەکرێتەوە. شێوەی هۆشیارەکان لەو لایەنەوە دیاری ئەکرێ کە لە سیمای ئەودا زاڵبوونێکی ڕەهایی عەقڵ بەسەر ئیرادەدا ئەبینرێ. لە سیمای کەسە ئاساییەکان زاڵبوونی ئیرادە ڕوو ئەدا، لەواندا زانستەنیا کاتێک دەرەکەوێ کە لەژێر کاریگەری و ڕوژاندنەکانی ئیرادەدا جێگیر بووبن. زانستی ئەوان تەنیا بە ئاراستەی گەیشتنە بە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان. هەر کاتێک عەقڵ ڕزگاری بوو لە ئیرادە ئەو کات کەسەکە ئەتوانێت شتەکان بەو شێوەیە کە هەن بیبینێت. هۆشیاری لە بەرامبەر ئێمەدا ئاوێنەیەکی جادوگەرانە دائەنێت کە تیایدا تەواوی شتەکان بنەڕەتی و گرنگەکان لە شوێنێکدا کۆبوونەتەوە. ڕووپۆشێکی درەخشان دراوە بەسەریاندا و ئەوەی کە دژ و بێگانەیە لەوێ ئەکرێتە دەرەوە. بیر لە ناو و خواستە دەرونیەکان تێ ئەپەڕێنێت، هەروەک چۆن خۆر لە نێوان هەورەکاندا دڵی شتەکان ئاشکرا دەکا. بیر لە سەر و بینراوەکان و شتە گەورە و لاوەکیەکانەوە وەکو ئایدیای ئەفلاتونیان ناوڕۆکی دنیایەک کە لێوەی دروست بووە پێی ئەگاو. ئەمەش ڕێک وەکو ئیشی هونەرمەندێکە کە لە پەیکەری کەسێک ئەیەوێ وێنە بکێشێ، نەتەنیا سیفەتی سەرنج و شێوەکانیەدا
بەڵکو ئەو سیفەتە گشتی و ڕاستیە هەمیشەیانەش ئەبینێ کە بۆ ئاشکراکردنی ئەو تاکە شتێک جگە لە سمبول و ئازار نین. لەبەر ئەمە نهێنی هۆشیاری لە پەیبردنی ڕێک و ڕەوانی شتەکاندا بێلایەنگری و پەیبردنە بەو ڕاستیانەی کە لەلایەنێکی جیهانی و ناوەڕۆکی بەدەستهێنراویان هەیە. هەر ئەم لە نێوچوونەی هاوسەنگی کەسایەتیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە کەسی هۆشیار لە دنیای تێرکردنەکاندا خۆی لە بەرامبەر خواستە دورونیەکان و دنیای چالاکی زانست و تایبەتیدا بە گونجاو بزانێ، لە ئەنجامی دووربینیدا ئەو شتانەی کە لە بەردەمیدا نایان بینێ. ئەو خۆنە پارێز و سەیر و سەمەرەیە لە کاتێکدا کە سەیری ئەستێرەکان ئەکەوێتە ناو چاڵەوە. هۆکارێکی کۆمەڵایەتی نەبوونی هۆشیارەکان ئەمەیە، هۆشیار لە بیری مەسەلەی سیاسی و جیهانی و هەمیشەیەکاندا لە کاتێکدا کە تاکەکانی تر لە بیری مەسەلە و واقعیەتەکاندان دیاریکرا و خۆپەرستر. هزری ئەو هزری ئەوانی تر لەسەر یەک بواردا ئیش ناکەن و لەبەر ئەوەیە کە ئەو ئەوانی تر هەرگیز تووشیان نابێت بەیەکەوە. ئەمە یاسایەکە پیاوێک بە هەمان ئەندازە کە لەلایەنی ئەقلانی و ئەخلاقیەوە لاواز بێ بە هەمان ئەندازە کۆمەڵایەتیە. ئەم بێبەشی هۆشیارەکان قەرەبوو ئەبێتەوە بەو مانایی کە ئەو بە ئەو ئەندازەیەی کەسانێک کە لە ژیاندا بەردەوام پاڵیان داوە بە دنیای دەرەوەی خۆیان پێویستی بە تێکەڵی نییە چێژێک کە ئەو لە جوانی ئەیبا ئەو هێمنیەیە کە لە هونەرەوە بەدەستی ئەهێنێ و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو خەمەکانی ژیانی لەبیر بکە. ئەو هەموو قەرەبووکردنەوەیەکی ئازارێکە کە بە نیسبەت ڕووناکی بینینی ئەو تەنیا پەتیەکە کە ئەو لە نێوان کەسانێک کە لایەنێکی هاوشێوەیان لەگەڵدانە ڕوو لە زیاد بوونەکە. هۆشیارەکان عاشقی بیرکردنەوە و توێژینەوە فێربوون و تاقیکردنەوە و گەیشتنن بە ئامانجەکانی خۆیان. ئەوان بە شێوەیەک لە ژیانی فکری خۆیان داخنکاون کە هەندێک کات بە تەواوەتی لە ژیانی کردداری خۆیان دواکەون بە ئەندازەی منداڵێک کە لە بەرامبەر سادەترین ئیشەکاندا دەستەپاچەی پیشانەدەن. شۆپنهاوەر ئەڵێ بە هەمان شێوە وەرزشکارێکی بەتوانان چێژ لە وەرزشەکەی خۆی ئەبا لە ئەنجامی ئەو ڕاهێنانە کە لە هەمویان گورج و گۆڵترە و هیچ چاوەڕوانیەکیشی نییە کە سەرنجی بدرێ لەلایەن ئەموو ئەوەوە. کەسی هۆشیاریش نەتەنیا ئیشگەلێک ئەنجام ئەدا کە ئەوانی تر ئەنجامی نادەن، بەڵکو ئیشەکانی خۆی زۆر بەلێ هاتووی ئەنجامەدا. وەکو چۆن وەرزشکار لە دەروونە وەرزشیەکەی چێژوەرئەگرێ، ئەویش لە دەروونە بە دوواداچووەکەی بۆ ئامانجەواتایەکانی خۆی چێژوەرەگرێ. زیاد لەوەی کە خەڵک سەرنجی کردار و بیرۆکەکانی ئەو بدەن یان نەیدەن، ئەو لەسەر ئیشەکەی خۆی بەردەوامە بێ. هەر لەبەر ئەمە هۆشیارەکان بەردەوام خەریکی ئیش و چێژ لێوەرگرتن و وەک کەسە ئاساییەکان گرفتاری ئازار نابن و هەندێک کاتیش ئەگەنە پلەیەکی ڕۆحی زۆر بەرز کە هەرگیز کەسە ئاساییەکان ناگەنە ئەو پلەیە. بە بڕۆی شۆپنهاوەر ئەو ماوە زۆرەی کە لە نێوان هۆشیارەکان و ملیۆنان کەسی تردابوونی هەیە کە تەنیا بۆ بیرکردنەوەی ڕیخۆڵە پێچاو پێچەکانیان ئیش ئەکەن لە نێوان هیچ یەک لە جیلەکانی کۆمەڵگادا بوونی نییە. بەوانەشەوە کە خاوەنی پلەپایان یان بەناوبانگن. هۆکەشی ئەوەیە کە ئەو سەروەتەی کە هۆشیارەکان هەیەە خودیە و توانای عقلیان هێندە زاڵە بەسەر دەرونیاندا کە بە توانای عقلی ئەوانی تر هەرگیز ناتواندرێ بەراورد بکرێ. بەراوردی شۆپنهاوەر لە ڕاستیدا هەر منداڵێک تا ئەندازەیەک هۆشیارە و هەر کەسێک کە هۆشیار بێت تا ئەندازەیەک منداڵە، چونکە لە هەردووکیاندا سادەیی و خۆ هەڵنەقورتێنی بوونی هەیە. گۆتا هەر بەم هۆیە ئەکەوێتە ژێر ڕەخنەوە، چونکە هێرتر ئەوی بە منداڵی گەورە ئەزانی، چونکە ڕەفتار و کردداری گۆتا زۆر منداڵانە بوو. لەبارەی مۆزارتیشەوە ئەتوانین بڵین کە لە سەراپای تەمەنی خۆیدا هەروەکو منداڵ مایەوە. هۆی ئەوەی کە منداڵەکان و هۆشیارەکان وەکو یەکن ئەوەیە کە لە هەردووکیاندا توانای عقل زاڵە بە سەردەروندا، بە هەمان شێوە کە دەستگای دەماری لە منداڵدا بە خێرایی گەشەکە وەپەرە ئەسێنێت و بە پێچەوانەوە گەشەی ئەندامی زاوزێ یان زۆر خاوە. هۆی ئەوەی کە منداڵەکان و هۆشیارەکان وەکو یەکن ئەوەیە کە لە هەردووکیاندا توانای عقل زاڵە بە سەردەروندا بە شێوەیە کە دەستگای دەماری لە منداڵدا بە خێرایی گەشە ئەکات و پەرە ئەسەنێ بە پێچەوانەی گەشەی ئەندامی زاوزەیان کە زۆر خاوە. هاوکات لە کەسە هۆشیارەکانیشدا دەستگای دەماری زاڵە بەسەر شاوەتی کەسەکەدا و ئەم ساڵبوونەش بە ئەندازەیەکە کە مێشک ئەبێت بە ڕێنوێنی کاری هەموو لاشە و دەستگای زاوزێ کەم کەم گرنگی خۆی لەدەستەدا، خۆی ئەداتە دەست عقل. هۆشیاری لای شۆپنهاوەر شتێک جگە لە بوونی توانایەکی دەماری سەر و ئاسایی شتێکی تر نییە. هەر بەم هۆیەوەیە کە هۆشیاری هەروەکو ئەرستۆ وتوێتی تێکەڵەیەکە لە چەشنێک لە غەم و شێتی. ببوونی ئەمە ئەنجامەکەی ئەگاتاوەی کە هۆشیاری ناچار ئەبێ گۆشەی تاریکی هەڵبژێرێ، هەندێک جار تووشی شێتی ئەبێ. هەستەوەریە زۆرەکەی ئەو بۆ خەیاڵ کە زۆر ئازاری ئەدا خۆی لەگەڵ نەگونجاویەکانی سروشدا ئاوێتە کردووە و پەیوەندی هیزری خۆی لەگەڵ واقعیەتەکاندا ئەپچڕێنێ. ئەرستۆ حەقی بوو کە ئەیوت
ئەو پیاوانەی کە لە فەلسەفە و سیاست شعر یان هونەردا ئەگەنە پایەکی نایاب خاوەنی کەسایەتیەکی مالی خولیایین. پەیوەندی ڕاستەوخۆی نێوان شێتی و هۆشیاری لە ڕوونکردنەوەی بارودۆخی هەندێک فەیلسوفی وەکو ڕۆسۆ، بایرن، ئالفیری سەلمێنراوە. لە دوای پشکنینی وەرد لە تیمارخانەکاندا من کەسانێکم بینی کە بە شێوەیەکی تەواو خاوەنی مەوهیبەیەکی بەنرخ بوون. هۆشیاریەکەیان بە شێوەیەک ڕوون بوو کە لە ناو شێتیەکەیاندا دیار بوو. بەم هۆیەشەوە لە ناو ئەم نیوە شێتانەدا لەلایەکی ئەم هۆشیارانە گەورەی و پلەبەرزی مرۆڤایەتی شاراوەتەوە. لە ڕووی ژیریەوە مرۆڤ زۆر پلەبەرزە. ئەو جیاوازەی کە لە سروش لە نێوان ژیری مرۆڤەکاندا دروستی کردووە زۆر لەو جیاوازەی کە لە نێوان نەسب و پلەپایە و چینەکانی هەر وڵاتێک زۆرترە. سروش هۆشیاری داوە بە هەندێک چونکە خویەکی لەم شێوەیە بربەستێکە لە بەردەم پێشکەوتنی ئیشی ژیانی ئاسایی و ئەو ئیشانەی کە پێویستیان بە بیرێکی دیاریکراوە بۆ ئەنجامدان. شێتی لاپەڕە 287 شێتی ڕاکردنە لە ئازار دێوانەی ڕێگایەکی خۆپارێزەرانەیە بۆ دوورکەوتنەوە لە ئازار و مەینەتیەکانی ژیان ئەگیرێتە بەر. شێت پەنجەرەی دڵنیایی و ویژدانی ناوەیە. ئەگەر دێوانەکان یادەوەریەکانی خۆیان لەیاد نەبنەوە لەژێر فشاری یادەوەریان نەخوازراوەکانی خۆیانەوە ورد ئەبن. بۆ نمونە کەسانێک لە ڕووی جەستەیەوە تەواو نین و دووچاری شکست هاتوون زیاتر لە ئەگەری شێتبووندان تا کەسە ساغەکان. سەلامەتی مێشک لە یادگەیەکی بێکەم و کووردا شاراوەتەوە و مەبەستم ئەوە نییە کە بیرمانی ساغ هەموو شتێک لە خۆیدا جێ ئەکاتەوە بەڵکو ئەوەیە کە زنجیرە یادەوەریەکان لەبەر ئەکا بە هەمان شێوە کە هەرچی لە تابلۆیەک دوورتر بکەوینەوە بچووکتر ئەنوێنێ تا ئەوانەی کە بە تەواوەتی شێوەیەکی نادیار ئەبینین هاوکات هەرچەندە زیاتر لە تەمەنی ئێمە تێپەڕێ یادەوەریەکانی سەردەمی منداڵیمان ڕوونتر ئەبنەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی هەمیشە زنجیرەیەک لە یادەوەریە گەورەکان و گرنگەکانی ژیانمان بوونیان هەیە. لە کاتی دەرکەوتنی شێتیدا ئەم زنجیرەی یادەوەریانە لە ناوەچن. کەسەکە ڕابردووی خۆی تا ئەندازەیەک لە یادەبات و یادەوەریان ناپەیوەست و سەیرەکانی لە هزری خۆیدا دروست ئەکات و ئەپەروەرێنێت. بە بڕۆی شۆپنهاوەر هونەر پیشەکانی شانەوە بەهۆی ئەوەی کە ناچارن ڕۆڵی جیاواز بنوێنن گوتارە تایبەتەکان لە بیر ئەبنەوە دووچاری تێکەڵ و پێکەڵی بیرمان ئەبن و لە کۆتاییدا زۆربەیان شێدەبن. هۆکەشی ئەوەیە کە ئەمانە لە وزەی بیرمانی خۆیان سوودیان بینیوە و مەبەست و گوتەی ناپەیوەستیان لەبیر کردووە و هەر جارە و کە ڕۆڵەکەیان گۆڕاوە هەوڵیان داوە بە تەواوی ئەوەی کە پێشتر لەبەریان کردووە لە بیری بکەن و بگۆڕێن بۆ کەسایەتێکی بە تەواو مانە جیاواز. بە بڕۆی شۆپنهاوەر ئەم کردارە ڕێگە بۆ توشبوون بە شێتی هەموارەکە. دیێوانەکان زۆرجار لەبارەی ئەوەی کە پەیوەندی بە ئێستاوە هەیە هەڵە ناکەن. ئەوانە تەنیا یادەوەریەکانی ڕابردوو خۆیان لە بیر بردوێتەوە و پەیوەندی نێوان ڕابردوو ئێستا لە بیر ئەکەن. ئەم درزا بە خەیاڵ پڕ ئەکەنەوە. بەم هۆیەشەوە کە هەندێک جار ئێستاکە لەگەڵ ئەو خەیاڵە سەیر و سەمەرانێکی هەیەە تێکەڵ ئەکەن و دەست ئەکەن بە وڕێنەکردن. هۆکاری دەرکەوتنی حاڵەتێکی لەم شێوەیە ئەوەیە کە ڕێگوڕیشە یادەوەریەکان لە بن هەڵکەندراوە و پەیوەندی نێوانیان لە ناوچووە. هەڵبەتە لەوانەیە هەندێک لە ڕووداوەکان ڕابردوویان زۆر بەجوانی لە یادا بەڵام لە ئەنجامدا درزە قوڵەکان لە یادەوەریەکانی ڕابردووی ئەواندا ناتوانن خاڵی پەیوەندی نێوان ئەو ڕووداوانە بدۆزنەوە. هەر لەبەر ئەم هۆیەیە کە ئەوان هەوڵ ئەدەن درزەکە بە خەیاڵ و ئەفسانەی دروستکراوی ناپەیوەست پڕ بکەنەوە و هەر لەبەر ئەم هۆیەیە بەدەستهێنانی زانیاری لە بارودۆخی ژیانی ئەوان لە ڕابردوودا لە زاری خۆیانەوە مەسەلەیەکی زۆر قورس و نزیکە لە مەحاڵیەتەوە. شێتی تەنیا لە سەرەتای دەستپێکەوە شایانی چارەسەرکردنە کاتێک زەمنێک بەسەریدا تێ ئەپەڕێ وەکو باقی نەخۆشیەکانی تر چارەسەرکردنەکەی قورس ئەبێ. لە شتە سەیرەکانی دنیای سروشت ئەوەیە کە تەنیا مرۆڤ واتە گوڵی سەرسەبەتەی دروستکراوەکان تووشی شێتی ئەبێ و باقی ئاژەڵەکانی تر بەو مانایی کە ئێمە لە وشەی شێتی گەیشتوین تووشی شێتی نابن. ژن یان ڕەگەزێک لە ناوچەی دووەمی جۆری مرۆڤ. ناوبانگی شۆپنهاوەر لە نێوان خەڵکی ئاسایی زیاتر بەهۆی ئەو قسە و قسەڵۆکانەیە کە سەبارەت بە کەم و کوڕیەکانی ژن کردوونی. قسە بە ناوبانگەکەی شۆپنهاوەر دەڵێ ژن بوونەوەرێکە کە باڵایەکی بەرز و عەقڵێکی کورتی هەیە بووە بە پەندێک و بۆ هەمیشە ئەوترێتەوە. لە بڕۆی شۆپنهاوەر ژن و پیا و دوو جەمسەری دش بە یەکن و جیاوازی نێوانیشان نەتەنیا لە ڕوانگەی چەندایەتیەوەیە بەڵکو لە ڕوانگەی چۆنایەتیشەوەیە. جێگەی سەرنجە بۆ نمونە پێکاتەی جەستەی مێشکی ژن بە پێچەوانەی پیاوە بە جۆرێک کە ئەو نەجەستەی وە نەبیری توانای ئەنجامدانی ئیشی قورسی نییە. ژن قەرزی ژیان بە خۆگری لە کاتی سکپڕبوون و ئازارەکانی پەرستاری و زەیستانی بە منداڵەوە ئەداتەوە هاوکات بە پێچەوانەی پیا و توانای خۆشی و ناخۆشی قوڵ و قورسی نییە. لەلایەکی تریشەوە
لە کاتێکدا کە پیاو زۆر دووربینە زۆر جار ژێرپەی خۆی نابینێ. ژن زۆر نزیک بینە و هەمیشە لە ئێستادا ئەژی، زۆر گرنگی و سەرنجی شتە بچووکەکانەدا، زیاد گرنگی ناخاتە سەر مەسەلە بنەڕەتیەکان. لەبەر ئەوە ڕوانگەی بینینی ژن جیاوازە لە هی پیاو زۆر تەسک و سنووردارە. پیاو ئەبێ لە ڕۆژەکانی گرفتاری و لە کاتی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ کێشەکاندا ڕاوێژ لەگەڵ ژنەکەیدا بکە، چونکە ژن بەهۆی بوونی ڕوانگەیەکی تەسک ئەتوانێت لە کورتترین ڕێگاکانەوە خۆی بگەێنێ بەجێی مەبەست بۆ کردنەوەی گرەی کێشەکان ڕێگەیەک بدۆزێتەوە. ژن خزمەتکاری جۆر و ئارەزووی گەورەی ئەو مناڵبوونە، بەڵام پیاو زیاتر پلەپایەویستە. بەهۆی بوونی ئەم جیاوازیانەی نێوان ئامانجەکانی ژن و مێردە کە هەندێک لە ژن و مێردەکان پەلکێشی جیابوونەوە ئەبن. لە بڕوای شۆپنهاوەر لە کەم و کورتە گەورەکانی ژنان ئەوەیە کە هەستی دادپەروەریان تێدانە بە هیچ شێوەیەک. هەڵبەتە ژنەکان لەژێر کاریگەری هەستە خۆپەرستەکانیانەوە لە ڕووی بەزەییەوە کەمێک یارمەتی داماوەکان ئەدەن، بەڵام بە شێوەیەکی بنەمایی ئەوان هیچ پەیوەندیەکیان لەگەڵ دادپەروەریدا نیە. هۆکەشی ئەوەیە کە دادپەروەری پێویستی بە نەبوونی بەخیلیە، بەڵام بەداخەوە ژنەکان زۆر زیاد لە پیاوەکان بەخیلترن. لە کاتێکدا کە خوراافەی مەزهەبی و ئەفسانەی دینی ئەم خوازیاریەی میتافیزیک لە تاکە ئاساییەکاندا بەم شێوەیە دروست ئەکەن، بەڵام لە مێشکە بیرکەرەوەکاندا فەیلسوفەکان ئەم پێویستیە بە بیرکردنەوە لەبارەی نهێنیەکانی دروستکردن و خوێندنەوەی فەلسەفە تێر ئەکرێ و ئیشی لەسەر ئەکرێ. لە ناوەڕۆکی ئەم خاڵەشدا ئەبێت ئەوەمان لە یاد نەچێت کە هەندێک لە تاکەکان کە خۆیان بە ڕوحانی ئەزانن زۆری خۆیان هەر لەم پێویستیە سروشتیانەی مرۆڤ بەدی ئەهێنن. بە دەربڕینێکی تر ئەم جۆرە تاکانە لە ڕێگای زانیاریە مەزهەبیەکانەوە زۆربەی تاکە سادە دڵەکان بەکار ئەهێن و ئەوروژێن و مێشکی تازە پێگەیشتوەکان لە کاتێکدا کە وزەی دادوەریکردنیان هێشتا پێنەگەیشتووە بە فیڕۆی ئەدەن و بە تێکردنی بنەمای لاوەکی و بەشەکی ئەدەن تا کۆتایی تەمەنیان لە کەروێشکە خەوێکدا ون ئەکەن. بڕێکی ترکە خۆیان بە پرۆفیسۆری فەلسەفە ئەزانن هەمان ئیشی ڕۆحانیەکان ئەنجامەدەن، تەنیا ئەوە نەبێ کە لە ژێر ناوێکی تر و ناونیشانێکی تر و بەم شێوەیە لە جیاتی ئەوەی لەسەر فەلسەفە بژین بەهۆی فەلسەفەوە ئەژین. هەر لەبەر ئەم هۆیەیە شۆپنهاوەر ئەو فەلسەفەی لە زانکۆکاندا ئەوترێتەوە بە جۆرێک لە فێڵبازی ئەزانێت و ئەڵێت ئامانجی ڕاستەقینەی ئەم زانکۆیانە ئەوەیە کە یەک جۆر زانیاری تایبەت کە هاوشێوەیە بە ئایدیالیەکانی دەوڵەتی ئەو سەردەما ئەخەنە ناومێشکی لاوەکانەوە، کەواتە ئەتوانین بڵین لە نێوان نەتەوە شارستانیەکان دوو جۆر میتافیزیک بوونی هەیە کە یەکێکیان بەندە لەسەر خودی کەسەکە و ئەوی تریان لەسەر دەرەوەی خودی کەسەکە. لەبەر ئەمە سیستەمەکانی میتافیزیک جۆری یەکەم پێویستی بە بیرکردنەوە و کەلتوری و کات و بۆشایی هەیە، تەنیا بڕێکی دیاریکرا و دەستیان پێی ئەگا. سیستەمی میتافیزیکی جۆری دووەم بە کەڵکی چینێک دێ کە بیر ناکەنەوە و تەنیا ئەتوانن کوێرانە باوەڕ بە شتەکان بهێن و بخۆن لە نێوان ئەم دوو جۆرەی میتافیزیک. هەم لە ڕوانگەی شێوە و واتاکانیانەوە جیاوازیەک هەیە. میتافیزیکی جۆری یەکەم لەبەر ئەوەی لەلایەن دەوڵەتەوە پشتگیری ئەکرێ، هەر لە منداڵیەوە ئەکرێت بە مێشکی منداڵەکاندا خاوەنی هێزێکی سەر و ئاساییە لە کاتێکدا میتافیزیکی جۆری دووەم بەردەوام ئەکەوێتە ژێر ڕخنەی ئەوەوە. لەلایەکی ترەوە ڕاستی لە میتافیزیکی جۆری یەکەم فەلسەفیەکە زۆر بەڕوونی دەرەکەوێ، بەڵام لە میتافیزیکی جۆری دووەم مەزهەبیەکە سیمبولێک هەیە و لەو دی و پەردەی چیرۆکە ئایدیاڵی و پەرجوویەکان خۆی شاراوەتەوە. هۆی ئەوەی کە خەڵکی ڕووناکەنە میتافیزیکی جۆری دووەم ئەوەیە کە ئامادەنین و ناتوانن پێی بەڕاستی ڕوون ببن. ئەوان پێویستیان بە پەرجوو کردداری سەر و ئاسایی و چیرۆکەیە تا کوێرانە پەیڕەوی لێ بکەن. شۆپنهاوەر بە گەورەترین دوژمنی فەلسەفە واتە ئیسکۆلاستیزم ئەژمار ئەکرێ. لەو سەردەمەدا کڵێسا هەوڵی ئەدا فەلسەفە و دین پێکەوە تێکەڵ بکە تا کۆتایی بەو ململانەیە بهێنێ و لە هەردووکیان سوودی خۆی بەکار بهێنێ، بەڵام کڵێسا بەم کردارە کینە ئامێزانەی خۆی هەم زیانی بەخۆی و هەم بە فەلسەفە گەیاند. درۆی پیرۆز شۆپنهاوەر دینی بە درۆی پیرۆز ئەزانی و ئەڵێت دین بەهۆی گەلحۆیی و گێلی زۆری مرۆڤەکانەوە دروست ئەبێ کە ناتوانن پێی بەڕاستی ببن، بە بڕوای ئەو دین وەکو کرمێکی تایبەت وایە کە تەنیا لە تاریکیدا دائەگیرسێ، واتە تەنیا لە هزری تاکە نەزانەکاندا دین ئەتوانێت بە تەواوی سروشت و پەرجوویەکانیەوە فەرمانڕەوایی بکە. دین لە فەلسەفەی مێگەڵە وەکو قاچێکی دەستکردوایە. فەیلسوف پێویستی بەو قاچە دەستکردنیە بە بڕوای شۆپنهاوەر سەرباری ئەوەی کە دین نەکبەتی و خراپیە، بەڵام پێویستیشە چونکە مێگەڵ پێویستی پێیەتی. تەنیا ئەوە نەبێ ڕێ بە مەزهەب بدەن کە سنوورە تایبەتیەکەی خۆی تێپەڕێنێت. لەبەر ئەمە ئەو زۆر بەتوندی هێرشی کردوتە سەر ئەوانەی کە ئەیانەوێ لە ژێر ناوە خەڵەتێنەرەکەی فەلسەفەی دین پەیوەندیەک لە نێوان دین و فەلسەفە دروست بکەن و ئەڵێ هاوژیانی نێوان دین و فەلسەفە مەحاڵە. هەر بەم هۆیەوە چاکتر وایە
دین ڕازی بێ بە سنوورداریەتیەکەی خۆی و سنووری فەلسەفە نەبەزێنێ. بەڵێ مەزهەب ئەگەرچی بۆ خەڵکە ئاساییەکە پێویستە، بەڵام نابێ ببێتە بەربەست لە بەردەم کەسە هۆشیارەکاندا، چونکە هۆشیارەکان خۆیان خۆزگەگەلێکی ڕووناکن و پێویستیان بە ڕووناکیە لاوازەکەی مومن و مەزهەب نییە. لە بڕوای شۆپنهاوەردا هەردینێک لە ئەندازەی ئەو ڕاستیەدایە کە لەو دیوی پەردەی ئایدیال و چیرۆکەکانیەوە شاراوەتەوە. ئەو لە داستانی فڕێدانی ئادەم ڕاستیەکی گەورە ئەبینێ بۆ گوناهی یەکەم کە مەسیحیەت خەڵکی پێفێر ئەکا. ڕێزێکی تایبەتدا ئەنێ هۆکەشی ئەوەیە کە لە دوو داستانەکەدا ڕیشەگەلێکی مێژووی ڕەشی بینیوە و شاردراوەتەوە. بە بڕوای شۆپنهاوەر جیاوازیەکی بنەمایی دینەکان لێرەدا نیە کە بەندن لەسەر یەکتاپەرستی، یەکبوون خوازی، یەکێتی بوون، یان فرە خودایی یان خودانەپەرستی. بەڵکو لەوەدایە تا چه ئەندازەیەک خواستی ڕەشبینی یان گەشبینیان هەیە. ئەو یەهودیگەری بەو هۆیە کە لەسەر بنەمای گەشبینی بە مەسهەبێکی دوور لە ڕاستی ئەزانێ و ڕێزێکی تایبەتی داناوە بۆ دینی زەردەشت کە لەسەر بنەمای چاکە و خراپەیە. هاوکات ستایشی ئایدۆلۆژیای مانی و مەسیحیەتی ڕەسەنی ئەکرد، نەک ئەو مەسیحیەتەی کە مارتن لوتەر و قەشەکان دروستیان کردبوو. بەڵام ئەو ڕێزێکی تایبەتی بۆ ئایدۆلۆژیای بوودا دائەنا، چونکە بوودا سەرکوتکردنی ئیرادەی فێری خەڵک ئەکرد و ئێمەی لەو ڕاستیە گەورەیەدا ئاگادار ئەکردەوە کە چەندە خواستەکان و داماوەکان کەمتر بوروژێنێ، کەمتر دووچاری نەهامەتی ئەبین. چونکە بوودا سەرکوتکردنی ئیرادەی فێری خەڵک ئەکرد، ئێمەی لەو ڕاستیە گەورەیە ئاگادار کردەوە کە چەندە خواستەکان و داواکانمان کەمتر بوروژێن، کەمتر دووچاری نەهامەتی ئەبین. شۆپنهاوەر باوەڕی وابوو کە مەسیحیەت لە ڕەچەڵەکدا لەسەر بنەمای ڕەشبینی دروست بووە و لە ئەنجامی ئەم ڕەشبینیا توانی زاڵ بێ بەسەر باقی ئایدۆلۆژیا یەهودیگەری و بتپەرستەکانی یۆنان. بەڵام مارتن لۆتەر بە بڕوا داهێنراوەکانی خۆی مەسیحیەتی دۆڕاند. شۆپنهاوەر نەفرەتێکی زۆر تایبەتی لە یەهودیگەری کردووە و ئەڵێ یەهودیگەری ئایدۆلۆژیایەکە کە مەزهەب بە ڕیشوویەک دائەنێ کە بە ئاسمانیەکان ئەدرێ تا خەڵکی زەوی خۆشبەخت بکەن. ئەلبەتە زۆر سروشتیە کە شۆپنهاوەر نیسبەت بە قەشەکان زۆر ڕەشبین بێت و پەیڕەوی لە هەر شێوە دامەزراوەیەکی ڕۆحانی سەرپێچی بکە. شۆپنهاوەر بەردەوام لە بەرهەمەکانی خۆیدا هێرش ئەکاتە سەر قەشەکان کە هۆکاری بەشێکی گەورەی بەدبەختیەکانی مرۆڤن و هەمیشە بە پێشکەوتنی زانست و کەلتور دژن. بە هەموو شێوەیەک ئەم چینە پەست و بەلاشخۆر و ڕیسواکە. ئەشکەوتەکەی ئەفلاتون. بە بڕوای شۆپنهاوەر لە ئەشکەوتەکەی ئەفلاتوندا ڕاستیەکی گەورە خۆی حەشارداوە کە هەرگیز کۆن نابێت. لێرەدا ئەفلاتون پیشانی داوە کە بە شێوەیەک ئێمە دنیای دیاردەکان بە هەڵەتی ئەگەین و بە دنیای ڕاستیەکانی ئەزانین و وردە وردە خەیاڵیان بە گوتەی فەیلسوفە هیندیەکە ماریا بە واقعیەت ئەزانین. ئێستاکە ئەوەی کە ئەم دنیاە هێندە بەڕاستی دێتە بەرچاو شتێک جگە لە نەخشەی خەیاڵەکانی خۆمان نییە. بەڵام ئەگەر شۆپنهاوەر دێت و نکۆڵی لە دنیای دیاردەکان ئەکا، مەسەلەکە ئەوە نییە کە ئەو ئیدی باوەڕی هێناوە بە ئایدیالیزم گەلێکی وەکو هیگڵ. بە پێچەوانەوە ئەو دژی هەموو ئەو فەیلسوفانەیە کە فێرکاریەکانی خۆیان لەسەر وشەگەلی ڕەهایی وەکو خودا یان ناکۆتایی و ناوەڕۆک و تەنانەت ئەو ڕاستیانەش کە لە ڕێگای ئەزمونەوە بەدەست هاتوون بەڕەها دەئانێت و ئەڵێت تەنانەت ئەم جۆرە ڕاستیانە بە شێوەیەکی بێبەند و مەرج شایانی قبول نین. بە دەربڕینێکی تر تەنانەت ڕاستیە ئەزمونیەکان بەهایەکی ڕێژەیان هەیە، وەک لە 100% ڕاست نین. شۆپنهاوەر فەلسەفەکەی خۆی لەسەر بنەمای دنیا ناسیدا ئەنێت، نەک لەسەر خوداناسی و بەردەوام ئەومان بیر ئەخاتەوە کە زانیاریەکانی ئێمە تەنیا پەیوەستن بە دیاردەکانەوە. ئەم زانستا بە شێوەیەک بەربڵاو لە خۆ و پەرتەوازە بووە. ئێمە لە بوونی ناوەکانی شتەکان بە شێوەیەکی ناڕاستەخۆ ئاگادار ئەبینەوە، چونکە ئەم بوونە لە دەروی سنووری زانیاریەکانی ئێمەیە. بە بڕوای شۆپنهاوەر بۆ ئەوەی دۆزینەوەی ڕاستیەکان مەحاڵ نەبێ، زانستەکان و فەلسەفا ئەبێ هاوکاری یەکتر بکەن. لە بڕوای ئەو زانستە ئەزمونیەکان بەبێ فەلسەفا وەکو شێوەیەکی بێچاوەهایە. لەگەڵ ئەوەشدا شایانی خۆیەتی کە ئەو خاڵەوە بیر بهێنینەوە کە شۆپنهاوەر بە بڕوای شۆپنهاوەر بۆ ئەوەی دۆزینەوە ڕاستیەکان مەحاڵ نەبێ، زانستەکان و فەلسەفا ئەبێ هاوکاری یەکتری بکەن. لە بڕوای ئەو زانستە ئەزمونیەکان بەبێ فەلسەفا وەکو شێوەیەکی بێچاوەهایە. لەگەڵ ئەوەشدا شایانی خۆیەتی کە ئەو خاڵەوە بیر بهێنینەوە کە شۆپنهاوەر بە پێچەوانەی هیگڵ و دیکارت قسە لەسەر هۆکاری یەکەم و مەسەلە هاوشێوەکانی بە بەشێکی بێمانە ئەزانێ و باوەڕی وابوو کە وەک چۆن ناتوانین سەرەتا و کۆتایی دیاری بکەین
ناشتوانین پێی بە هۆکاری یەکەم ببین. لەبارەی دەستەپاچەی هۆش بۆ دۆزینەوەی ڕاستیەکان ئەڵێ عیرفانی مەسیحیەت زۆر لەجێی خۆیدا هۆشی بە ڕووناکی سروشت ئەزانی، چونکە هۆش تەنیا ئەتوانێت ڕۆشنایی بخاتە سەر سروشت و خاڵە تاریکەکانی ڕووناک بکاتەوە. هۆش بە هیچ شێوەیەک ناتوانێت بڕواتە ناو خوڵایی بوونەوە وەپەی بەشت لە خۆیدا ببە. هۆش و زانست هەردووکیان بەرهەمی ئیرادە و مەسەلەیەکی دووەمین. هۆش وەکو مۆمێک وایە کە بە ئێمە دراوە تا ڕێگای ژیان ببینین و پێداویستیە لاوەکیە ڕۆژانەیەکانی خۆمانی پێدابین بکەین و بە هەمان شێوە کە ژێرەوەی مۆم تاریکە هاوکات چاو ناتوانێت خۆی ببینێ. هۆشیش توانای ناسینی خۆی نییە. ئەندازەی ژیریش لە کەسەکاندا جیاوازە. هەندێک بێ ئەوەی خوێندنەوەی زۆریشیان بێت هۆش و توانایەکی پەیبردنی زۆر بەهێزیان هەیە. هەندێکی تر لەگەڵ ئەوەشدا کە ئەخوێندنەوە وزەیەکی پێبردننی لاوازیان هەیە. بە دەربڕینێکی تر زۆرێک لە توێژەرەوەکان ئەزانن بەڵام پێی نابن، بەڵام زۆر تاکی نەخوێندەوار هەن کە نازانن بەڵام تێ ئەگەن. هونەر و ئایدیای ئەفلاتون نەتەنیا فەلسەفا بەڵکو هونەرە جوانەکانیش لەلایەن خۆیانەوە هەوڵ ئەدەن مەسەلەی بوون چارەسەر بکەن. هەر بەرهەمێکی هونەری زۆر بە دروست و کامڵی و بە شێوەیەکی تایبەت وەڵامی پرسیاری ژیان چییە ئەداتەوە. بەڵێ بەرهەمی شاعیرەکان تا تاشینی بەرد و هونەرمەندان گەنجینەیەکەن لە داناییەکی قوڵ، بەڵام بۆ دێگەیشتن لەم داناییە توانا و فێرکاری پەروەردە پێویستە و تەنیا کەسی هۆشیارە کە ئەتوانێ لە هەمووان باشتر و قوڵتر لە بەرهەمە هونەریەکان تێبگا. زمان سیمبولی فەنایە، گردون و بۆشایی دروستکراوی کاتە، کات شێوەی گۆڕانە و شوێن شێوەی جێگیری ئەوەی کە شوێن لە ئایدیای ڕقی دەرئەهێنێ کاتە. ئەوەی کە شوێن لە ئایدیای گۆڕانی هەمیشەی دەرئەهێنێتە دەرەوە شوێنە. مرۆڤ بە سروش ئازادی خواز و جوڵاوە. خراپترین دوژمنی ئەو وشک بوو بێجوڵەیە. هەر لەبەر ئەم هۆیەیە کە بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە لە کۆتوبەندی کات و شوێن و هۆکارەتی خۆی دەرباز بکە. ئەوە چییە کە مرۆڤ والی ئەکا بتوانێت بگات بەو ئارەزوە گەورەیە؟ شتێک کە مرۆڤ ئەگەیەنێ بە سەرکەوتنێکی لەم شێوەیە دۆزینەوەی دنیای ئایدیاکانە کە لە دەرەوەی کات و شوێن و هۆکارەتیدان. ئێمە ئەتوانین بەهۆی هونەرەوە چەند ساتێک لە کات و شوێن و هۆکارەتی ڕەها ببینین، بە شێوەیەک کاتی خۆمان دابماڵین لە ئازار. بە تێڕامان لە بەرهەمی هونەریەکان ئێمە لە دنیای گشتەوە هەڵدەین و ئەکەوینە ناو دنیایەکی تاکوتەنیا. لێرەدایە کە زانست و زانە ئاشکراکراو یان بینەر و بینراو ئەبن بە یەک و کات و شوێن هۆکارەتی بە شێوەیەکی کاتی دیار نامێنێ. مەرجی بنەڕەتی بۆ پەیبردن بە جوانی و ڕاستێتی لە هونەردا ئازادبوونە لە کۆتوبەندی ئیرادا. بۆ ناسینی بەرهەمێکی هونەری ئەبێت بە دڵنیاییەوە بچینە دەرەوەی کۆتوبەندەکانی ئیرادا، چونکە هەرچەندە لە کاتی سیرکردنی بەرهەمێکی هونەریدا زیاتر ئازادین لە کۆتوبەندی ئیرادا، باشتر ئەتوانین پێی بە هونەرەکە ببین و چێژی لێ ببینین. بۆ کەسانێک کە خۆی لە بەندی ئیرادەدا ڕزگار کردووە، سیرکردنی خۆر ئاوابوون چ لە بەندین خانەیەکەوە بێ چ لە کۆشکێکەوە هیچ جیاوازیەکی نییە. هەر بەرهەمێکی هونەری تەنیا لە وزەی خەیاڵکردندا کاریگەری خۆی بە باشترین شێوە دەرەخا. ئەگەر بینەر توانای وزەیەکی خەیاڵکردنی بەهێزی هەبێ، ناتوانێ پێی بێ ببات و چێژی لێ ببینێ. فەنابوون پێویستە بۆ چێژبردن لە بەرهەمە هونەریەکان و فەنابوونیش تووشی کەسێک ئەبێ کە لێیان تێبگا. تەنیا لە حاڵەتی فەنابووندایە کە ئەتوانین لە کۆتوبەندەکانی ئیرادە ڕەهابین. دنیای گشت واتە دنیای لەبیرکردن، دنیای نمایش و وێنەکان و خنکان لە دنیای ئایدیاکاندا. تەنیا لە کاتێکدا فەنابوون هەیە کە زاڵبین بەسەر تاکایەتی و دیاردەکاندا، پەیوەندی لەگەڵ کات و شوێن و هۆکارەتیدا بقرتێنین و لە ڕێڕەوە بەرزەکانی خەیاڵ و دنیای ئایدیاکاندا لە شەقەی باڵ بدەین. لە نێوان ئەو جوانیە ڕەنگا و ڕەنگانەی کە لە دنیای سروشدا بوونیان هەیە، جەستەی مرۆڤ لە هەمویان جوانترە. هۆکەشی ئەوەیە کە جەستەی مرۆڤ نیسبەت بە باقی جەستەکانی تر پێچاو پێچترە. بۆ زیاتر ڕوونکردنەوە ئەڵێین کە سروش بۆ دەرخستنی جوانی لە ئاسانترین قۆناغەکانەوە دەستی پێکردووە و ئەگات بە بەرزترین پلەش. چون مرۆڤ نیسبەت بە باقی جەستەکانی تری سروش زیاتر پلە بەرز و لەبەر ئەوە لە هەمویان جوانترە. هۆکەشی ئەوەیە کە هەرچەندە پلە بەرزی شتێک لە سەروترەوە بێ، پێویستایەتی ئەو بە ئەنجامدان و هاو ئاهەنگی زیاتر ئەبێ. لەبەر ئەوەی جوانی هاو ئاهەنگیە، لاشەی مرۆڤ لە هەموو بوونەوەرەکانی دنیا جوانترە لە ڕوانگەی چۆنایەتیەوە. شۆپنهاوەر پلە یەکەم ئەدا بە مۆسیقا و کۆتا پلە ئەدا بە بیناسازی. شۆپنهاوەر چەندین توێژینەوەی سەیری لەبارەی جۆرەکان و
بەشەکانی بیناسازی کردووە. ئەمەش ڕوونکردنەوەیەکی کورتە کە ئەو لەبارەی پەیکەری لاوکۆن کردوێتی. لاوکۆن ناوی پەیکەرێکە کە تیایدا پیاوێکی پیر لەگەڵ کوڕەکانیدا ئەبیندرێ. لە دەوروبەری لاوکۆن کوڕەکانی چەندین ماری گەورە و پێچاو پێچ ئەبیندرێن. لاوکۆن لەگەڵ ئەوەشدا کە لە تاو ئازاردا خۆی کرمۆڵە کردووە بەڵام هاوار ناکە. لەوێوە کە جوانی گەورەترین ئامانجی تاشینی بەردا لیسینگ هەوڵی ئەدا ئەوە ڕوومکاتەوە کە لاوکۆن هاوار ناکە چونکە هاوارکردن دژی جوانیە. ئەو لاوکۆنی بە کەسێکی ڕەواقی زانیوە چون هاوارکردن نیشانەی لاوازی و دەسەپاچەیە. لەبەر ئەوە لاوکۆن دەرونی خۆی کۆنتڕۆڵ کردووە. نەیویستوە هاوار بکە. هرد باوەڕی وایە کە لاوکۆن هاوار ناکە چونکە دووچاری گیرانی بۆریسیەکان بووە و ناتوانێ هاوار بکە. بە بڕوای شۆپنهاوەر نەخشاندنی هاوار لە بەرهەمێکی لەم شێوەیەدا هەرگیز دەرناکەوێ چونکە ناتوانین دەنگ لەسەر مەڕمەڕ بنەخشێنین. تاشینی بەرد چیرۆکی جوڵە و شێوەکانە نەک هاوار و دەنگەکان. لە خاڵە زۆر بەرچاوەکانی پەیکەرسازی ئەوەیە کە هونەرمەندانی ئەم هونەرە زیاتر هەوڵ ئەدەن پەیکەری ڕوود دروست بکەن. زۆر بەکەمی جلیان لەبەردایە. ئەمانە جل وەکو شێک بۆ داپۆشینی لاشە بەکار ناهێنن بەڵکو بۆ ئەوەی سوودی لێ ببینن کە جوانی ئەندامەکانی لاشە باشتر دەردەکەوێ. هۆکەشی ئەوەیە کە لاشەی مرۆڤ بە ڕووتی جوانە. جلێک کە بە تەواوەتی ئەندامەکانی لاشەی مرۆڤدا ئەپۆشێ دوژمنی جوانی مرۆڤە. هەر لەبەر ئەوە جوانترین جل بۆ جوانترکردنی ئەندامەکان ڕووتیە. شعر کە هونەری وروژاندنی خەیاڵە بەهۆی دەربڕینەکان. پلەکەی لە دنیای هونەردا لە سەرووی پەیکەرسازی شەوەیە چونکە لە شعردا کە ئێمە شێوەی جوانی ئایدیاکان بە شێوەیەکی ڕووناکتر ئەبینین. شعریش پلەی خۆی هەیە. خۆشەویستی لە پلەی خوارەوەدایە و دراما لە پلەی سەرەوەدایە چونکە لە شعردا ڕەگەزێکی تاکی فەرمانڕەوایە و لە درامادا ڕەگەزی دەرەکی فەرمانڕەوایە. شعریش پلەی خۆی هەیە. خۆشەویستی لە پلەی خوارەوەدایە و دراما لە پلەی سەرەوەدایە چونکە لە شعردا ڕەگەزێکی تاکی فەرمانڕەوایە و لە درامادا ڕەگەزێکی دەرەکی فەرمانڕەوایە. لە نێوان دراماکانیشدا تراژیدیا مەرگەسات لە بەرزترین پلەدایە چونکە لە مەرگەساتدایە کە ئێمە پەی بەڕاستیە تاڵەکانی ژیان ئەبین. ئەلبەتە لاوەکان کە زیاتر نەزان و وا ئەزانن خۆشەویستی لە سەرووی تراژیدیادایە بەڵام ڕاستی ژیان ئەبێت لە پیرە کوڵاوەکان بپرسین نەک لە لاوەکان. لە مۆسیقادا هونەر ئەگاتە لووتکە چونکە مۆسیقا بە پێچەوانەی هونەرەکانی تر بۆ خۆی ئیرادەیان نەک کۆپیەک لەوانی تر. بە دەربڕینێکی تر لە کاتێکدا کە باقی هونەرەکان سەرروکاریان لەگەڵ سێبەری شتەکاندا هەیە مۆسیقا سەرروکاری لەگەڵ خوتی شتەکاندا هەیە و لە هەمووی سیرتر ئەوەیە کە لە کاتێکدا باقی هونەرەکانی تر لە ڕێگای وێناکردنەوە کاریگەریان هەیە لە سەرمان مۆسیقا ڕاستەوخۆ کار لەسەر هەستکردنەکانمان ئەکا. لە کۆتایی ئەو باسەیکە ئاندرا کرستون لە کتێبی شۆپنهاوەردا کردوێتی ئەڵێت کە هونەرەکان لە هەر بەشێکەوە بن ئەبێت یەک ئامانجیان هەبێ ئەویش دەرخستنی شێوە جاویدانەکانە کە تاکەکان تەنیا نمونەیەکی زۆر کەمیان لێداگیر کردووە. هەر لەبەر ئەم پەیوەندیە مەبەستی تایبەتی بیناکاری و پەیکەرسازی خستنە دەرەوەی ئەم وزە زۆرە و هەمیشەیەیە کە هێزی قورسایی و بەرەنگاری بەرژەوەندیەکانی پێ ئەوەسترێ. هەر جوانکاری و ئارایشتێکی بێسوود لەمبارەوە باز لە بێسەلیقەیی ئەکا. هونەری باخەوانی ئەبێت ناوەڕۆکی جۆری گیاکان دیاری بکە. پەیکەرسازی ئەبێ شێوە نەگۆڕەکانی جۆری ئاژەڵی و مرۆیی دروست بکە هاوڕێ لەگەڵ ئەو شێوازانەی کە هەست و سۆزەکان پێک ئەهێن و دەری بخە. وێنەکێشی ئامانجێکی هاوشێوەی ئەم بابەتەی هەیە لە کاتێکدا کە دیمەنەکان و ئاوێنەکان و ڕەنگەکانیش بۆ جۆرێک لە هونەرداری بەکاری ئەهێنێ. شێوازە جۆرا و جۆرەکانی شەعر ئەبێت لەم سنوورەش ئەولاتر بڕۆن نەک تەنیا جۆرەکانی جەستا بەڵکو سروشت و هەست و سۆزەکانیش دەربخە و هونەر بە مانایەکی ناوازە هونەری مۆسیقایە. ئەم هونەرە نەک تەنیا دەرخراوەکانی ئیرادە دەرئەخا بۆ هەمویان چاوێکی بینراو دروست ئەکا بەڵکو ئەتوانێ ببێت بە خودی ئیرادە بە نەناسراوترین و کینەدارترین و قوڵترین خوازیاری و داواکانیەوە شی بکاتەوە. نکوڵی دەروون بە یارمەتی هونەر بۆ ماوەیەکی کاتی دوور ئەکەوینەوە لە خراپە و نەکبەتی دەروون. چێژێک کە لێ ڕێگای هونەرەوە بەدەستێ وەکو خەونێکی شیرین زۆر بە زوویی ئەپەڕێ. بۆ بەدەستهێنانی ڕزگاری هەمیشەیی ئەبێ ڕێگایەکی تر بدۆزینەوە. ئەم ڕێگایە بە بڕوای شۆپنهاوەر هەمان ڕێگای نکوڵیکردنە لە دەروون. ژیان ئاوێتەیەکە کە ئیرادەتیایدا خۆی دەرئەخا. ژیان هەمیشە لەگەڵ ئیرادەدایە بە شێوەیە کاتوانین بڵین وەک چۆن سێبەر لە جەستە گیان نابێتەوە ئیرادەش لە ژیان گیان نابێتەوە.
مانای ژیان پەیوەستە بەمانەوەی ئیرادە و لەوێوە کە ژیان نەکبەتی و خراپەیە ئەبێت ڕاوی ئیرادە بکەین. ژیانی خەڵکی ئاسایی ئازاراویە، هۆکەشی ئەوەیە کە ژیانی ئەوان زیاتر لەسەر خواستنە واتە ئیرادەکردن. ژیانی بیرمەندەکان کەمتر ئازاراویە، هۆکەشی ئەوەیە کە ژیانی ئەوان بە پێچەوانەی ژیانی خەڵکە ئاساییەکە زیاتر لەسەر بنەمای معریفەیە نەک ئیرادە. خەڵکە ئاساییەکان نەزانەکە هەمیشە ئەیانەوێت و بۆ خواستە ڕەنگە و ڕەنگەکانیان کۆتاییەک بوونی نییە. ئەو هەمیشە لە ئاگرێکدا کە دەرونی خۆی دروست کردووە ئەسووتێت. سنگی ئەو دۆزەخێکە لە خواستە بڵێسەدارەکان. هەر لەبەر ئەمە ئەندازەیەک دەوڵەمەند بن خەڵکە ئاساییەکە گەشتە ئارامیەکەی مادی دیسانەوە ناڕازی و بەدبەختن، چونکە ئەوان پێی بەوە نابن کە سەرچاوەی ئازار لە کوێوەیە. ئەوان تێنەگەیشتون کە ئەم دوومەڵە ئیرادەیە ئەبێتە هۆی پیسبوونی سەرچاوەی ژیانیان و ئەو هەموو ئازارە جیاوازەی دروست کردووە. ئەو تێنەگەیشتووە کە هۆکاری بەدبەختیەکانی ئەو ئەوەیە کە نەیتوانیوە خۆی لە خواستە سێکسیەکانی و بەخیلی و خۆ بە گەورەزانی و تووڕێی و پلەپایە خوازی ڕزگار بکە. بەڵام بە پێچەوانەوە پیاوێک کە دەستی داوەتە دژایەتی دەرونی خواستەکانی خۆی بە کەمترین شێوە هێناویەتێدی و ئامانجی خۆی لە ژیاندا هەڵهاتن لە ئازار داناوە نەک بەدەستهێنانی چێژ. بەنراوناواتە گەشتووە بە ئارامی و بێدەنگی و لە خراپەی ئەژدیهای دەروون ڕزگاری بووە. پیاوێک وەکو ئەمان خزمەتکاری ئیرادەی نییە، دنیا تەنها بۆ دەرونی خۆی نازانێت و نایەوێ. نیسبەت بە هەموو بوونەوەرەکانی تر میهرەبانە، چونکە هەمویان لە خۆی و خۆی لە هەموواندا ئەبینێتەوە. هەر لەبەر ئەم هۆیەیە کە ژیان خۆی لە ژیانی ئەوانی تر بە جودا دانانێ، ئازاری خەڵکی نادات و تەنانەت ئازاریشی بۆ گیانەوەرێک نییە. ئەو لەم تاریکاییەدا وەکو مۆمێک ئەسووتێت و ڕووناکایی خۆی بە دەوری ئەنەخشێنێ. تەنانەت هەندێک کات هەستی دادپەروەرانەی ئەو ئەگاتە پلەیەک کە سەرباری بوونی سامانێکی زۆر هەژاری هەڵدەبژێرێ وەکو ئیسپینوزا، ماڵەکەی خۆی ئەدا بەوانی تر، یان وەکو پاسکال سەرباری بوونی چەندین خزمەتکار و چەندین هاوڕێی باش داوای یارمەتی لە هیچ کەس ناکە و تەواوی ئیشەکانی خۆی بەتەنی ئەنجامەدا. کەسێکی لەم شێوەیە بە هەبوونی بڕوایەکی لەم شێوەیە ڕووپۆشی مایە لا ئەدات و بەم شێوەیە پێی بە خاڵەکە ئەبات کە بوونی ڕاستەقینە تەنیا لە خودی ئەودانیە، بەڵکو هەر بوونەوەرێکی زیندوو خاوەنی هەمان ئەو وزەیە کە لە دەرونیدا لە جۆش و خرۆشدایە. پیاوێکی لەم شێوەیە کە ئەگاتە بەرزترین پلەی چاکە و باشە، ئارامی و خۆشبەختی خۆی لە فراهەمکردنی ئامرازەکانی ئارامی و ئاسایشی ئەوانی تردا ئەبینێتەوە، لە خزمەتی ئەوانی تردا دەست لە هەموو ئیشێکی فەناکەر ئەدا. خۆشەویستی و میهرەبانی ئەو ناکۆتایە، ئەو هەمووانی خۆش ئەوێت و بۆ خۆشبەختی هەمووان لە چالاکیدایە. بەڵام هەر کاتێک شەڕی دەروونەکەی پەلکێشی هەندێک لایەنی سلبی بکە، ئەوە ماڵ بەجێ ئەهێڵەت و لاشەی خۆی ئازار ئەدا و هەمیشە خۆی خەریکی تێڕامان و بیرکردنەوەکە. تاکێکی لەم شێوەیە گەرچی هیچ دەردێک چارەسەر ناکە، خۆی وەکو ئاڵتونێکی بێگەردە لەوێوە کە مۆمی ئیرادەی کەس کردووە زاڵ بوو بەسەر ئەژدیهای ژیاندا، ئەگاتە شوێنێک و سەرزەمینێکی ناوەکی و لە هەموو ئازارە گیان کێشەکانی ڕۆح ڕزگاریە بێت. هونەری ژیان. شۆپنهاور لە کۆتایەکانی تەمەنی خۆیدا کتێبێکی بەناوی پاراریگا ئەند پارالی پۆمین نووسیویەتی و تیایدا چەندین ڕێگای سوودمەندی لەبارەی هونەری ژیانەوە گونجاندبوو. لێرەدا کەمێک لە ئەندێشە بنەماییەکانی شۆپنهاور لە کتێبەکەیدا باس ئەکەین کە کەسێک ئەیەوێت تێبگا ترازای خۆشی لەکوێدایە، ئەبێ ئەو ئازارانە ئەژمار بکا کە توانیوێتی لە خۆیدا دووری بخاتەوە، نەک ئەو خۆشیانەی بینیونی لە ژیانیدا، چونکە خۆشی مەسەلەیەکی سلبی و ئازار حاڵەتێکی ئیجابیە. خۆشی ژیان واتە کەمترین ناخۆشی ژیان. گومان لەوەدانە کە ژیانیان پێداوی نەک بۆ ئەوەی کە چێژی لەوەربگرین، بەڵکو بۆ ئەوەی زاڵبین بەسەریدا، چونکە پیشەیەکە کە بۆمان دیاری کراوە و لە پیریدا ئەوەی بیری کە پیشەی ژیانمانی تەواو کردووە ئاراممانەکاتەوە. ژیان پیشەیەکە کە بۆمان دیاری کراوە و لە پیریدا ئەو بیرەی کە پیشەی ژیانمانی تەواو کردووە ئاراممانەکاتەوە. ئەگەر لە کاتی ژیاندا لە خراپەی ئازار و مەینەتی و هەستی شکست خواردن بە دوور بین، ئەو کات ئەتوانین بانگەشەی ئەوە بکەین کە گەیشتوین بەو هەلومەرجە بنەمایانەی کە بۆ بەدەستهێنانی ژیانێکی ئارام بەسوودن. مرۆڤ نابێ هەوڵ بدات چێژ بە نرخی ئازار بکرێت، چونکە هەنگاوێکی لەم شێوەیە ئەبێتە هۆی ئەوەی کە شتێکی ئیجابی و بە سوود و واقعی بەدەست بهێنین، نەک شتێکی سلبی و خەیاڵی. بەڵام ئەگەر بە پێچەوانەی ئەوە خوازیاری دوورکەوتنەوە لە ئازار بێت و چێژخواز نەبێ، ئەوە ئەگات بە سوودێکی پەتی. گەلحۆ بە دووی ناخۆشیەکانی ژیاندا ڕائەکات و فێڵ ئەخوات، بەڵام عاقڵ لە ئازارەکانی ژیان هەڵنایە.
ئەبێ ئاگاداری ئەوە بین کە ژیانی خۆمان لەسەر بنیادێکی فراوان دانەنێین، واتە نابێت بۆ ئەوەی خۆش بژین خۆمان لە بەرامبەر پێداویستی گەلێکی زۆردا ببینینەوە، چونکە خۆشیەک کە لەسەر بنیادێکی لەم شێوەیە دروست ئەکرێ بە ئاسانی وێران ئەبێ. هۆکەشی ئەوەیە کە خۆشیەکی لەم شێوەیە زیاترە بێتە هۆی دەرکەوتنی ڕووداوەکان و ئەوەش ئەزانین کە ژیان هەمیشە پڕە لە ڕووداو. هەندێک تەنیا لە ڕابردوو ئەژین، هەندێک لە داهاتوو، هەندێکی تر تەنیا ئێستا لە بەرچاوەگرن. کاتێک بیر لەو قۆناغانە ئەکەینەوە کە لێ ژیاندا پێوەمانن، هەموو نەهامەتیەکان زۆر لەوەی کە بوون بچووکتر ئەبینین، مەگەر ئەوەی کە لە نێوان ئەم نەهامەتیانەدا نەهامەتێکی تایبەت کە هەمیشە ئێوە لە هاتنە سەرڕێ ئەترسێنێت لەم شێوەیەدا هەرگیز لەبیر نەکەن. بەڵام کاتێک بیر لە قۆناغەکەی کە نەهاتوون واتە داهاتوو ئەکەنەوە، شتەکان زۆر لەوەی کە هەن گەورەتر ئەبینین، مەگەر ئەوەی کە چاویلکەی مێشک ئەم هەڵەیە ڕێک بکاتەوە. هەموو ڕۆژێک ئەبێ وەکو گوتەی سنگات چنانەکان بژین. تەواوی ژیانی ئێمە بریتیا لەم ڕۆژەی کەتیایانی. بەیانی تەمەنێکی ترە بە چەندین نەهامەتێکی ترەوە، لەوانەیە ئەم تەمەنەتان پێڕەوا نەبینین، یان ئەوەی کە ئاوێتەی بکەن لەگەڵ نەهامەتیە مرۆییەکانی تردا. لەبەر ئەوە شایستەیە کە مرۆڤ بەزێر بزانین و هەتا ئەتوانین خۆش بژین. بەڵام خۆشی چییە؟ ئایا بەدەستهێنانی چێژە؟ نەخێر، بە هەمان شێوە کە گوتمان خۆشی ژیاندن واتە کەمترین دووچاری ئازار بوون، ئارامی و ئاسایش، ئەمەیە واتای خۆشی. ژیان وەکو دوکانێکی شیرینی فرۆشی وهەیە کە پڕە لە جۆرەکانی شیرینی، بەڵام هەموو ئەم شیرینیانە یەک هەوێن و هەویریان هەیە. کاتێک ئێمە لەگەڵ خۆشبەختی قسە ئەکەین، ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە چارەنووسی ئەو لەگەڵ چارەنووسی کەسێک کە گرفتاری بەدبەختی بووە هێندە جیاواز نییە. ئەم نایەکسانیە ئەتوانین وێنە بکەین بەو دیمەنەی کە لە لولەی وێنەکانماندا دروست ئەبێ. ڕوونکردنەوەی ئەوەی کە هەر جوڵەیەک کە بەسەر بۆریەکەدا ئەهێنین دیمەنێکی تر ئەبینین و لە ڕاستیدا ئەوەی کە ئەیبینین هەمان ئەو وردە شوشانەی کە لە جوڵاوەکانی پێشووتردا بینیومانن. ژیانی مرۆڤ وەکو سەفەرە. ڕوونکردنەوەی ئەوەی کە هەر جوڵەیە کە بەسەر بۆریەکەدا ئەهێنین دیمەنێکی تر ئەبینین و لە ڕاستیدا ئەوەی کە ئەیبینین هەمان ئەو وردە شوشانن کە لە جوڵاوەکانی پێشووتردا بینیومانن. ژیانی مرۆڤ وەکو سەفەرە لە کەشتیەکدا، بەخت وەکو ئەو بابەتەوایە کە کەشتێکە خێراتر دەکا، یان ئەوەی کە ئاراستەکەی ئەگۆڕێ. کاریگەری ئەو چالاکیانەی کە ئێمە ئەیانکەین بۆ چاکسازی لە بارودۆخەکە شتێکی زۆر لاوەکین. چالاکیەکانی ئێمە وەکو سکان کەشتیەکن کە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام بەکاری بهێنین یارمەتی بەڕێوەچوونی کەشتێکە ئادا. بەڵام بەبوونی ئەمانەش ئەگەر زریانێکی تونند و لە ناکاو هاتە سەرڕێ لەوانەیە بخینکەین و هەموو شتێکیش لەدەست بدەین. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە با یارمەتیمان بدا پێویستمان بەڕێنوێنی کار نابێ. وزە و توانای بەخت لەم پەندە ئیسپانیەدایە کە دەڵێت بەخت بدە بە کوڕەکەت و بیخەرە ناو زەریا. هیچ سوخۆرێک خراپتر نییە لە ڕۆژگار. ئەگەر ئێوە ڕۆژگار ناچار بکەن وەکو پێشینەیەک شتێکتان بداتێ ئەبێت سوودی بدەنێ. بۆ نمونە لەوانەیە لە لاوێتیدا زیاتر لە ئەندازە چالاکی ئەنجام بدەن، هەوڵ بدەن ئەو ئیشەی پێویستی بە 30 ساڵیە لە 90 ساڵیدا تەواوی بکەن. ئەو سوودەی کە ئەبێت وەکو وەرگرتنەوەی قەرزێک بیبات ئەوەیە کە بەشێک لە تەمەنی ئێوە ئەبات وەکو ئەوەی کە لە داهاتوودا لە بڕێک و بەشێک لە تەمەنتان بێبەشتان ئەکا. هەر لەبەر ئەم هۆیەیە کە شۆپنهاوەر زۆر گرنگی بە تەندروستی ئەدات و ئەڵێت گەورەترین گێلیەکان بە قوربانیدانی تەندروستیە بۆ بەدەستهێنانی خۆشیەکی تر، چوەک ئەوەی سوودێکی مادی بێت یان ناوبانگ. هەموو شتێک ئەبێت لە پلەی دووەمدا بێت و تەندروستی لە پلەی یەکەمدا. و لەبارەی چۆنیەتی پاراستنی تەندروستی و ئەو ڕێنوێنیانەی ئەیکات لە کاتێکدا کە تەندروستین ئیشی زۆرتر ئەخێنە سەر جەسەمان هەتا لاشە وزە پەیدا بکە. زەڵ بێ بەسەر ژەهرە کوشندەکانی ناولاشەی خۆمان، بەڵام هەر کە بەشێکی تایبەت یان هەموو لاشە نەخۆشکەوت ئەبێ یەکسەر هەوڵی چارەسەرکردنی بدەین و ئیسراحەتێکی زۆری پێ بدەین، چونکە جەستەیەک کە نەخۆشی چوە ناوی و ژەهراوی بوو بە ئیش و چالاکی باش نابێ. هاوکات هەتا سەعاتێک ڕێک نەکەین و میقات نەبێ بە دروستی ئیش ناکە. مرۆڤیش هەتا ئیسراحەت نەکا وزەی چالاکیەکانی بەدەست ناهێنێتەوە. ئەبێت ئەوەمان لەبەر چاو بێ کە مێشک کاتی ئەسران زوو بە زوو ماند و ئەبێت و لە چالاکی ئەکەوێ. لەبەر ئەوە نابێ مەسەلە گرنگەکانی کاتی شەو ئەنجام بدەین، شت بخۆینەوە و لەبارەی بەدبەختیەکانی ڕۆژەوە بیر بکەینەوە، چونکە شەو تەنانەت ئەندێشەکانی تاریک و ترسناگەکە. لەشکری ترس ئەخاتە ناو دڵ. لە جیاتی ئەوەی مێشک چالاک بێ وزەی وێناکردن و خەیاڵ دەست ئەگا بە چالاکی و بچووکترین بیرەکان بە ترسناکترین شێوە پێشان ئەدا و گەورەیان ئەکا. بەڵام بەرەبەیان کە مێشک وزەی تێدایە بە باشترین کاتە بۆ توێژینەوە و خوێندنەوەی مەسەلەکان. و لەبارەی قەلی ڕۆژگارەوە ئەڵێت کاتێک دووچاری بەدبەختی بوون نابێ خەم بخۆن،
هاوکات ئەگەر خۆشبەختیش بوون نابێ شاد بن، چونکە ئەگەر ڕۆژگار قەلە ئەمڕۆی جیاواز نییە لەگەڵ بەیانی. لەلایەکی ترەوە لە دیاریکردنی خۆشبەختی بەدبەختیەکان لەوانەیە هەڵە بکەن، لەوانەیە ئەو شتێک کە لای ئێوە ناوی بەدبەختیە دواتر بۆتان ڕوون بێتەوە کە خۆشبەختیەک بووە. ژیان یاریەکی شەترەنجە، لەلایەکەوە بەخت ڕۆڵ ئەبینێ، لەلایەکی ترەوە خۆمان. ئەگەر ئێمە بردمانەوە بەخت ناچار ئەبێ هەرچیمان بوێ پێمان بدە، لە دەربڕینێکی تردا ئەگەین بە خۆشبەختی، و ئەگەر بەخت بردیەوە ئێمە ناچار ئەبین کە ئەوەی بەخت ئێڵێ بەگوێ بکەین، واتە بەدبەختی قبول ئەکەین. ئەگەر نەهامەتیەک هاتە سەرڕێ نابێ نیگەران بین، چونکە هەروەکو هەورەکان جار و بار ڕەش ئەبن، بێ ئەوەی بارانیشیان پێبێت ون ئەبن. لەگەڵ ئەوەشدا لەوانەیە ئەو هەورە تاریکانە لەسەر ئاسمانی ژیانەوە دروست ئەبن، لەپڕ لە خۆوە ون ئەبن بە بێدەنگی. ئەو گرفتاریە بچووکانەشی کە ڕۆژانە دروست ئەبن وەکو چەند ململانەیەکی بچووک وایە، یان وەکو وەرزشێکی کەم کە سروشت ئەیخاتە سەرمان، هەتا بتوانین مەینەتیە گەورەکان هەڵگرین. ئەگەر نەهامەتیە بچووکەکان نەبوونایە نەمان ئەتوانی لە بەرامبەر بەدبەختیە گەورەکان خۆگری بنوێنین. ئەقڵ ئەو کەسەیە کە بە لەسەرخۆیی ئەم نەهامەتیانە تێ ئەپەڕێنێ و خۆی بۆ خۆگری مەینەتیە گەورەکان ئامادە و بەهێز ئەکا. کاتێک کە مسافر بە کەناردەریادا تێ ئەپەڕێ، هەرچەندە لە کەنارەکان دوور بکەوێتەوە شتەکان بچووکترە بینێ. هاوکات هەرچەندە مرۆڤ بەتەمەنتر بێ، ڕووداوە تێپەڕیوەکانی ژیانی بە بچووکتر دێتەوە بەرچاو، بەڵام هەندێک جار یادگە ڕووداوێکی ڕابردوو هێندە بەڕوونی دێنێتەوە یادی کەسەکە، هەروەکو بڵی دوێنێ ڕوویدابێ. بنیادی فەلسەفەی هەر کەسێک لە منداڵیدا شاردراوەتەوە. لە منداڵیدا ئێمە زیاتر لەژێر کاریگەری عەقڵمانداین، هەرچی بێ بە بیرماندا و بکەوێتە بەرچاومان زۆر بە سەیر و سەمەرەیی نیگای ئەخەینە سەر، چونکە لەم تەمەنەدا هەموو شتێک مانایەکی تازەی هەیە بۆمان و هۆکاری ئەلەوەی کە لە منداڵیدا خۆشبەختین ئەوەیە کە ڕووکەشی دنیا ئابینین. ڕووکەشی دنیا زۆر جوانە و پوچی و ناشرینیەکانی لە ناوەڕۆکیدا شاردراوەتەوە، بەڵام کاتێک ئەگەینە تەمەنی لاوی چەندین ئومێدی زۆر ئەخەینە دڵمانەوە و خەون و خەیاڵی زۆر جوان لە مێشکماندا ئەڕوێنین، پێشبینی داهاتوێکی زێڕین بۆ خۆمان ئەکەین. بەڵام پلە بە پلاتی ئەگەین لە تەمەنی پیریدا کە هەڵخەڵەتاوین و ژیان بەو شێوەیە نییە کە ئێمە ئەمانزانی. تێ ئەگەین هەوڵی ئێمە بۆ بەدەستهێنانی چێژێکی هەڵە بووە، چونکە خۆشی مەسلەیەکی خەیاڵیە و ئەوەی واقعیەتە ئازار و مەینەتیە. لە لاوێتیدا ئەو مەینەتیانەی کە دێنە سەرڕێمان خۆگریمان زۆرترە بۆیان، بەڵام لە پیریدا زیاتر ئەتوانین پێش لە نەهامەتیەکان بگرین کە دێنە سەرڕێمان. لە سەرەتاکانی تەمەنی کەسەکە پێشبینیەکی زۆری لە ژیان هەیە، وا ئەزانێت ژیان پڕە لە خۆشی و تەنیا بەدەستهێنانەکەی سەختە، ئەمەش ئەبێتە هۆی بێقەراری مرۆڤەکە. بەڵام هەر لەگەڵ ئەوەی چوویە تەمەنەواتی ئەگا کە نەخێر شتەکان بەم شێوەیە نین و لە ئەنجامدا دڵنیا ئەبێلەوەی کە نەخێر هەموو شتێک بێمانایە و خۆی تووشی سەرئێشە نەکات، هەموو شتێک بە فرسەت ئەزانێ، لە کەمترین شتەکان هەوڵ ئەدا سوود وەربگرێ. شۆپنهاوەر لەبارەی پەروەردە و فێرکاری منداڵان و لاوانە ئامۆژگاریەکی باش ئەکا. ئەبێت منداڵان و لاوان بە شێوەیەک پەروەردە بکەین کە لە هەمان سەرەتای منداڵیەوە لە ڕاستی مەسەلەکان تێبگەن و ژیان بەو شێوەی هەیە وەری بگرن و خەیاڵ پڵاو نەبن. و ئەڵێت کە ئەبێت نەهێڵن لاوەکان ڕۆمان و ئەفسانەکان بخوێنەوە، چونکە بە بڕوای ئەو ڕۆمان پەڕووباڵ ئەدات بەوان و ئەیان بات بۆ دنیای خەون و خەیاڵ و لە ڕاستیەکانی ژیان بێخەبەریانەکە. لە جیاتی ڕۆمان ئەبێت لاوەکان هەم بدەین کە سەرگوزشتەی ژیانی گەورەکانی وەکو بنیامین فرانکلین بخوێنینەوە، هەتا لە کاتی خوێندنەوەکەیدا پێی ببین بەڕاستیەکانی ژیان و سوود لە ئەزموونەکانیان ببین. لە سەرەتای تەمەنەوە وا ئەزانین ئەو واقعیەتانەی کە لە ژیاندا دێنە پێشەوە و ئەو کەسانی کە ئەیان ناسین لەناو ئەو واقعیەتانەدا ڕۆڵێکی گەورە ئەبینن. پێشتر ئێمەیان لە هاتنی خۆمان ئاگادار ئەکەنەوە، بەڵام لە پیریدا تێ ئەگەین کە پێچەوانەی ئەوەی کە ویستومانە وێنەکانمان کردوون، بە بێدەنگی هاتووەتە ڕووی داوە ڕووداوەکان. یەکێکی تر لە تایبەتمەندەکانی پیری شتپارێزیە، تا کاتێک کە لاوین لە هەموو شتێکدا سەخین و سەخیەتی ئەنوێنین، تەنانەت لە بەکارهێنانی کاتەکانی تەمەنیشماندا. هۆکەشی ئەوەیە کەوا ئەزانین جاویدانە ئەژین، بەڵام هەر کە پیرتر بووین بە پێچەوانە لە هەموو شتێکدا شتپارێزی و خۆپارێزی ئەکەین. هۆکەشی ئەوەیە کە لەو کاتەدا تێ ئەگەین کە ئەو سەرمایی کە لە ژیاندا هەمان بووە لە دەستمانداوە و لە دەستی ئەدەین و خەریکە هەمووشی بگرێتەوە. لە بەهاری تەمەن واتە لاوی ڕۆژەکان وەکو بەهار درێژن، هەر لەبەر ئەمە یادەوەریەکانی کاتی لاوی لە هەموو سەردەمەکانی تر زۆرترن و لەگەڵ ئەوەشدا بەهاری تەمەن مەینەتی هێنەرە، بەڵام لە خەزانی تەمەندا ڕۆژەکان کورتن،
بەڵام گونجاوتر ئەبن و مەینەتی لەناو ئەچێت تا ئەندازەیەک. بەڵام هۆی ئەوەی کە تەمەن تێپەڕیوە لە بڕوای مرۆڤی پیردا زۆر کوردێتە بەرچاو. هی ئەوەیە کە یادگەی ئەو لاواز ئەبێ و لە ئەنجامدا یادەوەریەکانی ڕابردوو بە تەواوەتی لەبیر ئەباتەوە. بیرمانی ئێمە وەکو ژیریمان کەم و کوڕە و بۆ هێشتنەوەی شتێک لە بیرماندا پەیوەستە بە ڕێژەی دووبارەکردنەوەی. لەبەر ئەوەی ئێمە بەشە نادیار و نەگونجاوەکانی ژیانمان بە ئەنقەس لەبیر ئەکەین. لەبەر ئەوە پلە بە پلە لە یادمانە خەنەوە و بارودۆخی یادگەی پیریش قەوزەی سەر قەوزەیە. بەڵام هۆکاری ئەوەی کە لە پیریدا یادەوەریەکانی منداڵیمان بە جوانی دێتەوە یاد بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە لە پیریدا ڕووداوەکان زۆر دووبارە ئەبنەوە لە ژیاندا و لە ئەنجامدا تەنیا گوێ بە هەندێکیانە دەین و لە ئەنجامی ئەمەشدا تەنیا ڕووداوە ئاساییەکانی منداڵیمان مانایەکی جیاوازتریان هەیە بۆمان و زۆر بە گرنگی لە بیرمان ئەیان هێڵینەوە. هۆکارێکی تری ئەوەی کە ڕووپۆشێکی لە بیربەرەوە ئەخەینە سەر ڕووداوەکانی ڕابردوو ئەوەیە کە ئەمانەوێ بەدبەختیەکانی خۆمان بهێنینەوە یاد، چونکە لە دروستکردنی ئەو نەهامەتیانەدا خۆشمان تاوانبارین. هۆکاری ئەوەی کە تەمەن لە لاویدا زۆر بە درێژی دێتە بەرچاو ئەوەیە کە چەندین خەیاڵی جیاوازمان لە مێشکدایە و ئومێدەوارین تەواوی ڕۆڵە جیاوازەکان بنوێنین. هۆیەکی تریش ئەوەیە کە لەم خۆناغەدا ساڵانە تەمەنی خۆمان لەگەڵ تەواوی تەمەنەکان بە گریمانەی پێوانە ئەکەین و هەڵی ئەسەنگێنین. لەم ساڵانەی تەمەندا بۆ ئێمە هەموو شتێک مانایەکی تازەی هەیە و گەرمی تێبینی و تێبینیەکان لەبیر ئەکەین و لە ئەنجامدا سەردەمی لاوی زیاد لە ئەندازە پڕ ئەبێ لە ڕوودا و هەندێک کات دەخوازین بگەڕینەوە بۆ خەیاڵێک لە پێشتر. لە ڕاستیدا ئارەزوەکەی ئێمە ئەوەیە کە ئەو کاتانە بەدەست بهێنین کە تێمان پەڕاندون. زەمانە بەدەمامکە جیاوازەکانیەوە دەرئەکەوێت و لەوە شتێ ئەگەین مەگەر کاتێک بگەڕینەوە بۆ ئەو خاڵە تا 33 ساڵی ئەتوانین خۆمان لە ڕوانگەی ڕێخستنەوە کە وزەی ژیانی خۆمان بەکار ئەهێنین وێنای بکەین بە خاڵێک کە بەو سوودانە ئەژین کە لە سەرمایی خۆمان بەدەستی ئەهێنین. بەڵام لە 36 ساڵیدا بەدواوە بارودۆخی ئێمە وەکو سەرمایەدارێکە کە دەستی کردو بە بەکارهێنانی خودی سەرمایەکەی. هۆکاری ئەوەی کە لە پیریدا ئەبین بە کەسێکی پارەدۆست ئەمەیە هەروەکو چۆن چالاکی سەر و ئاسایی لاشا ئەبێتە هۆی لاوازی وزەی ژیان، هاوکات چالاکی مێشکیش ئەبێتە هۆی ئەوەی کە لە پڕێکدا وزەی مێشکی خۆمان لە دەست بدەین. هۆکاری ئەوەی کە هەندێک کەس لە منداڵی و لاویدا هۆشیار بوون بەڵام زوو مردوون ویان لە پیریدا گۆڕاون بۆ کەسایەتی ئاسایی هەر ئەمەیە. واتە ئەم گروپا لەبەر ئەوەی کە لە لاوێتیدا لە بەکارهێنانی وزەی مێشک و وزەی ژیانی چاوچنۆگنین لە پڕێکدا لە دەستێدەن. لقی با ئێدوارد فنهارتمان لە بەشی 11 قوتابخانە ڕەشبینیەکان لاپەڕا 311. ئێدوارد فنهارتمان کارل رابرت ئێدوارد فنهارتمان لە ساڵی 1842 بۆ 1906 فەیلسوفێکی ئەڵمانیا کە بنەمای سیستەمی میتافیزیکی خۆی لەسەر بێخودی بوونیادنا. لە 23 فێوریەری 1842 هاتە دنیاوە. ئەو ئەیویست ببێ بە ئەفسەر، بەڵام شکانی ئەژنۆی بووە هۆی ئەوەی ڕوو لە فەلسەفە بکە. لە ساڵی 1867 پلەی دکتۆرای وەرگرت لە فەلسەفەدا و لە 5 ژوئینی 1906 مردووە. هارتمان چەندین کتێبی جۆرا و جۆری نووسیوە کە گرنگترینیان فەلسەفەی بێخود بوو. ئەم کتێبە یەکسەر کەوتە ژێر سەرنجەوە. هۆکارەکەشی ئەوە بوو کە بە شێوەیەکی زانستی و ئیندێکشنی نووسرا بوو و خاوەنی ستایلێکی ئاسان و نەرم بووە. لەگەڵ ئەوەشدا لایەنە ڕەشبینیەکانی زاڵتر بوون تێیدا. بە بڕوای هارتمان هەم ئیرادە و هەم عەقڵ هەم بنەمای تەواوی هەموون و بە بڕوای هارتمان هەم ئیرادە و هەم عەقڵ و هەم بنەمای تەواوی هەبوون بوون لەسەر بێخودی بنیاد نراون. تەواوی بوونەوەرەکانی سەرزەوی پەیڕەوی لەو ڕەمەکانە ئەکەن کە بەتواناتر و زاڵترن لە عەقڵ. هارتمان بەم وزەیە ئەڵێ وزەی بێخودی و باوەڕی وایە کە سەرچاوەی تەواوی ئیشەکانی مرۆڤ تەنانەت سەرچاوەی هونەریش هەر ئەم بێخودیەیە کە زاڵە بەسەربوونی مرۆڤدا بە تەواوەتی. لە بڕوای ئەودا ئەگەرچی هەندێک جار ئەم وزە نهێنیان سەرچاوەی ئیشە گەورەکانە بێ، بەڵام زۆرجار ڕێگرە لەبەر ئەوەی لەجێی خۆیدایە کە بە یارمەتی عەقڵ کارامەتری بکەین. ئاژەڵ لە خود ئاگایی بێبەهرەیە لەبەر ئەوە ناتوانێت زاڵ بێ بەسەر ئەم وزە نهێنیەدا، بەڵام مرۆڤ کە لە وزەی خود ئاگایی بەهرەمەندە ئەتوانێت عەقڵ و پەی بێبردن لەگەڵ ئیرادە بەشەڕ بهێنێ و بەسەرکەوتن بەسەر ئیرادەدا بێخودی خۆی کارامەتر ئەکا. هارتمان لەژێر کاریگەری بیرۆکەکانی شلینگ و هیگڵ و شۆپنهاوەردایە و هەوڵی ئەدا ئەنکڵتۆی ئایدیالیسم
هارتمان لەژێر کاریگەری بیرۆکەکانی شلینگ و هیگڵ و شۆپنهاوەردایە و هەوڵی ئەدا ئەنتکڵتووی ئایدیالیسمی هیگڵ لەگەڵ فولنتاریسمی شۆپنهاوەر ئاش بکاتەوە. هارتمان لەژێر کاریگەری بیرۆکەکانی شلینگ و هیگڵ و شۆپنهاوەردایە و هەوڵی ئەدا ئەنتکڵتووی ئایدیالیسم و هارتمان لەژێر کاریگەری بیرۆکەکانی شلینگ و هیگڵ و شۆپنهاوەردایە و هەوڵی ئەدا ئەنکڵتووی هارتمان لەژێر کاریگەری بیرۆکەکانی شلینگ و هیگڵ و شۆپنهاوەردایە و هەوڵی ئەدا ئەنتکڵتووی ئایدیالیسمی هیگڵ لەگەڵ فولنتاریسمی شۆپنهاوەر ئاش بکاتەوە. فەلسفەی خۆی لەسەر بنەمایەکی زانستی میتۆدێکی ئیندێکشن جێگیر بکات و فەلسفەی سروشتی شینگڵ بە سەلیقەی خۆی ئاڕاستە بکە. لە بڕوای ئەو میکانیزم وەکو ڕوونکردنەوە و لێکدانەوەی جیهان بەس نییە و ئەبێ بە وێنایەکی ئایدیالیستی پێچراو بێ. ئەو وەکو شۆپنهاوەر ئیرادەی بەسەرچاوی بەدبەختی ئەزانی و باوەڕی وابوو لەبەر ئەوەی کە عەقڵزاڵ نەبوو بەسەر ئیرادەدا ڕزگاری جگە لە خەون و خەیاڵ هیچی تر نییە. مرۆڤ تەنیا کاتێک لە نەکبەتی ژیان ئاسوودە دەبێت کە هەموو خەڵکی پێی بەو ڕاستیانە ببن کە ژیان دەردێکی بێدەرمانە. تەنیا لەم شێوەیەدا هەوڵدانە هەمەکیەکان بۆ بەدەستهێنانی نەبوون ئەبێتە لایەنێکی کرداریانە و بێخود ئەکەوێتە ژێر کاریگەری عەقڵی ئێستاکە کە ئەو ڕۆژە نەهاتۆتە دی مرۆڤ ئەبێ بە شێوەیەکی کاتی ژیانی خۆش بیە و کاتەکانی خۆی لە پەرسەندنی کۆمەڵاتیدا دابین بکە. لە جیاتی کوشتن هەوڵ بەدەستهێنانی هەوڵی بەدەستهێنانی بەختەوەری بدات و نیسبەت بە یەکتریش هاودەردی پیشان بدەن بەهانای یەکترەوە بچن. هارتمان وەکو شۆپنهاوەر خۆکوشتن بە جۆرێک لە خۆشەویستی ئەزانێ و دژی ئەوە و هەر جۆرە هارتمان هەر وەکو شۆپنهاوەر خۆکوشتن بە جۆرێک لە خۆویستی ئەزانێ و دژی ئەوە و هەر جۆرە خۆویستێکی تر ڕائەوەستێ. لقی جیم بە ناونیشانی داروینیسم لە بەشی 11 قوتابخانە ڕژبینیەکان لاپەڕە 313. چارلز داروین توێژەر و زانا بوو نەک فەیلسوف. ئەو ئەگەر ئێمە چارلز داروین توێژەر و زانا بوو نەک فەیلسوف. ئەگەر ئێمە باوەڕدارانی ئەو ئەمە بەو مانایی کە مهرداد مهرین خۆی لە ژێر کاریگەری دارویندایە و وەرگێڕی کوردیش لە ژێر کاریگەری دارویندایە لێرەدا کە ناوی داروین ئەهێنین هۆکەی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە بیرۆکەکانی ئەو خستیانە سەرباقی فەلسفەکانی تر. چارلز داروین لە ڕۆژی 2 فۆڕیۆی 1809 لە شروع زوبری هاتۆتە دنیا و لە ساڵی 1882 لە داون مردووە. ئەو لە 9 تا 16 ساڵی لە قوتابخانەی شەوانەی دکتۆر بوتلر خوێندنی سەرەتایی دەست پێ کرد و لە دواتر تەواوکردنی خوێندن لە هەمان قوتابخانە و لە زانکۆی ئەدینبرو دەستی کرد بە خوێندنەوەی پزیشکی. بەڵام لەبەر ئەوەی حەزێکی زۆری ئەو لە 9 تا 16 ساڵی لە قوتابخانەی شەوانەی دکتۆر بوتلر خوێندنێکی سەرەتایی دەست پێ کرد و لە دوای تەواوکردنی خوێندن لە هەمان قوتابخانە و لە زانکۆی ئەدینبرو دەستی کرد بە خوێندنی پزیشکی. بەڵام لەبەر ئەوەی حەزێکی زۆری سەبارەت بەو بەشە نەبوو وەنەی ئەتوانی خۆگری لە بەرامبەر بارودۆخی نەخۆشەکان ببینێ لە پزیشکی بێزار بوو و لە زانکۆی زانستی خوداناسی خۆی ناونووس کرد. بەڵام هێندەی نەبر کە تێگەیشت بنەما لاوەکی و بەشەکەکانی ئایدۆلۆژیا بێژجووین ناتوانین قوت بدرێن. لەبەر ئەوە وازی لە خوداناسی هێنا و خۆی سەرقاڵی کۆکردنەوەی کۆلێکشن لە مێرووەوە جووە. لەبەرەوە وازی لە خوداناسی هێنا و خۆی سەرقاڵی کۆکردنەوەی کۆلێکشنێک لە مێرووە جوان و ورد و دەگمەنەکان کرد.
لەبەر ئەوە وازی لە خوداناسی هێنا و خۆی سەرقاڵی کۆکردنەوەی کۆلێکشنێک لە مێرووە جوان و وردوو دەگمەنەکان کرد. هەر لەم سەرەتایەوە یەکێک لە هاوڕەکانی بەناوی پرۆفیسۆر هەنسلو کە پێشنیارێکی لێکرد کە بووە هۆی ئەوەی کە تەواوی ژیانی بگۆڕێ، بەو مانایەی کە ڕۆژێک هەنسلو نامەیەکی بۆ نووسی کە ئەگەر حەز ئەکا لەسەر پارەی دەوڵەت بە کەشتی بیگڵ بە دەوری دنیادا بسەڕێتەوە. بەو مانای کە ڕۆژێک هەنسلو نامەیەکی بۆ نووسی کە ئەگەر حەزەکە لە پارەی دەوڵەت بە دەوری بەو مانای کە ڕۆژێک هەنسلو نامەیەکی بۆ نووسی کە ئەگەر حەزەکە لەسەر پارەی دەوڵەت بە کەشتی بیگڵ بە دەوری دنیادا بسوورەتەوە. بەو مەبەستەی کە خوێندنەوە و توێژینەوەیەکی زانستی ئەنجام بدەن، داروین زۆر بە شادیەوە ئەم داوای قبول کردو. لە ڕۆژی 21 دیسامبەری 1821 کەنارەکانی ئینگلیسیان بەجێهێشت. لە دوای 5 ساڵ گەڕان بە دەوری دنیادا بە هەمبار لە دوای 5 ساڵ بە دەوری دنیادا لە دوای 5 ساڵ گەڕان بە دەوری دنیادا بە هەمبانەیەکی زانستی زۆر گرنگ و گەورە گەڕانەوە ئینگلیس. لە 14 ئۆکتۆبەری 1836 ئەم سەفەرە کە داروین ناوی ئەنێ سەرەتای ژیانی دووەم کاریگەریەکی سەر و ئاسایی لە دیاریکردنی چارەنووسە دواترینەکانیدا هەبوو. واتە لە دوای گەڕانەوەی لەم سەفرە داروین لە داون کە لە دەروی شاری لەندەنا باخێکی کڕی و دەستی کرد بە گۆشەگیری بۆ یارمەتیدانی هاوسەرە زەحمەتکێشە میهرەبانەکەی. بەردەوامی بە توێژینەوە زانستیەکانی خۆیدا و سەرباری ئەو هەموو سەرقاڵیە بە دانانی بەرنامەیەکی ڕێکخراو توانی توێژینەوەکانی خۆی بەردەوامی پێبدا و کتێبە گرانبەهاکەی خۆی نووسی. بەرنامەی ڕۆژانەی ئەو لە داون بەم شێوەیە بوو: هەمیشە بەیانی زوو لە خەو هەڵدەسا و پێشنانی بەیانی گەڕانێکی کورتی ئەنجام دەدا. پاشان دەستیە کرد بە خوێندنەوەی کتێب و نووسینی یاداشتەکانی. ماوەیەکیش لە کاتێکدا کە لەسەر مێزێکی دەستی ئەکرد ئیسراحەتی ئەکرد و خوێندنەوە و ئەو نامانەی کە وەری ئەگرتن و گوێی بۆ ئەگرتن خۆی سەرقاڵی. ماوەیەکیش لە کاتێکدا کە لەسەر مێزێکی دەستی کە ئیسراحەتی ئەکرد و ئەو خوێندنەوە و نامانەی کە وەری ئەگرتن گوێی بۆ ئەگرتن خۆی سەرقاڵی خوێندنەوەی ڕۆژنامە و ڕاپۆرتەکانە کرد کە بۆ یاهاتن. پاش سەعاتێک گوێی بۆ خوێندنەوەی کتێبی نازانستی و بە تایبەتی ڕۆمان ئەگرت. لە دوای گەڕانێکی بەردەوام و سەردانێکی گۆڵخانەکەی گوڵخانەکەی و باخچەکانی ماوەی سەعات و نیمێک خۆی سەرقاڵی ئیشە کرد. کەمێک ئیسراحەتی ئەکرد و دیسانەوە دەستی کرد بە خوێندنەوە و لە دوای خواردنی نانی ئێوارە لەگەڵ ژنەکەیدا یاری نەردی کە جۆرەتای لە دوای خواردنی نانی ئێوارە لەگەڵ ژنەکەیدا یاریەکی نەردی کە جۆرێک یاری تایبەتە لە یاریکردن یاریانە کرد. لە دوای خوێندنەوەی کتێبی زانستی و ئیسراحەتێکی کورت لە ماوەی سەعات 2.5 لە جێگادا ئەخەوت. داروین کتێبی ڕەچەڵێکی جۆرەکانی لە ساڵی 1859 زاینی بە چاپ گەیاند و چاپی یەکەمی هێندە بە جوانی پێشوازی لێکرا کە لە ماوەیەکی زۆر کەمدا تەواوی تیراژەکانی فرۆشرا. ئەم کتێبە لە تەراوگە هێندە دەنگۆیەکی بەرزی هەبوو کە لە ماوەی چەند مانگێکدا وەرگێردرایە سەر چەندین زمانی تر. بەڵام لە نێوەندەشدا کڵێسا کە هەمیشە دژی هەر جۆرە پێشکەوتنێک بوو دەستی کرد بە دژایەتی و کردداری ڕووڕەشانە و پیاوە نەزانەکانی خۆی ناچار کرد. بەڵام لە نێوەندەدا کڵێسا کە هەمیشە دژی هەر جۆرە پێشکەوتنێک بوو دەستی کرد بە دژایەتی و کردداری ڕووڕەشانە و پیاوە نەزانەکانی خۆی ناچار کرد لە دژی داروینسم دەنگۆیەک دروست بکەن و ڕیسوای بکەن. بەڵام داروین هیچ جۆرە ترسناکێکی هەست پێ نەکرد و بەردەوامی بە توێژینەوەکانی خۆیدا و لە دوای چەندین ساڵی تر کتێبێکی تری بەناوی ڕەچەڵێکی مرۆڤ نووسی کە تەواوکەری ڕەچەڵێکی جۆرەکان بوو. بڵاوی کردەوە بە چەندین بەڵگا توانا و زانستی بڵاوی کردەوە بە چەندین بەڵگەی توند و زانستی سەلماندی کە گریمانەی گۆڕانێکی جۆر لەبارەی مرۆڤیشەوە ڕاستە. ئەم کتێبە بە تەواوەتی تووڕەیی کڵێسای هەڵگیرساند و بانگەشەی کڵێسای بە تەواوەتی بوونە ئاگرێکی بڵەسەدار. داروینیش بێ ئیش دانەنیشت و کتێبێکی تری بەناوی هەستەکان لە مرۆڤ و ئاژەڵدا بە چاپ گەیاند. وەلەو کتێبەدا نزیکی و خزمەتی نێوان جۆری مرۆڤ و ئاژەڵی بە بەڵگە هێنایەوە و سەلماندی. بڕواکانی داروین ئەتوانین بەم شێوەی خوارەوە کورتی بکەینەوە. لە سروشدا ململانەی مانەوە بوونی هەبوو،
ئەم ململانەیە لە ئەنجامی زۆربوونە بێسنوورەکانی گیانەوەرانەوەیە لە ئەنجامی ململانەی جۆرەکانی هەڵبژاردننی سروشت و ئەو مانەوەی ئەم ململانەیە لە ئەنجامی زۆربوونە بێسنوورەکانی گیانەوەرانەوەیە ئەنجامی ململانەی جۆرەکان هەڵبژاردننی سروشت و مانەوەی باشترینە. تەنیا ئەو گیانەوەرانە هەمێنەوە کە لە ژینگەدا ئاگونجن. پەرەسەندنی جۆرەکان پەرەسەندنی جۆرەکانی مەسەلەیەکی پلە بە پلەیی بۆ ئەوەی گۆڕانێک لە گیانەوەرە ماڵیەکاندا دروست بکرێت. ئەتوانین ئەو گیانەوەرە ماوەیەکی دوور و درێژ چەند ساڵ بکەوێتە ژێر کاریگەری هەڵ و مەرجەکانی ژیانی یەکانەوە. پەرەسەندنی ئەم جۆرە مەسەلەیەکی پلە بە پلەیە بۆ ئەوەی گۆڕانێک لە گیانەوەرە ماڵیەکاندا دروست بکرێت. ئەبێت ئەو گیانەوەرانە ماوەیەکی دوور و درێژ چەند نەسڵی بکەوێتە ژێر کاریگەری هەل و مەرجەکانی ژیانی یەکانی گۆڕانی خۆی. لە گیانەوەراندا لەوانەیە بێتە هۆی گۆڕانی بۆ ماوەی هەر سیفەتێک بیەوێ هەرچی بێت بۆ ماوەیەک و بۆ ماوەی نەبوونی مەسەلەیەکی بەدەریە. پەرەسەندنی جۆرەکان مەسەلەیەکی پلە بە پلەیە بۆ ئەوەی گۆڕانێک لە گیانەوەرە ماڵیەکاندا دروست بکرێت. ئەبێ ئەو گیانەوەرە ماوەیەکی دوور و درێژ چەند نەسڵی بکەوێتە ژێر کاریگەری هەل و مەرجە ژیانیەکانەوە. گۆڕانی خوو لە گیانەوەراندا لەوانەیە بێتە هۆی گۆڕانی بۆ ماوەیی هەر سیفەتێک بیەوێ و هەرچی بێت بۆ ماوەیی و بۆ ماوەیی نەبوونی مەسەلەیەکی بەدەرە. بیسەران یازید و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی بەشی 11 لە کتێبی قوتابخانە فەلسەفیەکان. بۆ بەشی 12 هەموو کۆتایی دێینەوە خزمەتان و کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.